ماتوخانەی شەپۆڵی دەنجی یەکێتی نابینایانی کوردستان هەولێر وانەی مێژوو بۆ پۆلی 12 ئامادەیی وەرزی یەکەم چاپی نۆیەم ساڵی 2013 مامۆستای وانە پەیمان ئەحمەد کارە دەنجیەکان ڕۆژگار شادی بەروار 23/12/2014 یەکەم ململانەی عوسمانی و ئێرانی و کاریگەری لەسەر کوردستان لاپەڕە 3 عوسمانیەکان و سەرەتای دەرکەوتنیان عوسمانیەکان بەڕەگاز دەچنەوە سەرهۆزێکی تورک کە لە ناوەڕاستی ئاسیاوە لەژێر فەرماندەیی میر ئەرتوغڕولدا لە سەرەتاکانی سەدەی 13دا لە ترسی ڕاوەدوونانی مەغۆڵ ڕوویان کردە باکووری ڕۆژئاوای ئەنادۆڵ. پاشان بەهۆی چەند هۆکارێکەوە عوسمانیەکان توانیان میرنشینێک لە ساڵی 1299دا دروست بکەن بە ناوی عوسمانی کوڕی ئەرتوغڕولەوە. ناوی عوسمانی بەسەردا برا. عوسمانیەکان بە درێژایی هەردوو سەدەی 14 و 15 زاینی دەسەڵاتیان بەسەر ئاسیا بچووک و نیمچە دوورگەی بەڵقاندا سەپاندووە. ئەم دەسەڵات و پەلکێشان و فراوانکردنی زەویان لە ئەوروپای ناوەڕاست و ڕۆژئاغاتیدا درێژەی کێشا، تەنانەت هەتا دوای ڕوخاندنی ئیمپراتۆریەتی بێزەنتی و کەوتنی قوستەنتینەی پایتەختیان بەدەستی سوڵتانی عوسمانی محەممەد فاتح لە ساڵی 1453 زاینیدا. داگیرکردنی قوستەنتینیە و ڕوخانی دەوڵەتی بیزەنتی لە سەردەستی سوڵتان محەممەد فاتحدا بۆ هۆی یارمەتیدەرێکی باش بۆ پاڵپەیوەندانی دەوڵەتی عوسمانی بۆ بەهێزبوون و بڕوابەخۆکردن و هەوڵدان بۆ فراوانخوازی دەرەچی لە ڕۆژئاوا تا گەیشتە نزیک ڤیەننا. بەڵام لەگەڵ هاتنی سوڵتانی یاوز یاخود سەلیمی یەکەم لە ساڵی 1512 تا 1520 زاینی بۆ تەختی دەوڵەتی عوسمانیدا گۆڕانکاریەک لە سیاسەتی دەوڵەتدا ڕوویدا. ئەم گۆڕانکاریەش ئەوە بوو کە چوونە سەر ڕۆژئاوای وەستان و ڕووی لە ڕۆژهەڵات کوردستان و نیشتیمانی عەرەبدا کرد. ئەمیش لەبەر ئەم هۆیانە. یەکەم لە سەرەتاکانی سەدەی 16 عوسمانیەکان لە ئەوروپادا زیاتر هەڵوێستی بەرگریان گرت، نەک هەڵوێستی هێرشکردن، لەبەر ئەوە چاریان نەمابوو تەنها ئەوە نەبێت کە شوێنی تازەتر بدۆزنەوە بۆ فراوانخوازیان، ئەم شوێنەش بریتی بوو لە کوردستان و نیشتیمانی عەرەب. دووەم، کاتێک کە ڕۆژئاوای عەرەب و ئاوەکانی خواروی عەرەب تووشی داگیرکاری ئیستیعماری پورتوگالیەکان هاتبوو، دەرفەتی بۆ عوسمانیەکان ڕەخسان کە بێنە ڕۆژهەڵات و پاشان بیانخەنە ژێردەسەڵاتی خۆیانەوە. سێەم، سەرهەڵدانی دەوڵەتی سەفەوی لە وڵاتی فارس یاخود ئێراندا بۆ پەلهاوێشتنی بۆ کوردستان و عێراق وای لە دەوڵەتی عوسمانی کرد ئەویش بێتە کایەی کوردستان و پاشانیش نیشتیمانی عەرەب بۆ بەربەرەکانی و بەرگرتن لە دەسەڵاتی سەفەویەکان. سەرهەڵدانی دەوڵەتی سەفەوی لە ئێران لاپەڕە 4 ناوی دەوڵەتی سەفەوی دەگەڕێتەوە بۆ ناوی شێخ سەفێدین کە لە ساڵی 1334 زاینیدا کۆچی دوایی کردووە. ئەم شێخە لە ئەردەبیل ناوبانگی دەرکردووە و خاوەن تەریقەتی سۆفیگەری بووە. خەڵکێکی زۆر لایەنگیریان کردووە لە ئەزەربایجان. لەگەڵ سەرەتای سەدەی 16دا تەرازوی سیاسی لە ناوچەی ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا گۆڕا. بەهۆی لاوازی دەوڵەتی ئاقۆینلۆوە دەسەڵات و ناوبانگی بنەماڵەی سەفەوی زیاتر بووە. لەو کاتەدا ئیسماعیلی سەفەوی ئەو لاوازی ئاقۆینلۆ بە هەڵدەزانێت و لە ئازەربایجانی ئێراندا دەوڵەتی سەفەوی ڕادەگەیەنێت. لە ساڵی 1501 خۆشی بە شای ئەو دەوڵەتە دەستنیشان دەکات و شاری تەورێزیش دەکاتە پایتەختی دەوڵەتەکەی و مەزهەبی شیعەش دەکاتە مەزهەبی ڕسمی دەوڵەتەکە. پاشان دەسەڵاتی خۆی بەسەر تەواوەتی ئێراندا سەپاند. ئینجا کەوتە هەڵپەی داگیرکردنی ناوچەکانی دراوسێی لەوانە کوردستان و عێراق. دەتوانین چاوتێبڕین و هەوڵدانی شای ئیسماعیل سەفەوی بۆ داگیرکردنی کوردستان و عێراق بگەڕێنەوە بۆ چەند هۆکارێک. لەوانە یەکەم، خراپی و دواکەوتووی باری سیاسی کوردستان و عێراق لەبەر ئەوەی پڕبوو لە ئاژاوە و ناکۆچی ناوخۆیی. 2، عێراق بایەخێکی تایبەتی و گرنگی هەبوو بۆ بنەماڵەی سەفەوی چونکە مەزاری گەلێک لە ئیمامەکانی شیعی لێبوو. بێگومانیش دەوڵەتی سەفەوی بە هەمان شێوە دەوڵەتێکی مەزهەب شیعە بوون. 3، گرنگی شوێن و زەویزاری کوردستان بۆ کشتوکاڵ بەهۆی بەپیتی زەویەکەیەوە مەڵبەندێکی گرنگی بازرگانی بوو بەهۆی هەڵکەوتنی شوێنەکەی. لە سەرەتادا شای ئیسماعیلی سەفەوی سیاسەتێکی نەرمی لەگەڵ میر و دەرەبەگە کوردەکاندا پیادە دەکرد، بەڵام دواتر کە دەسەڵاتی چەسپاند بە توندی ڕەفتاری لەگەڵدا کردن. تەنانەت دژی ئەو ئەمیرە کوردانش بوو کە بۆ دەرخستن و پێشاندانی لایەنگیری خۆیان و پیرۆزبایی بۆ دەوڵەتی سەفەوی و سەرکردایەتیەکەی سەردانیان کردبوون کەچی بە پێچەوانەی بیر و بۆچوونی میرە کوردەکان و پێچەوانەی
ڕەوشتی مرۆڤایەتیەوە لە باتی سوپاس و پێزانینی بۆ میرە کوردەکان دەستی کرد بە زیندانیکردنیان و لابردنیان لەو ناوچانەی کە دەسەڵاتی هەبوو بەسریاندا و گۆڕینیان بە دانانی لایەنگرەکانی خۆیان لە قزل باشەکان. لە ساڵی 1506دا یەکەم هێرشی سەفەویەکان بۆ سەر کوردستان دەستی پێکرد بە تاڵان و کوشتن و بەڕین و کوشتاری خەڵکی پێتاوانی کوردستان و سیاسەتی دژە کوردی بەکارهێنا. هەروەها شا ئیسماعیل لە درێژەی فراوانخوازیەکانیدا لە ساڵی 1508دا توانی بەغدا داگیر بکات و کۆتایی بە دەسەڵاتی دەوڵەتی ئاقۆینلۆ بهێنێت کە حکمی ئەوەیان دەکرد. شەڕی چاڵدێران و کاریگەری لەسەر کورد لاپەڕا 6 عوسمانیەکان لە دژی ئەو فراوانخوازیە وەستان کە شا ئیسماعیل لە ناوچەکانی کوردستان و عێراق کردی، چونکە وەکو ئاشکرا بوو لەو کاتەدا عوسمانیەکان ئەو فراوانخوازیان بە دەستی خستنی سنوورەکەیان واتە سنووری دەوڵەتی عوسمانی دادەنا، جگە لەوەی کە سنووری کوردستان جێگیر و ڕێکوپێک نەبوو. بەم جۆرە کێشەی سنوور بووە هۆیەکی کاریگەر بۆ هەڵگیرساندنی شەڕ و ناکۆچی لە نێوان عوسمانی و سەفەوی. ئەمە سەرەڕای ئەوەی ئەوانەی کە لە دەسەڵاتی سوڵتان واتە سوڵتانی عوسمانی ڕایان دەکرد و پەنایان دەبردە بەر دەوڵەتی سەفەوی لە ڕێگای هاوبیرەکانیانەوە کەوتنە هاندانی خەڵکی ئەنادۆڵ کە شۆڕژ دژی عوسمانیەکان بەرپا بکەن. سوڵتان سەلیمی یەکەم بە هەمان شێوە کەوتە گیانی ئەو کەسانەی کە سەر بە سەفەویەکان بوون لە دەوڵەتی عوسمانیدا و لە بەشی ئەوروپادا بەرشوبڵاوی کردنەوە. هەروەها مەترسی پەرستندنی دەسەڵاتی سەفەوی هۆیەکی تر بوو کە پاڵینا بە سوڵتانەوە تا لەشکرێکی گەورە بەرەو ئەنادۆڵ و کوردستان بنێرێت. اینجا سوڵتان سەلیم قۆڵی شا ئیسماعیل هەڵماڵی و هەڵێکی باشی بۆ ڕەخسا کە زۆربەی میرنشینە کوردیەکانی بەلای خۆیدا ڕاکێشا و دژی سەفەوی کاریان دەکرد. پاشان لە 23 ئابی 1514دا لە دۆڵی چاڵدێران کە دەکەوێتە بەشی باکووری ڕۆژئاوای دەریاچەی ئورمیە شەڕی چاڵدێران لە نێوان لەشکری عوسمانی و سەفەویدا ڕوویدا کە بە سەرکەوتنی عوسمانیەکان کۆتایی هات. ئەم شەڕە بە شەڕێکی مێژوویی دادەنرێ، چونکە یەکەم شەڕ بوو لە نێوان ئەم دوو دەوڵەتەدا و عوسمانیەکان توانیان سەفەویەکان بە شکاوی ڕاوبنێن و شا ئیسماعیلی سەفەوی بە برینداری هەڵهات و تەورێزی پایتەختی دەوڵەتەکەی بەجێهێشت و سوڵتان سەلیم تاجیری کرد. پاش ماوەیەک سوڵتان سەلیم تەورێزی بەجێهێشت گەڕایەوە بۆ ئەماسیا لە ناوەڕاستی ئەنادۆڵ. دوای گەڕانەوەی سوڵتان سەلیم بۆ ئەماسیا شا ئیسماعیلی سەفەوی گەڕایەوە تەورێز و دەستی کرد بە خۆ ئامادەکردن بۆ تۆڵەسەندنەوە لە عوسمانیەکان. سەرکەوتنی عوسمانیەکان لە شەڕی چاڵدێراندا بەسەر سەفەویەکاندا بە هاوکاری کوردەکان بوو، چونکە شا ئیسماعیلی سەفەوی خراپەی زۆری لەگەڵ کوردەکاندا کردبوو، لەبەر ئەوە کوردەکانیش بەهۆی مەلا ئیدریسی بەدلیسیەوە بوونە لایەنگری دەوڵەتی عوسمانی دژی سەفەوی. بەم شێوەیە عوسمانیەکان توانیان ناوچەیەکی زۆری کوردستان بخەنەجە دەستی خۆیان و بە هەموو ئەو لایەنگرانی کە پێشانیاندا بۆ دەوڵەتی عوسمانی، بەڵام لە دوای ئەم سەرکەوتنی دەوڵەتی عوسمانی لە شەڕی چاڵدێراندا ئەم ناوچانە لە باتی داگیرکەری سەفەوی بوو بە داگیرکەری عوسمانی تورک. ئەنجامەکانی شەڕی چاڵدێران ساڵی 1514 زاینی. یەکەم، دابەشکردبوونی کوردستان لە نێوان هەردوو دەوڵەتدا بەشێکی کەوتە ژێر دەسەڵاتی دەوڵەتی سەفەوی ئێرانی و بەشێکی تری کەوتە ژێر دەسەڵاتی دەوڵەتی عوسمانی. دووەم، عوسمانیەکان بەهۆی داگیرکردنی بەشی زۆری کوردستان توانیان پارێزگاری لە سنووری ڕۆژهەڵاتی دەوڵەتەکەیان بکەن. سێەم، سەردەمێکی نوێ لە شەڕ و ناکۆچی لە نێوان دەوڵەتانی ئێران و دەوڵەتی عوسمانیدا دەستی پێکرد کە لە سەدەی 16ەمەوە بەو جۆرەمایەوە هەتا سەرەتاکانی سەدەی 20. نزیک بوونەوەی عوسمانی و کورد و ڕۆڵی مەلا ئیدریسی بەدلیسی لاپەڕانەوە. کاتێک شا ئیسماعیلی سەفەوی کە دەوڵەتی سەفەوی دامەزراند و کۆتایی هێنا بە دەسەڵاتی ئاقۆینلۆدا و هەرچی ناوچەی ژێر دەسەڵاتی ئاقۆینلۆ بوو هەمووی داگیر کرد و خستیە ژێردەستی خۆیەوە. لەو کاتە مەلا ئیدریسی بەدلیسی ناچار شاری تەورێزی بەجێهێشت، هەرچەندە خۆی و خێزانەکەی لە پێشتر لە دیاربەکرەوە لە ساڵی 1469 زاینی چوو بووە تەورێز. بەجێهێشت بچوونکە دەیزانی کە لەگەڵ شا ئیسماعیلی سەفەوی زۆر بە توندی دەستی داوەتە مەزهەبی شیعە و شیعەگەری و ناتوانێت لەگەڵیدا هەڵبکات و بژی. ناچار بڕیاری گەڕانەوەیدا لە تەورێزەوە بۆ دەوڵەتی عوسمانی و بە تایبەتی دوای هاتنی سوڵتان سەلیمی یەکەم لە ساڵی 1512 بۆ سەر دەسەڵاتی دەوڵەتی عوسمانی و لەسەر داوای سوڵتان سەلیم مەلا ئیدریسی بەدلیسی گەڕایەوە. سوڵتان سەلیم مەلا ئیدریس بەدلیسی دەکاتە ڕاوێژکاری خۆی لەبەر ئەوەی یەکێک بووە لە ڕۆشنبیرە زیرەکە لێهاتووەکانی سەردەمی خۆی.
هەرچەندە نووسینەکانی بە زمانی تورکی و فارسی و عەرەبی نووسیوە، بەڵام یەکێک بووە لە لێهاتووەکانی کورد و سوڵتان سەلیم داوای لێ کردووە وەک ڕاوێژکارێکی کورد هەوڵی هێنانە ناوەی میرنشینە کوردەکان بدات بۆ ژێر دەسەڵاتی عوسمانی و هەوڵ بدات کوردەکان بە هەر ڕێگایەک بێت دیان کات بە لایەنگری دەوڵەتی عوسمانی. ئەویش واتە مەلا ئیدریس بە گوێرەی هاوپشتیەک لەگەڵ سوڵتان سەلیمدا توانیم لایەنگری و پاڵپشتی میرنشینە کوردیەکان بۆ دەوڵەتی عوسمانی دابین بکات بێ ئەوەی ئەو میرە کوردانە دەستبەرداری دەسەڵاتی ناوخۆی هۆزەکانیان یاخود میرنشینەکانیان ببن. پاشا مەلا ئیدریس بەدلیسی پەیمانێکی تایبەتی بە سوڵتان سەلیم دەرکرد کە ئەم بەندانەی تێدا بوو. یەکەم پارێزگاری لەسەر بەخۆیی میرنشینە کوردیەکان واتە دەسەڵاتی عوسمانی هەر بەناو دەبێت لە میرنشینەکاندا. دووەم میلەتی کورد لە شەڕدا یارمەتی عوسمانیەکان دەدات. سێەم جێگای سەرداری لە میرنشینەکاندا پشتاپشت بێت واتە لە باوکەوە بۆ کوڕ و نەوەکانیان بمێنێتەوە یاخود پەیڕەوی ئەو ڕێبازە بکرێت کە لە ناوچەکەدا باو بووە. چوارەم کوردەکان زەکات و باج و خەراج بدەنە گەنجینەی دەوڵەتی عوسمانی. ئەوەی شایانی باسکردن ئەوەیە لە سەرەتادا دەسەڵاتی دەوڵەتی عوسمانی هەر بەناو بوو تا ڕادەیەکی باش کە بریتی بوو لە دەرکردنی فەرمانەکان و ناولێنانی میر و دەرەبەگەکان و دابەشکردنی دیاری بەسەریاندا. سوڵتانی عوسمانی هەر میرێک نازناوی بەگلەربەجی دایە واتە سەرۆکی بەگەکان. داگیرکاری و فراوانخوازی دەوڵەتی عوسمانی لە کوردستان لاپەڕە 11. سوڵتان سەلیم دوای جەنگی چاڵدێران یەکێک لە فەرماندەکانی کە ناوی فەرهاد پاشا بوو لە ناوچەکەدا جێهێشت تا داگیرکردنی ئەو شار و ناوچانەی کوردستان تەواو بکات کە کەوتوبوونە سەر سنووری عوسمانی. و تا ساڵی 1515 زاینی بەشێکی گەورەیان داگیر کرد لەوانە ماردین، ڕووها، ئورفا، مووسڵ، شەنگال، تەلعەفەر، جەزیرەی ئیبن عومەر واتە جەزیرەی بۆتان، ئامێدی و هەولێر و کەرکووک لەگەڵ ڕەقا لە سووریا. ڕەتکردنەوەی دەسەڵاتی عوسمانی لەلایەن کوردەوە لاپەڕە 11. میرنشینە کوردەکان هەرچەندە سەربەخۆ بوون و لایەنگری دەوڵەتی عوسمانیان دەکرد، بەڵام زۆری نەخایەن کە دەوڵەتی عوسمانی پەیمانەکانی کە لەگەڵ کورد و سەرکردە و میری میرنشینە کوردیەکاندا بە بەستبووی شکاندی و خیانەتی لە بەڵێنەکانی خۆی کرد و میرنشینە کوردیەکانی فەوتاند. بەڕادەیە کە لە کۆتایی سەدەی 17دا تەنها چەند میرنشینێکی کوردی کەم مابوونەوە. لەبەر ئەوە هەندێک کات ڕاپەڕین و شۆڕش دژ بە عوسمانیەکان بەرپا بوو. یەکەم پێکدادان پاش 14 ساڵ لە سەردانی سوڵتان سلێمانی قانونی بۆ کوردستان لە ساڵی 1538 زاینی بوو کە میری میرنشینی ئەردەلان میر حسێن ڕاپەڕینی دژی دەوڵەتی عوسمانی بەرپا کرد. بەڵام دەوڵەتی عوسمانی هێرشێکی گەورەی کردە سەر و ڕاپەڕینەکەی لەناوبرد. بەڵام جارێکی تر لە ساڵی 1549 زاینیدا میری میرنشینی ئەردەلان ڕاپەڕینی دووبارە کردەوە، بەڵام عوسمانیەکان بە سەرکردایەتی پاشای والی حەلەب بە هێزێکی زۆر و ئاگر و ئاستن ڕاپەڕینەکەی دامرکاندەوە و لە ناوی برد. ئەمە سەرڕای چەند شەڕ و ڕاپەڕینێکی تری میرنشینەکانی تری کوردی وەک میرنشینی سۆران و میرنشینی بۆتان و بابان کە بەش لە بەشی چوارەم دایما باسی لێوە دەکەین. ململانەی عوسمانی و سەفەوی و کاریگەری لەسەر کوردستان لاپەڕە 12. سەدەی 16 ململانەیەکی تر سیناچی بەخۆیەوە بینی لە نێوان هەردوو دەسەڵاتی دەوڵەتی ئیسلامی عوسمانی تورکی سوننە مەزهەب و سەفەوی ئێرانی شیعە مەزهەب لە پێناو سەپاندنی دەسەڵاتیان و فراوانکردنی خاکەکانیان لەسەر وڵاتانی تری ئیسلامی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا. چونکە لە سەرەتای سەدەی 16دا ئەو دوو دەوڵەتی عوسمانی و سەفەوی لەو پەڕی هێز و توانەدا بوون و هەر یەکەیان دەیویست لەسەر حسابی ئەوی دیکە هەنگاوی فراوانخوازی خۆی چڕ بکاتەوە و دەوڵەتەکەی خۆی فراوانتر بکات. بۆ ئەم مەبەستە گەلێک ڕێگای تێدا بەکارهێنرا وەک هێز و فێڵ و تەڵەکەوبازی و هەندێک جاریش فریودان و بەڵێنی دروستکەدار. شەڕ و ململانەی نێوانیان هەمووی بوونەتە هۆی دروستکردنی کارەسات و وێرانکاری و کوشتن و بڕێن و تێکدان بۆ ناوچەکە بە تایبەتی کوردستان. چونکە کوردستان دەکەوێتە نێوان هەردوو دەوڵەتەکەوە و هاوکێشەی ئەو ململانی سیاسی سەربازیەدا و بوو باشانەوەی جەنگ و پێکدادانی هێزەکانی هەردوو دەوڵەتی عوسمانی و سەفەوی. بۆ زۆربەی شەڕەکانی هەردوو لایەن لەشکرکێشیەکانیان بە ناوخاچی کوردستان تێدەپەڕێن. ئەم شەڕ و لەشکرکێشیەش کە لە نێوان هەردوو دەوڵەتەکەدا دەکرا هیچ بوارێکیان بۆ کولتور و دامەزراوە ناوخۆییەکان نەهێشتەوە. هەروەها کوردستان ناوچەی سنووری جیاکەرەوەی هەردوو دەسەڵات و دەرگایەکی کراوەش بووە.
بۆ لەشکرکێشیەکانی سەفەوی بۆ عێراق کە شوێنە پیرۆزەکانی مەزهەبی شیعی بەخۆیەوە گرتووە و هەمیشە بۆ فارسەکان مەڵبەندێکی ڕۆحی پیرۆز بووە. بێجگە لەوەی کە عێراق تاکە ڕێگای سەفەوی بوو بۆ سەر دەریای ناوەڕاست و کوردستانیش هەروەکو باسمان کرد لەبەر ئەوەی کەوتۆتە نێوان هەردوو دەوڵەتەکەواتە عوسمانی و سەفەوی شتێکی ئاساییە کە بووە مەیدانی سەرەکی ئەم ململانەی نێوان هەردوو دەوڵەتەکان. گەورەترین بەشی لەم وێرانکاریە بەرکەوت ئەویش کوردەکان بوو لە کارەساتەکانی شەڕ بە تایبەتی لەبەر ئەوەی کە پارچە پارچە بوون چەند بیرنشینێکی دەربەگایەتی کە کەسیان نەیان دەتوانی بە تەنها بربەرەکانی لاگیرکەران بکەن. ڕژێمی دەربەگایەتی کە لەو ڕۆژگارەدا باو بوو لە کوردستاندا کۆس پێ بوو لە ڕێگای یەکگرتنی گەلی کورد و کۆکردنەوەی میرنشینە کوردەکان لە ژێری ئاڵایەک دەوڵەتدا کە بتوانێت بەرگری لە کوردستاندا بکات و هێرشی بێگانەکان بۆ سەر وڵاتەکەیان نەهێڵێت و لە مەترسی شەڕ دوور بخاتەوە. ئەو شەڕەی کە هیچ پەیوەندێکی بەگەلەکەیەوە نییە واتە گەلی کورد لە کوردستان نەبووە و نە لە دوور نە لە نزیکەوە. ئیمپراتۆریەتی عوسمانی لە سەدەی 16هەمدا لە ماوەی زێڕینی هێزیدا بوو لەبەر ئەوە نەیدەتوانی لە بەرامبەر فراوانخوازیەکانی ئیمپراتۆریەتی سەفەوی بێدەنگ بێت و لە نێوان ئەم دوو هێزە ناکۆکە مەزهەبی نەتەوایەتیدا میر و بەگە کوردەکان کە زۆربەیان بە مەزهەب سونی بوون نەیانتوانی ببن بە هێزی سێم لە ناوچەکەدا. سەرەڕای نەبوونی هەستی نەتەوایەتی لە ناو کووردا لەو کاتەدا بە مانای نوێ کە بتوانێت هێز و توانای هەموو ڕۆڵەکانی کورد کۆ بکاتەوە بەڵکو هەستی مەزهەبی ئاینی زاڵبوو بەسەریاندا. ئەمە بووە هۆی ئەوەی فەرمانڕەواکانی عوسمانی و سەفەوی سوودی لێوەرگرن و بەکاری بهێنن تا کورد ڕابکێشن بەلای خۆیاندا. سەرەڕای سیاسەتە دوژمنکاریەکەی دەوڵەتی سەفەوی بەرامبەر بە میرنشینە کوردەکان هەر هێندەیان بۆ کورد هێشتەوە کە بکەونە داوی لایەنگری و پاڵپشتی ئیمپراتۆریەتی عوسمانی بۆ پاراستنی خۆیان لە هەڕەشەی سەفەویەکان کە ئەمەش یەکەمین هەنگاوی دیاردەی پاشکۆیەتیی ناچاری بوو لە ناو میرنشینە کوردەکاندا دەرکەوت. ئەمە سەرەڕای لاوازی میرنشینە کوردەکان لە بەرامبەر ئەم هێزانەدا کە بە تەنهانیان دەتوانی بەرپەرچی دوژمن بدەنەوە. لەبەر ئەوە هەرێکە لەو میرانە بۆ پارێزگاریکردن لە خۆیان لە ژێر کاریگەری سۆزی ئاینی و مەزهەبیدا دەچوونە پاڵ یەکەچیان. داگیرکاری و فراوانخوازی دەوڵەتی عوسمانی لە نیشتیمانی عەرەب لاپەڕا چاردە. داگیرکردنی عوسمانی بۆ نیشتیمانی عەرەب لە سەردەمی سوڵتان سەلیمی یەکەم ساڵی 1512 تا 1520 زاینی و سوڵتان سلێمانی قانونی لە ساڵانی 1520 تا 1566 زاینیدا بوو. لەم ماوەیەدا دەسەڵاتی عوسمانی توانی وڵاتی شام و میسر و حیجاز و یەمەن و عێراق و خۆرئاوای عەرەبی داگیر بکات ئەویش شێوەی خوارەوە. یەکەم داگیرکردنی وڵاتی شام و میسر و حیجاز و یەمەن و ڕوخاندنی دەوڵەتی مەمالیک. دوای ئەوەی عوسمانیەکان لە شەڕی چاودێران لە ساڵ 1514دا بەسەر سەفەویەکاندا سەرکەوتن و دەستیان گرت بەسەر ناوچەیەکی زۆری کوردستاندا هەوڵیاندا دەسەڵاتیان لەسەر حسابی مەمالیک زیاتر فراوان بکەن. مەمالیکەکان ئەو کاتە حکومڕانی میسر و شام و حیجاز و یەمەنیان دەکرد. عوسمانیەکان سەرەتای پەلامارەکانیان بۆ سەر مەمالیک لە شامەوە دەست پێ کرد ئەمیش لەبەر ئەم هۆکارانەی خوارەوە. یەکەم دەستگرتنیان بەسەر شامدا بە مانای دەستگرتنیان بوو بەسەر خۆرهەڵاتی دەریای ناوەڕاستدا. دووەم بەدەست بەسەرداگرتنی شام ڕێگای هاتوچۆی بازرگانیان سۆگەرتر دەبوو هەروەها لە دەریای سووریش نزیک دەبوونەوە کە دەچێتەوە سەر زەریای هندی و پورتوگالیەکان تێدا بڵاو بوونەوە. سێەم زاڵبوونی عوسمانیەکان بەسەر دەریای ناوەڕاستدا یارمەتی دەدان دەسەڵاتیان بگەێنە خۆرئاوای عەرەبی. سەرەتا پەیوەندی نێوان عوسمانی و مەمالیک ئاسایی بوو بەڵام لە ئەنجامی فراوانخوازی عوسمانیەکان بۆ سەر میرنشینەکانی دراوسێ وەک میرنشینی زێڵقەدر لە شام ناکۆچی کەوتە نێوانیانەوە. بیانووی عوسمانیەکان بۆ هێرشکردنە سەر ئەم میرنشینە ئەوە بوو کە ئەم میرنشینە وەک کۆسپ وایە لە بەردەم سوپای عوسمانی لە کاتێکدا هێرش دەکەنە سەر ئێران. بەم جۆرە جەنگ لە نێوان هەردوولادا هەڵگیرسا و سەرنجام لەشکری عوسمانی و مەمالیک لە شەڕی مارزدا بەغدا نزیک حەلەب لە 22 ئابی 1516 زاینی ڕوبەڕووی یەکتر بوونەوە. لە ئەنجامدا عوسمانیەکان سەرکەوتن و دەسەڵاتیان بەسەر وڵاتی شامدا سەپاند. پاش ئەم جەنگە سوڵتان سەلیمی یەکەم نامەیەکی بۆ تۆمانبای جێگیری سوڵتانی مەمالیک لە میسر نات. داوای لێکرد کە دا بە دەسەڵاتی عوسمانیدا بنێ و بە ناوی سوڵتانی عوسمانیەوە لە میسر فەرمانڕەوایەتی بکات. بەڵام تۆمانبای بەهۆی تیشکردنی
میرەکانی میسر لە ترسی ئەوەی نەوەکو تۆمانبای وەکو سوڵتانێک دەسەڵاتەکەی بەسەر میسر و میرەکاندا بمێنێتەوە وایان لێکرد کە ڕازی نەبێت بە دەسەڵاتی عوسمانی و دان بە عوسمانیەکاندا بنێ لە میسردا. بۆیە داواکەی سوڵتانی عوسمانی پەسەند نەکرد، لەبەر ئەوە سوڵتان سەلیم بڕیاریدا پەلاماری میسر بدات. سەرنجام لەشکری عوسمانی لە کانونی دووەمی 1570 زانی لە شەری ڕێدانیە سوپای تۆمانبای تێکشکا و چوونە ناوشاری قاهرە و ئەمەش بووە هۆی ڕووخان و نەمانی دەسەڵاتی مەمالیک لە میسردا و بەم شێوەیە میسر داگیر کرا و بوو بە بەشێک لە دەوڵەتی عوسمانی. کاتێک کە دەوڵەتی مەمالیک لە شام و میسر ڕووخا ئیتر شتێکی ئاسایی بوو کە حیجازیش بکەوێتە ژێر دەسەڵاتی دەوڵەتی عوسمانی. ئەوە بوو شەریف بەرەکات کە شەریفی مەکە بوو، کوڕەکەی بە ناوی ئەبوو نەمر نارد بۆ لای سوڵتان سەلیم لە قاهرە بۆ ئەوەی ملکەتی و گوێڕایەلی خۆی بۆ سوڵتانی عوسمانی ڕابگەێنێت. سوڵتان سەلیمیش پێشوازی لە ئەبوو نەمر کرد و حکومڕانی حیجازی بە باوکی سپارد. ئەم پێسپاردنە یارمەتی شەریف بەرەکاتیدا کە دەستڕۆیشتنی شەریفەکان چۆن بوو لە کاتی مەمالیکدا بەم جۆرە بمێنێتەوە. وە لە یەمەنیش سوڵتان سەلیم داوای لە ئەسکەندەری چەرکەسی کرد کە والی یەمەن بوو لە سەردەمی مەمالیکدا کە بە ناوی دەوڵەتی عوسمانیەوە فەرمانڕەوایەتی لە یەمەندا بکات. ئەسکەندەر چەرکەسیش رازی بوو و دانینا بە دەسەڵاتی دەوڵەتی عوسمانی لە یەمەن. بەڵام دەسەڵات عوسمانیەکان لە یەمەن جێگیر نەبوو، چونکە یەمەنیەکان بەردەوام ڕوبەڕووی ئەو لەشکرانە دەبوونەوە کە سوڵتانەکانی عوسمانی دەیان ناردە سەریان تا ساڵی 1538 زاینی کاتێک عوسمانیەکان عەدەنیان داگیر کرد و دەرگای گەورەی بابلمەندەبیان بەڕووی پورتوگالیەکاندا داخست. بەڵام عوسمانیەکان نەیانتوانی لە ئاوەکانی خۆر هەڵات واتە لە کەندا و کارێکی لەو جۆرە بکەن، چونکە کەشتیەکانیان لە بنکە سەرچیەکانی خۆیان لە دەریای ناوڕاست دوورکەوتبوونەوە. هەروەها بەهۆی ململانەیان لەگەڵ ئێرانیەکان کە هاوپەیمانی پورتوگالیەکانیان بوون. گوێڕای ئەمەش عوسمانیەکان لە ساڵی 1555 زاینی دەسەڵاتیان گەیشتە بەحرین. دووەم، داگیرکردنی عێراق لەلایەن دەوڵەتی عوسمانیەوە لە پەڕا 18. عێراق لەژێر دەسەڵاتی سەفەویەکاندا مابووەوە. بارودۆخی کۆمەڵایەتی و ئابووری و ڕۆشنبیری عێراق لەژێر دەسەڵاتی سەفەویەکاندا ڕوو لە خراپتر بوو. سوڵتان سلێمانی قانونی لە ساڵی 1534 زاینیدا بەبێ هیچ بەرەنگاریەک بەغدای داگیر کرد و لەژێر دەسەڵاتی سەفەویەکانی دەرهێنا. هاوکات ڕاشد کوڕی ئەلمەغامس فەرمانڕەوایی بەسڕا ملکەتی خۆی بۆ سوڵتانی عوسمانی ڕاگەیاند، کەواتە بەسڕەش بەبێ بەرەنگار بوونەوە چواژێ دەسەڵاتی دەوڵەتی عوسمانیەوە لە سەردەمی سوڵتانی سلێمانی قانونی و بوو بە بەشێک لە دەوڵەتی عوسمانی و لە ساڵی 1546 زاینیش بە ڕەسمی داگیرکردنی بەسڕا لەلایەن عوسمانیەکەوە ڕاگەیەنرا. شایانی باسە لە ساڵی 1623 زاینی شا عەباسی سەفەوی توانی جارێکی تر بەغدا داگیر بکاتەوە تا ساڵی 1638 زاینی، بەڵام عوسمانیەکان بەسەرکردایەتی سوڵتان مورادی چوارەم دەستیان گرت بەسەر بەغدادا. داگیرکردنی خۆرئاوای عەرەبی لەلایەن عوسمانیەکانەوە لە پەڕا 18. بەشی خۆرئاوای عەرەبی هەر لە زووەوە ڕوبەڕووی هێرش و داگیرکاری ئەوروپیەکان بووبووەوە، هەرچەندە هەندێک لە سەرکردە دەریاییەکانی عەرەب وەک عەروج و خەیرەدینی برای بەربەرەکانی ئەو داگیرکاریان کرد، بەڵام نەیانتوانی ناوچەکە لە ئەوروپیەکان ڕزگار بکەن. ئەوە بوو عەروج کوژرا و خەیرەدینیش داوای لە عوسمانیەکان کرد هاوکاری بکەن. عوسمانیەکانیش بە هاوکاری گەلانی ناوچەکە توانیان یەک لە دوایەک هەرێمەکانی خۆرئاوای عەرەبی لە دەسەڵاتی عوسمانیەکان ڕزگار بکەن و دوای ڕزگارکردنی ناوچەکانیش دەسەڵاتی عوسمانیان تێدا جێگیر دەبووەوە. ساڵی 1551 زاینی دوای دەرکردنی هێزەکانی قەدیس یوحەنا لەلایەن هێزی دەریایی عوسمانی لیبیا بوو بە بەشێک لە دەوڵەتی عوسمانی. ساڵی 1574 زاینیش تونس کەوتە ژێر دەستی عوسمانیەکان پاشانی جەزائیر تا گەیشتە سنووری مەراکش وەختە مەغریب. بەڵام دەسەڵاتی عوسمانیەکان لە هەردوو سەدەی 18 و 19دا لە خۆرئاوای عەرەبی بەرەو لاوازی دەچوو. هۆی ئەمەش دەگەڕێتەوە بۆ ئەوەی کە ویلایەتەکانی خۆرئاوای عەرەبی دوور بوون لە یەکتریەوە لە پایتەختی دەوڵەتیشەوە. وێڕای لاوازی و ئامرازەی کە پێویستە بۆ دەوڵەتێک بێوێزاڵ بێت بەسەر ئەو ویلایەتانەی ئەویش هێزی دەریاییە. ڕوبەڕووبوونەوەی عەرەب لەگەڵ دەسەڵاتی عوسمانی لە پەڕا 20. لە ئەنجامی سیاسەتی خراپی عوسمانیەکان لە نیشتیمانی عەرەبدا لە نیوەی دووەمی سەدەی 16ەوە عەرەبەکان دەستیان کرد بە ڕاپەڕین و بەرگری لە بەرامبەر خراپەکاریەکانی عوسمانیدا. ئەم ڕاپەڕینانە لە سەدەی 18دا گەیشتە ئاسێکی باڵاتر و ڕوبەرێکی فراوانتری نیشتیمانی عەرەبیشی گرتەوە. عێراقی یەک بوو لە بنکەکانی ئەم ڕاپەڕینانە. ڕاپەڕینەکەی ئەبوو
ئەبولغەنی جەمیل موفتی کە لە بەغدا و دژی عوسمانیەکان سەری هەڵدا دیاریترینی ئەو ڕاپەڕینانە بوو. خراپی باری ئابووری و سیاسی و کۆمەڵاتی لە عێراقدا لە دوای کەوتنی دەسەڵاتی داود پاشاوە لە ساڵی 1830 زایانیدا هۆکاری سەرچی ڕاپەڕینەکە بوون. لە 28 ئایاری ساڵی 1832دا خەڵکێکی زۆر لە دانیشتوانی بەغدا بەنیازی پەلاماردان ڕوویان کردا سەرا کە شوێنی نیشتەجێی والی عوسمانی بوو لە بەغدا. لەمەوە شەڕێکی گەرم لە نێوان خۆپیشاندەران و پاسەوانەکاندا ڕوویدا. والی عوسمانی توانی هێزەکانی خۆی کۆبکاتەوە و خۆپیشاندەران بڵاوە پێ بکات و زیانێکی زۆریشیان لەو گەڕک و شوێنانەدا خۆپیشاندەران و سەرکردەکانی ڕاپەڕین تێدا کۆبوونەوە. لە لوبنانیش چەند ڕاپەڕینێک ڕوویدا، گرنگترینیان ئەو ڕاپەڕینانە بوو کە لە سەدەی 19دا ڕوویدا و بە عامیات ناسراوە. عامیات بۆ بزوتنەوەنە دەگوترا کە یەکگەل لە پێناو بەدیهێنانی مافەکانیدا لە دژی چەوسێنەران بەرپای دەکرد. یەکێک لەو ڕاپەڕینانە یەگەلی عامیاتیش بریتی بوو لە ڕاپەڕینی گەلی ئەنتلیاس بەهۆی ئەوەی کە والی ئەکا عەبدوڵڵا پاشا داوای لە میر بەشیری شەهابی کرد کە فەرمانڕەوای ناوچەی جەبیل بوو تا پارەیەکی زۆری بۆ کۆبکاتەوە. لە ئەنجامی ئەمەدا خەڵک پەیوەندیان بە دانیشتوانی گوندەکانەوە کرد تا هەموو لە شاری ئەنتلیاس کۆببنەوە. لە کۆبوونەوەکەدا هەموو بە یەک دەنگ بڕیاریاندا کە بەرەنگاری ئەو داواکاریە ببنەوە و ئامادە نەبوون ئەو بڕەپارەیە بدەن. ئەم ڕوبەڕووبوونەوەیش لە ساڵی 1850 تا 1850 زاینی خایاند. ساڵێک دوای ئەمە ڕاپەڕینێکی تر دژ بە میر بەشیر و دەرەبەگەکان ڕوویدا کە بە عامیەقین ناسراوە. لە ساڵی 1858دا لە ناوچەی کەسرەوان جوتیاران دژی دەرەبەگەکان ڕاپەڕین چونکە بازێکی زۆریان بەسەردا سەپاندبوون. ئەم ڕاپەڕینەش بە عامیەی کەسرەوان ناسراوە. لە سووریاش چەند ڕاپەڕینێک ڕوویدا، لەوانە ڕاپەڕینەکانی ساڵی 1898دا لە دیمەشق و لە ساڵی 1886دا لە جەبل عەرەب و هەروەها ڕاپەڕینی ساڵی 1899 کە وەک ناڕەزایەتێک لە بەرامبەر کاربەدەستانی عوسمانی سەری هەڵدا کاتێک دەیانویست چەند سەربازگەیەک لە سوەیدەدا دابمەزرێنن. لە میسڕیش یەکێک لە گەورە پیاوانی مەمالی کە ناوی عەلیبەگ بوو توانی جارێ سەربەخۆی میسڕ بدات و دەوڵەتێکی بەهێز دروست بکات. جگە لەمانە چەندین ڕاپەڕینی تر لە تونوس و لیبیا لە بەشی خۆرئاوای عەرەبیدا ڕوویدا. بەشی دووەم پەیمانەکان و ڕێکەوتنەکانی عوسمانی ئێرانی و پەیوەندیان بە گەلی کوردەوە. لاپەڕا 22 دەوڵەتی عوسمانی تورکی سوننە و دەوڵەتی ئێرانی فارسی شیعە مەزهەب بە درێژایی مێژووی فەرمانڕەواییان بە تایبەتی لە سەدەی 16هەمدا و بەهۆی فراوانبوونی دەسەڵاتیان لە ناوچەکەدا بە بەردەوام کێشە و ناکۆچی گەورە و قوڵیان لە نێواندا هەبووە. ئەم کێشە و ناکۆچیانەش زۆربەی هەرە زۆری دەگەڕێتەوە بۆ چاوسنووچیان لەسەر ئەو خاکەی کە دەکەوێتە نێوان هەردووچیانەوە، کە ئەوەش بریتی بوو لە کوردستان کە لە دوور و نزیکە و هیچ پەیوەندیەکی بەسەر هیچ لایەکیانەوە نەبووە و نەتەوەیەکی و خۆیتیا ژیاوە کە ئەویش کوردە. بەڵام ئەم دوو دەوڵەتە عوسمانی و سەفەوی بە هەر شێوە و نرخێک بوو بێت ویستویانە داگیری بکەن و ئەم سەربەخۆیی کە لەو کاتە میرنشینە کوردیەکان هەیان بووە هەر یەکەیان لە ناوچەی تایبەتی خۆیدا لە ناوی ببەرن و بیخەنە ژێڕکێفی خۆیانەوە. بۆیە زۆرجار ئەگەر میرنشینێک دەسەڵاتی بەرەو بەهێزی ڕۆیشت بێت مەترسیان لێنیشتووە و پیلانی تایبەتیان بۆ داڕشتووە بۆ لاوازکردن و لەناوبردنی ئەو هێز و دەسەڵاتەی کە پەیدای کردووە. ئەگەر بە هاوکاریش نەبوو بێت یەک لە دوای یەک هێرشیان بۆ کردووە و لاوازیان کردووە، وەک ئەوەی کە کردیانە سەر میرنشینی سۆران و بابان یەک لە دوای یەک بە مەبەستی لاوازبوونی سوپای بەهێزەکانیان. لەبەر ئەوە زۆرجار دەوڵەتی عوسمانی و ئێرانی ویستویانە قەڵەمڕەوی خۆیان زیاد بکەن لەسەر سنووری کوردستان، هەرچەندە زۆرجار ئەم ناکۆچیانەی نێوانیان بە شەڕ کۆتایی هاتووە وەک شەڕی چاڵدێران، بەڵام هەندێک کاتیش بەهۆی ڕێککەوتنامە و دابەژووکردنی کوردستان لە نێوانیاندا کۆتایی هاتووە. بۆ ئەوەی زیاتر ئاشکرا بێت لامان و لە خوارەوە چەند ڕێکەوتنێکی نێوان عوسمانی و ئێرانی دەخەینە ڕوو لەگەڵ ئەو کاریگەریەی کە لەسەر کوردستان هەیان بووە لەو ڕێکەوتنامانەی نێوانیان، وەک یەکەم ڕێکەوتنامەی ئەماسیا ساڵی 1555 زاینی. لاپەڕا 23 جەنجی 20 ساڵەی نێوان سوڵتان سلێمانی قانونی عوسمانی و شاد تەحماسپی سەفەوی بە زنجیرەیەکی گرنگی شەڕەکانی ئەم دوو دەوڵەتە دادەنرێت کە زۆربەی لەسەر زەوی کوردستان ڕوویداوە و بەشێکی گەورەی قوربانیەکانیشی زۆر و گەورە بوون و کوڕی خێڵە کوردەکانی ژێردەستی هەردوو لایەن بوون. سوڵتان سلێمانی قانونی ساڵی 1554 زاینی هێرشی کردە سەر ئێران و توانی تەورێز و ئەسفەهانیش داگیر بکات.
اینجا شاه تەهماسبی سەفەوی ناچار بوو پایتەختی سەفەوی لە تەورێزەوە بگوازێتەوە بۆ قەزوین تا لە دەست هەڕەشەی عوسمانی ڕزگاری بێت و پاشان وەفدێکی نرد بۆ لای سوڵتانی عوسمانی و داوای ئاشتی و ڕێککەوتنی کرد. سەرنجامدا 29 مای 1555 دا لە شاری ئەماسیە لە ناوەڕاستی ئەنادۆڵ یەکەمین ڕێککەوتنامەی ئاشتی نێوان عوسمانی و سەفەوی مۆرکرا. ناوی ڕێککەوتنامەی ئەماسیەی لێنرا کە تیایدا پێی لەسەر 3 خاڵی گرنگ گرت کە ئەمانە بوون: یەکەم، جێڕانەوەی ویلایەتی قارس و قەڵای قارس کە لە ژێر دەستی سەفەویدا بوو بۆ ژێر دەسەڵاتی عوسمانی. دووەم، دیاریکردنی سنووری ویلایەتی شارەزور کە کێشە و هەرایەکی زۆری لەسەر بوو لە نێوان هەردوو دەوڵەتدا، واتە لە نێوان عوسمانی و سەفەوی. سێیەم، دابینکردنی سەلامەتی حاجی و گەشتیارە ئێرانیەکان لەلایەن عوسمانیەکانەوە کە دەهاتن بۆ زیارەتی ئیمامەکانی شیعە لە عێراق. دووەم ڕێککەوتنامە ڕێککەوتنامەی زەها و پەیمانی ڕێخستنی سنوور ساڵی 1639 زاینی لاپەڕە 24. ئەم ڕێککەوتنامەیە لە 7 مای 1639 دا لە نێوان سوڵتان مورادی چوارەم و شاه سەفی ئێراندا لە شاری زەها و واتە لە سەرپل زەها و نزیک قەسری شیرین لە ڕۆژهەڵاتی کوردستان بەسترا و بەپێی ئەم ڕێککەوتنامەیە جەنجی درێژخایەنی نێوان عوسمانی و سەفەوی کۆتایی هات. ئەگەر سەرنج بداین لەم ڕێککەوتنامەیە نێوان دەوڵەتی عوسمانی و سەفەوی بۆمان دەردەکەوێت کە ئەم ڕێککەوتنامەیە لە ناوخاچی کوردستاندا مۆرکراوە. لە لایەکی تریشەوە یەکەمین دابەشکردنی کوردستان بوو بە ڕەسمی لە نێوان هەردوو دەوڵەتی عوسمانی و سەفەویدا. هەروەها تەواوی بەندەکانی ئەم ڕێککەوتنامەیە و نەهیز ڕێککەوتنامەکانی تر کە لەسەر چارەنووس و دابەشکردنی خاچی کوردستان دەبەستران و مۆر دەکران نە بە ئاگاداری کورد و نەهیز نوێنەرێکی کورد تیایدا بەشدار بووە. بەپێی بەندەکانی ئەم ڕێککەوتنامەیە کوردستان بەم شێوەیە لێدێت کە لە نێوانیاندا ئەم بەندانە لە گرنگترین بەندەکانی ئەو ڕێککەوتنامەیە بوون. یەکەم، ئەم ناوچانە دەکەونە نێو سنووری دەوڵەتی عوسمانی بریتین لە بەدرە، جەسان، مەندەلی، درنا، سەرپیل و ئەو گوندانەی کە دەکەونە نێوان قەڵای زەنجیر تا قەڵای زەڵم لە شارەزور و هەموو شاخەکانی دەوروبەری ئەم قەڵایە تا ئەو دەروازەیەی بۆ شارەزور دەڕوا و خاڵی سنووری هەردوو دەوڵەت پێک دێنێ سەرڕای قەڵای قەزەلجە و دەوروبەری. دووەم، دەبێ حکوومەتی ئێران دەستوەرنەداتە و بۆ خۆی نەدا لە قەڕەی هەموو ئەو قەڵا و زەویانەی دەکەونە سنووری قارس و وان و شارەزور و ئەو قەڵانەی دیکە کە سنووری عوسمانی دەپارێزن. سێیەم، دەبێ حکوومەتی ئێران دەست لە جنێودان بە خەلیفەکانی ڕاشیدین و ئەسحابەکان هەڵبگرێت. چوارەم، ئەو قەڵایانەی دەکەونە ئەو بەرەوە لە نێوان وەندەلی و دەرتنگ و شوێنەکانی بیرایە کە زمردهاوە گوند و قەڵاکانی ڕۆژهەڵاتی قەڵای زەنجیر و مەریوان و دەوروبەریان بۆ ئێرانن و نابێ دەوڵەتی عوسمانی دەست لە کاروباریان وەربدات. پێنجەم، هەردوو تیرەی پیرە و زەردووی ئەشیرەتی جاف سەر بە ئێران دەمێنێنەوە. شەشەم، ڕوخاندنی قەڵای زەنجیر و هەردوو قەڵای قوتور و ماکۆ دەکەونە سەرووی وان و قەڵای موغازبرد دەکەوێتە ناوچەی قارس. هەفتەم، هەردوو دەوڵەت دەست لە کاروبار یەکدی وەرنەدەن. ئەم پەیمانە توانێ بۆ ماوەی نزیکەی 80 ساڵ جەنگ و کوشتاری نێوان هەردوو دەوڵەتی عوسمانی و ئێرانی ڕابگرێت. ئەگەر بە وردی سەرنجە و ڕێککەوتنامەیە بدەین بۆمان دەردەکەوێت کە کاریگەری لەسەر کوردستان زۆر هەبووە. ئەویش سەرڕای دابەشکردنی کوردستان لە نێوان هەردوو دەوڵەت عوسمانی و سەفەویدا کە بە یەکەم دابەشکردنی ڕەسمی کوردستاندا دەنرێنە نێوانیان. ئەم پەیمانە دیسانەوە هەر لە یەکەم ڕۆژی مۆرکردنەکەیەوە هەردوو دەوڵەت هادیکاری دەکەن دژی هەموو جوڵانەوەی ڕزگاری خوازی کورد لە کوردستاندا ئەگەر ڕوویدا لە پێناوی سەر بەخۆیدا. لە دوای ئەم ڕێککەوتنامەیە ئیتر عوسمانیەکان ترسیان لە سەفەویەکان نەما و هەروەها ئیشیان بە هەمان شێوە بە کورد نەما. کەوتنە چەسپاندنی سیاسەتی مەرکەزی لە کوردستان و بە پێچەوانەی هەموو ئەو بەڵێن و گفتانی کە دابوویان بە میرنشینە کوردەکان وردە وردە کەوتنە لاوازکردن و پاکردنەوە و داگیرکردنی کوردستان و نەهێشتنی دەسەڵاتی میرنشینە کوردەکان. سێیەم، ڕێککەوتنامەی ئەرزۆمی یەکەم ساڵی 1823 و کاریگەری و پەیوەندی بە کوردەوە لاپەڕا 27. کێشە شەڕی لە مێژینەی نێوان عوسمانی و ئێرانی ساڵانێکی زۆری خایاند. سەرنجام هەردوو دەوڵەتەکەی بە قەنەعەت گەیاند کە واز لە شەڕ بهێنن و پێکەوە ڕێک بکەون. بۆ ئەمە بەستەش گفتوگۆیەک لە شاری ئەرزڕۆم لە باکووری کوردستان لە نێوان نوێنەرانی هەردوو لا دەستی پێکرد. ڕێککەوتنێکی لێکەوتەوە لە 28 تەمموزی 1823 ئیمزاکرا کە بە ڕێککەوتنامەی ئەرزڕۆمی یەکەم ناو دەبرێت. ئەم ڕێککەوتنامەیە بووە هۆی ئاشتی لە نێوان هەردوو دەوڵەتی عوسمانی و ئێرانیدا. ناوەڕۆکی ئەم پەیمانە دەرەخست کە کێشەی نێوانیان کوردستانە
چونکە لە گرنگترین باسەکانی ئەم دوو دەوڵەتە بووە واتە کوردستان مەسەلە و باسی گرنگی ڕێکەوتنامەکە بوو لە نێوان هەردوو دەوڵەتی عوسمانی و ئێرانی. بۆ سەلماندنی ئەم ڕاستیەش ئەوەیە کە لە 7 مادەی ڕێکەوتنەکە 3 مادەیان پەیوەندیان بە کوردستانەوە هەبوو کە ئەوانش مادەی یەکەم و مادەی دووەم و مادەی سێیەم بوون کە بریتی بوون لە مادەی یەکەم دەستێ وەرنەدان بە کاروباری یەکترەوە ئێران نابێت دەستوەرداتە ناو کاروباری کوردەکانی ویلایەتی شارەزور کە دەوڵەتی عوسمانی بە بەشێک لە ویلایەتەکانی خۆی دەناسێ. لەوانە ناوەند و سەنجاقەکانی کوردستان کە کەوتونەتە ناو سنوورەوە بە هیچ شێوەیەک و لە هەڕوویەکەوە دەوڵەتی ئێرانی نابێ ڕێگە بە دەستی وەردان بدات. مادەی دووەم هەردوو لاواتە عوسمانی و ئێرانی لەسەر ئەوە ڕێکەوتن کە ڕاکردوەکان یەکتری پەنانەدەن و پشتیوانیان لێ نەکەن و سەبارەت بە عەشیرەتەکانیش هەر بەو شێوەیە ڕەفتار بکەن. مادەی سێیەم پەیوەندی بە عەشایری کوردی حەیدەرانلە و سپیکیەوە هەیە کە بوون بەهۆی سازدانی شەڕ لە نێوان هەردوو دەوڵەتدا و ئێستا لە وڵاتی عوسمانیدا نیشتە جێبوون. دەوڵەتی عوسمانی بە پێی ئەم ڕێکەوتنامەیە بەڵێن دەدات پێش لە هێرشی عەشیرەتانە حەیدەرانلە و سپیکی بۆ ناوخاچی ئێران بگرێت. مادەکانی تری ئەم ڕێکەوتنامەیە بە کورتی ئەمانن. مادەی چوارەم هیچ دەوڵەتێک باوەش بۆ هەڵاتوانی ئەوی دیکە نەکاتەوە. مادەی پێنجەم ڕێکەوتنامەکە کاروباری بازرگانیشی بەخۆوە وەرگرتووە. مادەی شەشەم سامانە بەجێهێڵراوەکانی ئێرانیەکان لە دەوڵەتی عوسمانیدا بۆ خاوەن واریسە شەرعیەکان دەگەڕێتەوە. مادەی حوتەم ڕێکەوتنی هەردوو لای عوسمانی و ئێرانی بۆ گۆڕینی باڵۆزەکانیان هەر 3 ساڵ جارێک. ڕێکەوتنامەی ئەرزڕۆمی یەکەم نەیتوانی وەکو پێویست چارەسەری کێشەکانی سنووری نێوان عوسمانی و ئێرانی بکات چونکە کێشەکانی ئەم دوو دەوڵەتە پەیوەندیان بە سنووری وڵاتی سێمەوە هەیە کە هەردووچیان بەبێ هیچ لە بەرچاوگرتنێکی جوگرافی و تەکنیکی و ئەخلاقیش لە ناوخۆیاندا دابەشیان کردبوو کە ئەو وڵاتەش کوردستانە. هەر بۆیە لە ناو کێشەی پەیوەندیەکانی سنووری هەردوو دەوڵەتدا عوسمانی و ئێرانی کێشەی سنووری وڵاتێکی بێ سنوور بەرچاو دەکەوێت کە لە ناو ئەو کێشەیەدا شادراوەتەوە. کێشەکانی سنووری عوسمانی ئێرانی و دواتر ئێرانی عێراقی و هەروەها عێراقی تورکی هیچ ڕۆژێک ناتوانێت ئارامی بەخۆیانەوە ببینن چونکە بەناڕەوا بەناو کوردستاندا ڕەت بوون و هیچ هەڵکەوتەیەکی کوردنەتەوەیی کوردیان لە بەرچاو نەگرتووە. هەردوو دەوڵەت بە پێی ڕێکەوتنامەکە باش لەوە حاڵی ببوون کە کوردەکان کۆسپی سەرەکی سەر ڕێگای ئەو دوو دەوڵەتن و دەبوایە کێشەی کوردەکان لە کۆڵخۆیان بکەنەوە بۆ ئەمە بەستە دوو ڕێگەیان لە بەردەم بوو. یەکەمیان بە گوێرەی ڕێکەوتنامەکە بە هەموو توانایەکیانەوە بۆ لە ناوبردننی هەر چەشنە بزودنەوە و بجوڵانەوەیکی کوردەکان لەسەر سنوور هاوکاری یەکتر بکەن و مەودای هاتوچۆکردن لە عەشیرەتە کوردەکان کە سنووری هەردوو لایەن دەبەزان. دووەمیان کۆتایی بە دەسەڵاتدارێتی میر و بەگە کوردەکان لە ناوخۆی وڵاتەکانیان بهێنن. بڕیاری ڕێکەوتنامەی ئەرزڕۆمی یەکەم سیاسەتێکی تازە دەرڕژنەوەی عوسمانی ئێرانی بوو کە بە ڕەزامەندی دوو هێزی گەوری جیهانی رووسیا و ئینگلیز دەرهەڵ بە کوردەکان بەڕێوە دەچوو. ئەم بڕیارە لە بنەڕەتدا دەستپێکردنی سەرکوتی نەتەوەی کورد بوو لە هەردوو پارتی کوردستانیژە دەسەڵاتی عوسمانی و ئێرانیدا. ئیتر پەیوەندی کوردەکان ڕۆژ لە دوای ڕۆژ زیاتر کەوتنە تەنگەشەی ژیان و سەربەستی ناچەییان لێ تێکچوو قۆناغێکی تر کە بریتی بوو لە سەرەتای دەستپێکردنی سیستەمی هەمەلایەنی نەتەوەیی ڕووی تێکردن و دەستی پێکرد. چوارەم ڕێکەوتنامەی ئەرزڕۆمی دووەم ساڵی 1847 و پەیوەندی بە گەلی کوردەوە لاپەڕاسی. ڕێکەوتنامەی ئەرزڕۆمی یەکەم لە ساڵی 1823دا گیانی گفتوگۆ و لێگەیشتن و هاوکاری لە نێوان عوسمانی ئێرانیدا دامەزراندبوو. ڕێگای بۆ هەردوو لا خۆش کردبوو بۆ چارەسەرکردنی کێشە و ناکۆچەکانیان کە ئیتر لەمە دووە پەنا بۆ شەڕ نەبن و ڕێگاچارەی سیاسیان بۆ بدۆزنەوە. بەم حاڵەش زۆر کێشەی چارەسەر نەکراو مابوو کە ئاگری شەڕ و کێشەی کۆن و درێژخایان لە بنسەریان بوو کە هەمووی کۆکردبووەوە. سەرەڕای جاربەجاری ئەو ناکۆچیانە دەبوونە هۆی پێکدادان و بەردەوام دەبوون وەک ئەوەی کە لە ساڵی 1837دا عەلی ڕەزا پاشا والی بەغدا شاری محەممەرا واتە خۆڕەمشەهری داگیر کرد و ئێرانیەکانیش لە بەرامبەردا لە ساڵی 1842 شاری کەربەلایەن داگیر کرد. ئەم شەڕانەش لەوەوە ڕوویاندا کە دیارنەبوونی هێڵی سنووری نێوانیان و سکاڵای زیارەتکەرانی کەربەلا و نەجەف کە لەلایەن عوسمانیەکانەوە ئازار درابوون و سەرەڕای ناکۆچی لەسەر شاری و بەندەری محەممەرا دەستی پێکرد.
هەرچەند کات بەرەو پێش دەڕۆیشت و دەستێوەردانی رووسیا و ئینگلیز لە نێوان ئێران و عوسمانی زیاتر دەبوو. سەرەڕای ئەوەی ئەگەر ئەو دەوڵەتە گەورانەی رووسیا و ئینگلیز نەبوونایە لە ساڵی 1842 زاینی لە کاتی داگیرکردنەکەی کەربەلا لەلایەن ئێرانیەکانەوە، ئەوە شەڕێکی زۆر گەورەی خوێناوی لە نێوانیاندا، واتە لە نێوان عوسمانی و ئێرانیدا ڕووی دەدا. رووسیا و بەریتانیا لەبەر پاراستنی بەرژەوەندیەکانی خۆیان لە ڕووی ئابووریەوە و هەریەکە لە ڕووی فراوانبوونی دەسەڵاتی ئەوی تر ناوبژیان کردن. گفتوگۆکردن جارێکی تر لە شاری ئەرزڕۆم دەستی پێکردەوە لە نێوان نوێنەرانی عوسمانی و ئێرانی بە چاودێری ئینگلیز و رووسیا. لیژنەیەکیان پێکهێنا کە لە نوێنەرانی ئەو چوار دەوڵەتە پێکهاتبوو کە بریتی بوون لە نوێنەرانی عوسمانی، ئێرانی، ئینگلیز و رووسیا. ئەم لیژنەیەش بە ناوی لیژنەی تێکەڵاو ناسرا. دوای گفتوگۆی زۆر تواندرا کە ڕێکوتنامەیەک لە شاری ئەرزڕۆم مۆر بکەن بە ناوی ڕێکوتنامەی ئەرزڕۆمی دووەم لە ساڵی 1847. بە گوێرەی ئەو ڕێکوتنامەیە هەردوو دەوڵەتی عوسمانی و ئێرانی سازشێکیان بە کوردستان کرد و جارێکی تریش کوردستان لە نێوان خۆیاندا دابەشیان کردەوە. ئەو ڕێکەوتنامەیە لە 9 مادە پێک هاتووە کە دیسانەوە زۆرترین لە مادەکانی پەیوەندیان بە کوردەوە هەیە کە بریتی بوون لە مادەکانی 2، 3، 5، 8 کە تیایاندا هەریەکەیان لەسەر جۆرێک دەدوێن. وەک مادەی 2، دەوڵەتی ئێرانی بەڵێن دەدات دەست لە دەشتەکانی بەشی ڕۆژاوای زەهاو هەڵبگرێت بۆ دەوڵەتی عوسمانی، و دەوڵەتی عوسمانی بە هەمان شێوە بەڵێن دەدات دەست لە بەشی ڕۆژهەڵاتی ناوچەی زەهاو هەڵبگرێت بۆ ئێران. واتە هەموو زەویە شاخەویەکانی ناوچەی زەهاو لەگەڵ دۆڵی کرند بۆ دەوڵەتی ئێران. هەروەها ئێران بە گەرمی پەیمان دەدات کە واز لە هەموو خواستەکانی خۆی بهێنێ لە بەرامبەر شار و ناوچەی سلێمانی و هیچ کاتێک و بە هیچ شێوەیەک دەست نەخاتە ناو سەروەریەتی دەوڵەتی عوسمانیەوە کە لەو ناوچانەدا هەیەتی. مادەی 3 هەردوو لا بەبێ پشتگوێ خستن کەسانی تایبەت و پسپۆر لە ئەندازیاران دەستنیشان دەکەن بۆ ئەوەی بەپێی مادەی 2 سنووری هەردوو لا دەستنیشان بکەن. مادەی 5 هەردوو دەوڵەتی عوسمانی ئێرانی بەڵێن دەدەن کە بەپێی ڕێکەوتنامەی ئەرزڕۆمی یەکەم گشت بەنابەرەکانیان بدەنەوە بە یەکتری. مادەی 8 هەردوو دەوڵەت بەڵێنیاندا بۆ ڕێگرتن لە دزی و جەردەیی بۆ ئەم مەبەستەش ڕێی شوێنی پێویست دابنرێت. سەرەڕای مۆرکردنی ڕێکوتنامەی ئەرزڕۆمی دووەم لە ساڵی 1847دا بەڵام شەڕ و کێشەی سنوور هەر درێژەی هەبوو تا دوجار ئینگلیز و ڕووس هەڕەشەیان لەو دوو دەوڵەتە کرد کە حورمەت و ڕێزی سنوور دەشکێنێ بە شێوەیە کە هەردوو لایەک ئەگەر ڕێزی سنووری لایەنەکەی دیواتە دەوڵەتەکەی تر نەگرێت، ئەوە ئینگلیز و ڕووس دەستناپال لایەنەکەی تر و هەموو یارمەتێکی پێشکەش دەکەن دژی لایەنەکەی تر. بەم شێوەیە ڕێکەوتنامەی ئەرزڕۆمی دووەم لە ساڵی 1847دا کۆتایی بە فەرمانڕەوایەتی ناوخۆی کوردێنە. لە ساڵی 1849 بە دواوە ناوچەی شارەزوو ڕاستەوخۆ بەسترایەوە بە ئەستەمبۆڵ. دوای جەنجی یەکەمی جیهانیش تا ئەمڕۆ وەکو میراتێکی ناڕەوا بۆ دەوڵەتی ناسیۆنالیستی عێراقی عەرەبی ماوەتەوە. لە دوای ڕێکەوتنامەی ئەرزڕۆمی دووەم تا ڕادەیەکی باش ئاشتی لە نێوان عوسمانی و ئێرانی چەسپا و ناکۆچیەکانیان تا ڕادەیە کەم بوونەوە. ئەمەش بەهۆی ئەوەی کە ئەم ڕێکەوتنامەیە بە چاودێری هەردوو دەوڵەتی ئینگلیز و رووسیا بوون کە تا ڕادەیەکی زۆر هەردوو لایەن پابند بوون پێوەی. ئەمە شوای کرد کە عوسمانیەکان مەترسیەکانیان کەم ببێتەوە لە دەسەڵاتی دارانی ئێران. هەروەها دەوڵەتی عوسمانی ئیشی بە کورد نەما و لەو بەڵێنانەیدا بووی پەشیمان بوویەوە. کوردستان لە ڕووی کارگێڕی ڕامیاری کۆمەڵایەتی ئابووری لە سەردەمی دەوڵەتی عوسمانیدا. لاپەڕاستی و چار کوردستان لە ڕووی کارگێڕیەوە دەوڵەتی عوسمانی لە ڕووی کارگێڕیەوە هەندێک گۆڕانکاری کرد و بە تایبەتی لە دوای چاکسەزەکانی سوڵتان مەحموودی دووەم ناوچە کوردنشینەکان ڕاستەوخۆ خراناژێ دەسەڵاتی ناوەند و عوسمانیەکان خۆیان دەیان بڕوەڕێەوە والیان بۆ ناوچە کوردنشینەکان دادەنا. یەکێک لە والی ڕۆژسۆزەکانی دەوڵەتی عوسمانی کە ئەویش مەدحەت پاشا بوو لە ساڵی 1869 تا 1872 هەوڵێکی باشیدا بۆ جێبەجێکردنی سیاسەتی مەرکەزیەت و بەستنەوەی ویلایەتەکانی ژێردەسەڵاتی دەوڵەتی عوسمانی بە ئەستەمبۆڵ واتە بە ناوەند یاخود بە پایتەخت لە هەموو ناوچەکاندا بە کوردستانیشەوە. لەبەر ئەوە هەموو هەوڵەکانی خۆی خستەگەر بۆ ئەم مەبەستە و چەند هەنگاوێکی لەوانە هەوڵیدا دەرەبەگەکان و سەرکردەکان بەلای خۆیاندا ڕابکێشێ بۆ ئەم مەبەستەش هەندێک لە زەوی دەوڵەتی پێفرۆشتن و چەندین چاکسازی لە بوارەکانی ئاودێری و ئاوەدانکردنەوە و جێبەجێکردن و هەوڵی پەرەپێدانی پەروەردەی
بەکردنەوەی قوتابخانە و ئاسانکردنی ڕێگاوبانی هاتوچۆ و هەوڵی چاکردنی کۆمەڵایەتی تا ڕادەیەک بە ئەنجام گەیاند. دواکاری مەدحەت پاشا ڕێخستنی کارجێڕی بۆ ئەو ناوچەی ئەمڕۆ بە کوردستانی باشوور ناودەبرێت ناویرا ویلایەتی مووسڵ. ئەم ویلایەتەش کرا بە سێ سەنجەقەوە کە بریتی بوون لە یەکەم سەنجەقی ناوەند کە مووسڵ بوو بریتی بوو لە قەزاکانی دهۆک، زاخۆ، ئامێدی، شنگال، ئاکرێ. دووەم سەنجەقی کەرکووک کە بریتی بوو لە قەزاکانی هەولێر، ڕانیا، ڕەواندز، کۆیا، کفری. سێەم سەنجەقی سلێمانی کە بریتی بوو لە قەزاکانی بازیان، هەڵەبجە، شارەزور، مەرگە. پاش داگیرکردنی کوردستانی باشوور لەلایەن ئینگلیزەوە لە دوای جەنگی جیهانی یەکەم ویلایەتی مووسڵ بە هەمان شێوەی ڕێخستنی کارجێڕی پێشووەوە کەوتە ژێر دەسەڵاتی ئینگلیز و پاشان کەوتە ناو چوارچێوەی سنووری عێراقی عەرەبی. لە ساڵی 1922 دواتریش سەنجەقەکان بوون بە لیوا و پاشان لیواکانیش بوون بە پارێزگا. کوردستان لە ڕووی ڕامیاریەوە لاپەڕا 36 لە ڕووی پەیوەندی ڕامیاریەوە بەشێکی زۆر و گەورەی هەرێمە ڕۆژهەڵاتیەکانی ئیمپراتۆریەتی عوسمانی بەناو لە ژێر دەسەڵاتی سوڵتانی عوسمانیدا بوون. لە ئەنجامی ئەو بارودۆخێکە لە کوردستاندا دروست بوو، میرە کوردەکان ئەوانەی سەدەها ساڵ خاوەن میرنشین بوون هەوڵیاندا جێپەی خۆیان بچەسپێنن. کاتێک سوڵتانی عوسمانی دانینا بە مافی میرنشینە دەرەبەجیا کوردیەکان و بوونە لایەنگیری سوڵتان. ئەو دانپێدانانە سروشتێکی دەرەبەگەی هەبوو. وەکەم و زۆر لاقی مافی سەرکردەکانی میرنشینە کوردیەکانی لە هەرێمەکانیژە دەستیاندا نەدەکرد. لە سەرەتای سەدەی 19دا چەند میرنشینێکی گەورەی کوردی لە کوردستاندا پەیدا بوون. لە خوارەوە لە هەرێمی سلێمانی و شارەزور میرنشینی بابان هەبوو. لە باکووریشەوە میرنشینی سۆران کە ناوچێکی زۆر فراوان و گەورەی گرتبووەوە کە زیاتر پارێزگای هەولێری ئێستایی دەگرتەوە. لە ڕۆژئاوای سۆرانیشەوە میرنشینی بادینان هەبوو کە پایتەختەکەی ئامێدی بوو. لە ژووری میرنشینی سۆرانەوە لە ناوچە شاخاویەکاندا میرنشینی هەکاری هەبوو و لە ڕۆژئاوای هەکاری بادیناندا میرنشینی بۆتان هەبوو کە پایتەختەکەی جزیرە بوو کە لە زۆر کۆنەوە ناوی دەرکردبوو. کوردستان لە ڕووی کۆمەڵایەتیەوە لاپەڕا 37 ئەستەمبۆڵ کاتێک هەوڵیدا سنووری هەرێمەکان لە ڕووی بەڕێوەبردنەوە فراوانتر بکات، نیازی ئەوە بوو کاریگەری بەڕێوەبردن زیاتر بەسەریاندا بستەپێنێت. سەرڕای ئەو هەموو هەوڵ و کۆششی ئەستەمبۆڵ لەو ڕووەوە دای، بەڵام سروشت و ناوڕۆکی ڕژێمی بەڕێوەبردن تا ڕادەیەکی زۆر بەدەست دەربەگەکانەوە بوو، سەرڕای ئەوەی کە لە ماوەی تەنزیماتەکەدا واتە ڕێخستنەکەدا چەند چاکسازیەکی بەڕێوەبەرایەتی کارجێڕی کرا. دوای ساڵی 1864 شتێکی نوێ یاخود یەکێتیی کارجێڕی گەورەتر لە شوێنی ئەیالەت دانرا کە ئەویش ویلایەت بوو. ئەویش لە چەند ئەیالەتێک پێک هاتبوو. لە دۆخێکی وەهادا هەموو جۆرە چاکسازیەک باردۆخەکەی هێندەی کرد ئەوە ئەشێوان و شپرزەتری دەکرد. چونکە هێنانەدی و چاکسازیانە بەدەست ئەو کار بەدەستانەوە بوو کە هەر ئەوەندەی کاریان دەگرتە دەست وایان دەکرد سنوورەیەکە کارجێڕیەکان گۆڕانکاریان بەسەردا بێت. هەمیشە یەکە کارجێڕیەکان لەگەڵ هاتنی هەموو پاشایەکی نوێدا لە گۆڕاندا بوو. ئەم گۆڕانەش کەم و زۆر لەسەر ڕادەی پشت ئەستووری و نزیکی پاشاکە لە کۆشتی سوڵتانەوە وەستا بوو. لە ناوچە دوورە پەرێز و شوێنە گۆشەگیرەکاندا وەک نێرانانی کاربەدەستانی مەرکەزی دەسەڵاتیان بەدەستەوە بوو و هەشت دەرەبەگە کوردەکان خاوەن دەسەڵات بوون. ئەو جوتەبارە لەو ڕۆژەدا کە لە دۆخێکی پڕ ئاژاو و پاشاگەردانی و بێیاساییدا تەواو پەرەیسەند بوو، لە دۆخێکی وادا هەموو شتێک بەدەست دەرەبەگە کوردەکانەوە بوو و ببووە ئەرک و بارێکی تەواو قرس و گران بەسەر جوتیارە هەژارەکانەوە. لە کۆتایی سەدەی هەژدەمدا ئەو جۆرە خاوەن مڵکدارێتیە دەرەبەگایەتی جاران نەما، واتە ئەو دەربەگانەی لە ئەنجامی خزمەتی بەشداری شەڕیان زەویان پێدەبەخشرا لە جێگەی ئەوان خاوەن زەویزاری نیوە دەرەبەجەکان هاتنە کایەوە. لە سەرەتای سەدەی 19دا بە شێوەیەکی ڕەسمی و یاسایی ڕژێمی زەویزار بەخشینی جەنگی کۆتایی پێهات و خاوەن مڵکە نوێیەکان جێیان گرتەوە. ئەو میرە کوردانەی سوودیان لە مافی دەربەگایەتی وەرگرتبوو دەستیان بەسەر زەویزارێکی بەرفراوان داگرت. ئەو زەویزارانەی سوڵتان پێی بەخشی بوون، ئەو مافانەیان بۆ نەوەکانی خۆیان بەجێهێشت و سەسپاندیان. لەم بارودۆخەدا ئەو میرانە هەوڵیاندا سنووری مڵکەکانیان فراوانتر بکەن و خۆشیان زیاتر سەربەخۆ بنوێنن.
دەسەڵاتی سوڵتان گەیشتە ئەوەی هەر بەسەرزاری بێت و دەسەڵاتەکەی هاتە سەر ئەوەی بریتی بێت لەوەی بیرە کوردەکان دیاری بۆ بنێرن و جار و باریش بە ڕەزامەندی خۆیان هێزێکی چەکدار بۆ ئەمیان بۆ ئەو سوپای تورک بنێرن. شەڕ و هەرا و دووبەرەچی و دەستدرێژیکردنە سەر یەکتری کوردەکانی زیاتر لە یەک کرد و دووری دەخستنەوە. نام و دەستگای سوڵتانی عوسمانی سوودی لەم دووبەرەچی دەدی و ئەوەندەی تر ئاگری دووبەرەچیەکەی نێوان عەشیرەتە کوردیەکانی خۆش دەکرد. هەر لە ڕێی ئەمەشەوە ئەستەمبوڵ دەیتوانێت دەسەڵات و فەرمانڕەواییە سەرزارەچیەکەی خۆی زیاتر بپارێزتن و فراوانتری بکات. کوردستان لە ڕووی ئابووریەوە لاپەڕاسی و نۆ زۆرداری و ڕووتانەوە و خوێنمەژی ڕژێمی دەربەگایەتی لە کوردستاندا سروشتێکی تایبەتی سەبارەت بە میلەتەوە هەبوو. ئەم میلەتە پێکهاتبوو لە هەمە جۆری دانیشتوان واتە ئەوانەی بە زەوی چاندنەوە خەریک بوون و لە تەک ئەوانیشدا نیوە کۆچەر و هەروەها ژیانی عەشیرەتیش هەبوون. کوردە نیوە کۆچەرەکان ئەوانەی بە بەخێوکردنی ماڵ و ماڵاتەوە خەریک بوون کە هاتنە سەر ئەوەی دابمەزن و بکەونە زەوی چاندن. ئەم کردەوەیە شێوە و ڕوخسارێکی ئاڵۆز و تایبەتی خۆی وەرگرت. کوردە نیمچە کۆچەریەکان ئەوانەی خەریکی زەوی چاندن و بەخێوکردنی ماڵ و ماڵات بوون زۆر توند بەو جۆرە ئابووریەوە بەسترا بوون. باشترین نمونەش عەشیرەتی جافار لە ئەیالەتی شارەزور. هەموو تایفەکانی ئەم عەشیرەتە گەورەیە بە سێ بەش و جۆری زەویان هەبووە. یەکەم زەویزاری زستانە لە قەزای سلێمانی، دووەم لە وەرگا لە کوردستانی ڕۆژهەڵات لە ناوچەی سنا، سێیەم پارچە زەوی لە دەشتی شارەزور. ئەمە سەرڕای ئەوەی کە پێشتر باسمان کرد کە کوردستان لە ماوەی دەسەڵاتی عوسمانیدا بەسەر چەندین مێرنشینی جیاجیادا دابەش ببوو. هەرێک لەو مێرنشینانە جۆرێک سەربەخۆیی هەبوو. دانیشتوانی ئەم مێرنشینانە لە شار و گوند و هۆزی کوردی پێکهاتبوو. سەرۆکی گوند خاوەنی گوند و زەویزاری کوشت و کاڵی بوو. وەرزێر و جوتیاری کورد لە خزمەتی ئەواندا بوون و کاریان دەکرد. سەرۆکە گەورەکان بەرپرسی سەرۆکە بچووکەکان بوون، واتە شێوازی ئەم هۆزانە شێوازی دەربەگایەتی بوو. و لەم سەردەمەش سیستەمی دەربەگایەتی لە کوردستاندا بابوو و کوردستان وەکو باسمان کرد ناوچەیەکی بەپیت و بەرەکەت بوو بۆ کوشت و کاڵ و بەخێوکردنی ئاژەڵ. وەک ئەوەی زۆربەی هۆزەکان لە ناوچە جیاجیەکانی کوردستاندا پەیوەی خەریک بوون وەکو عەشیرەتی جاف کە لە پێشەوە باسمان کرد. بەشی سێیەم ئیستیعماری ئەوروپی و فراوانخوازی لە خۆرهەڵاتی ناوەڕاستدا لە سەدەی 16 تا کۆتایی سەدەی 18 لاپەڕا 43. لە کۆتایی سەدەی 15 گەلی عەرەب لە خۆرهەڵاتی نیشتیمانی عەرەبیەوە تا بەشی خۆرئاوا ڕوبەڕووی شاڵاوی داگیرکێرانەی ئیستیعماری ئەوروپی بووەوە. ئەوروپیەکان لەم هێرش و پەلاماراندا چەندین بیانووی جیاجیان هەبوو کە ئەمانن: یەکەم بیانووی ئاینی، بەم بیانووەوە دەسەڵاتی مسلمانەکانیان لە ساڵی 1492 لە ئەندەلوس غەرناتا کۆتایی پێهێنا. دووەم بیانووی ئابووری، ئەوروپیەکان مەبەستیان بوو چاڵاکی بازرگانی مسلمانان لە دەریای ناوەڕاست و زەریای ئەتلەسی و کەندا و تێک بشکێنن. سێیەم بیانووی ڕامیاری، واتە سیاسی، ئەوروپیەکان بۆ فراوانترکردنی ڕوبەڕووی دەسەڵاتیان دەیانویست دەست بەسەر نیشتیمانی عەرەبدا بگرن. قۆناغەکانی داگیرکردن. پورتوگالیەکان و ئیسپانیەکان پێشەنگی وڵاتانی دنیا بوون لە پرۆسەی دۆزینەوە جوگرافیەکاندا و پێش وڵاتانی تری دنیاش ڕوویان کردە نیشتیمانی عەرەب و لەگەڵ عەرەبە مسلمانەکاندا ڕوبەڕووی یەکتری بوونەوە. یەکەم داگیرکردنی خۆرئاوای دوور لەلایەن پورتوگالیەکانەوە لاپەڕا 44. ئەو کاتەی خۆرئاوای عەرەبی خاوەنی یەکێتێکی سیاسی بوون وڵاتەکانیان ڕوو لە گەشەکردن و بژانەوە بوو. بەڵام سەرهەڵدانی ناکۆچی لە نێوانیان ڕێگای بۆ پورتوگالیەکان ئاسانتر کرد تا ڕوو بکەنە ئەو ناوچەیە و داگیریان بکەن. لێرەوە بۆمان ڕوون دەبێتەوە کە یەکێتی و تەبایی سیاسی و کۆمەڵایەتی چەند بنچینەیەکی گرنگی پاراستنی گەل و نیشتیمانە لە داگیرکەران. لە ماوەی نێوان سەدەی 11 بۆ سەدەی 13 زاینی دوو دەوڵەتی عەرەبی بەشی خۆرئاوای نیشتیمانی عەرەبیان بەڕێوە دەبرد. ئەلیف دەوڵەتی موڕابیتین لە سەدەی 11ەوە پەیدا بووە. یەکێک لەو بزوتنەوە ئیسلامیانە بوو کە بەشێکی گەورەی کیشوەری ئەفریقیا گرتەوە. ئەمانە توانیان لە بەشی خۆرئاوای عەرەبیدا دەوڵەتێک بۆ خۆیان دابمەزرێنن. لە سەردەمی ئەم دەوڵەتەدا خۆرئاوای عەرەبی لە ڕووی ئابووری و ڕۆشنبیریەوە لە بژانەوەدا بوو. با دەوڵەتی موحیدین دوای لە ناوچوونی دەوڵەتی موڕابیتین دەوڵەتی موحیدین دامەزرێنرا. لە سەردەمی دەسەڵاتی موحیدینەکان خۆرئاوای عەرەبی یەکێتی سیاسی و بژانەوەی ئابووری بەخۆیەوە بینی. بەڵام ئەم باری گەشەکردن و بژانەوەیە زۆری نەخایەن، چونکە ناکۆچی و دووبەرەچی ناوخۆ لە نێوانیاندا سەری هەڵدا و وڵاتەکەی بەرەو لاوازی و پارچە پارچەی برد و ڕێگاشی بۆ دەوڵەتە داگیرکەرەکان خۆش کرد تا دەست بخەنە نێو کاروباری ناوخۆی دەوڵەتەکانیانەوە.
پورتوگالیەکان بەهۆی نزیکیان لە خۆرئاوای عەرەبی پێش وڵاتانی تری ئەوروپا بە مەبەستی داگیرکردن ڕوویانکردە ناوچەکە. ئەوە بوو توانیان لە ساڵی 1415 شاری سەبتە لە کەنارەکانی باکووری مەغریبی عەرەبی داگیر بکەن. وێڕای بەرگری عەرەب پورتوگالیەکان توانیان زۆر ناسە و شاری تر داگیر بکەن، لەوانە شارەکانی ئەزمور و ئەسیلا و تەنجە بوون. گەلی مەغریب بەردەوام بوون لە بەرگریکردن و بربەرەکانی داگیرکەران بە سەرکردایەتی عەلی کوڕی ڕاشد و مەندەری. بەلاماری چەندین بنکەی سەربازی پورتوگالیەکانیاندا. هەردوو بنەماڵەی سەعیدیەکان و ئەلەویەکانیش بۆ ماوەیەک ئەرچی بربەرەکانی داگیرکەرانیان گرتە ئەستۆ. پورتوگالیەکان تاکە هێزی ئەوروپی نەبوون کە چاویان لە خۆرئاوای دوور بڕی بوو، بەڵکو ئیسپانیەکانش لەو چاوتێبڕین و پەلاماردانە بەشدار بوون. شارەکانی تەتوان و مەلیلەیان خستە ژێر دەسەڵاتی خۆیانەوە. دووەم داگیرکردنی جەزائیر لە ساڵی 1463 دەڕابلوس 1510 تونس 1535 لەلایەن ئیسپانیەکانەوە لاپەڕا 45. هەوڵدانی ئیسپانیەکان بۆ دەست بەسەرداگرتنی نیشتیمانی عەرەبی بۆ پێش ڕزگارکردنی ئەندەلوس دەگەڕێتەوە لە ساڵی 1492 زاینی لە دەست موسڵمانەکان. لەم ساڵەدا 1492 دەوڵەتی ئاراگۆنی ئیسپانی هەوڵی ئەوەیدا بگاتە دەریای ناوەڕاست و هێزە دەریایەکانیان بۆ داگیرکردنی کەنارەکانی میسر و شام نارد و هەوڵیشیاندا لەگەڵ ئابەشەیەکاندا ببنە هاوپەیمان. دوای یەکگرتنی هەردوو شانشینی قشتالە و ئاراگۆن و ڕووخاندنی غەرناتا چاڵەکی ئیستیعماری زیاتر بوو. ئیسپانیەکان دەیانویست دەست بەسەر سەرچاوە سەرچیەکانی سامانی عەرەبدا بگرن و ڕێگای هاتوچۆی بازرگانی نێوان خۆرهەڵاتی دوور و ئەوروپاش کە ماوەیەک بەدەست موسڵمانانەوە بوو بخەنە ژێردەسەڵاتی خۆیانەوە. شێوازی پەلاماری ئیسپانیەکان بۆ خۆرئاوای عەرەبی ڕوخسارێکی ئاینی و ئیستیعماری بەخۆوە گرتبوو، چونکە کەنیسا دەستی هەبوو لە هاندان و گوشارخستنە سەر ئیسپانیەکان تا سوپا و گەشتیگەلەکانیان بۆ داگیرکردنی خۆرئاوای عەرەبی ئامادە بکەن. پاپاش فەرمانێکی دەرکرد کە تێیدا مافی ئەوەی بە پادشای ئیسپانیا فەردیناند و ئیزابێلای ژنی دا کە دەست بەسەر هەموو ئەو زەویزارانەدا بگرن کە داگیری دەکەن. هەروەها بەیاننامەیەکی دەرکرد تێیدا داوای خێر و خۆشی بۆ ئیسپانیەکان کرد لە هەوڵ و تەقەڵەدانیان بۆ داگیرکردنی باکووری ئەفریقیا. سێیەم هاتنە ناوەی پورتوگالیەکان بۆ دەریای عەرەب دەریای سوور کەنداو لاپەڕا 46. سەرەتای چاخە تازەکان جموجۆڵێکی بەرفراوانی ئەوروپیەکانی لە پێناو داگیرکردندا بەخۆیەوە بینی، چونکە ئەو کاتە چاڵاکی ئابووریەکان زۆر دەروازەی بازرگانی و خۆشگوزەرانە بۆ ئەوروپیەکان کردبووە. بۆی ئەوروپیەکان بۆ پەڕیگرتن و گوڕیەوە بە دەریا و زەریاکاندا دەگەڕان بۆ دۆزینەوەی ڕێگایەک تا بیانگەێنێتە خۆرهەڵات. لێرەوە بایەخی ئەو ڕێگە بازرگانیانیان بۆ دەرکەوت کە بە دەریای ناوەڕاست و دەریای سوور و دەریای عەرەبیدا تێدەپەڕێت، چونکە ڕێگایەک بوو خۆرهەڵات و خۆرئاوای بەیەکەوە دەبەست. دوای ئەوەی پورتوگالیەکان لە ساڵی 1498 دا ڕێگای ڕەس ڕەجا ساڵحیان دۆزیەوە، توانیان بە ئاسانی بگەنە کەندا و دوورگە و بەندەرە گرنگەکانی داگیر بکەن و زۆر قەڵای سەختیان لە هورموز، قەتیف، مەسقەت، سەحار البەحرین دا دروست کرد. پورتوگالیەکان بەم هەنگاوەیان زەبرێکی کوشندیان لە بازرگانی عەرەبیدا، چونکە پورتوگالیەکان ئەم بازرگانیان بە تایبەت لەگەڵ هیندستان بۆ خۆیان قۆڕح کرد. مەمالیکەکانی مەسر هەوڵیاندا هێرشی پورتوگالیەکان بوەستێنن، چونکە بوونی پورتوگالیەکان لە ئاوەکانی عەرەبی خوارودا بێبەشی دەکردن لە گەلێک داهات و سامانی ئابووری گەورە. بە تایبەتی لەو باجانەی دەیانخستە سەر ئەو کەلوپەلانەی لە خۆرهەڵاتەوە داهات و بە میسردا تێدەپەڕی. لەبەر ئەوە هاوکاری بندوقیەکانیان کرد لە کەلوپەلیاندا دەگواستەوە. بەم هەنگاوەشیان زیانیان بە بەرژەوەندی پورتوگالیەکان گەیاند. مەمالیکەکان ویستیان لە ڕێی داگیرکردنی یەمەن و عەدەنەوە دەرگای خوارووی دەریای سوور بەهێز بکەن، بەڵام سەرکەوتوو نەبوون. جگە لەمەش کەشتیگەلی مەمالیک لە ساڵی 1509 لە شەڕی دیۆدا لەلایەن پورتوگالیەکانەوە بۆ زێشی قورسی بەرکەوت. هەوڵێکی تری مەمالیک بریتی بوو لە نزیکبوونەوە و ڕێککەوتن لەگەڵ ئێرانیەکان، بەڵام پێش ئەم هەوڵدانە پورتوگالیەکان لەگەڵ ئێرانیەکاندا ڕێککەوتبوون. سەرنەکەوتنی مەمالیکەکان لە هەوڵەکانیاندا دژی پورتوگالیەکان دەرفەتی بۆ عوسمانیەکان ڕەخساند، وەک هێزێکی نوێ دژ بە پورتوگالیەکان بوەستنەوە. هەرچەندە عوسمانیەکان ئەو کاتە بەهێزترین هێز بوون لە ناوچەکەدا لە وەستانەوە دژ بە پورتوگالیەکان، بەڵام نەیانتوانی لە کەنداودا ململانێکە یەکلایی بکەنەوە وەک چۆن لە دەریای سووردا کردیان و توانیان شوێنی مەمالیک لە میسردا بگرنەوە. لەبەر ئەوە عەرەبەکان خۆیان کەوتنە بەربەرگانیکردنی پورتوگالیەکان. مەرکەزکردنی پورتوگالیەکان بۆ پادشانشینی ئیسپانیا و دەرکەوتنی ئینگلیز و هۆڵەندیەکان لە کەنداو ڕۆڵێکی گرنگی بینی لە بەهێزکردنی دەسەڵاتی پورتوگالیەکان لە کەنداو. وێڕای ئەمانەش عەرەبەکان خۆیان دەستیان هەبوو لە دەرکردنی پورتوگالیەکان لە ناوچەکەدا. لە ساڵی 1624 ئیمام ناسر
کوڕی مرشدی عروبی توانی عمان یەک بخات و دەوڵەتی عاربەدا بمەزرێنێت ئاڵای ڕزگاری دژ بە پورتوگالیەکان بەرز کردەوە و توانێت زۆر شوێنی وەک سەحار و مەسقەد لە دەسەڵاتی داگیرکەران ڕزگار بکات. چوارەم هێرشی ناپلیۆن بۆ سەر میسر 1798 لاپەڕا 48 فەڕەنسا لە داگیرکردنی میسردا چەند مەبەستێکی هەبوو، لەوانە یەکەم داگیرکردنی میسر بە مانای دەستگرتن بوو بەسەر ڕێگەی هاتوچۆی هیندستان بەمەش بەرژەوەندیەکانی بەریتانیای لە خستان مەترسیەوە. دوو شوێنی جوگرافیای میسر کە کەوتوو بە ناوەڕاستی هەرسێ کیشوەری ئاسیا و ئەفریقیا و ئەوروپا. سێیەم دەست بەسەر داگرتنی میسر ڕێگای خۆش دەکرد بۆ داگیرکردنی ناوچەکانی تری خۆر هەڵات و دامەزراندنی ئیمپەراتۆریەتێکی گەورە. چارەم دەست بەسەر داگرتنی خێر و سامانی میسر. هێزەکانی ناپلیۆن لە بەندەری تۆڵۆنەوە لە باشووری فەڕەنسا بەرەو میسر کەوتنە پێشڕەویکردن و دوای داگیرکردنی شاری ئەسکەندەریە لە کەنارەکانی میسردا بەرەو قاهیرە بەڕێکەوتن، بەڵام ئەم هێزانە لە ڕێگایان بەرەو قاهیرە تووشی زۆر سەخڵەتی بوون، لەوانە بەرزی پلەی گەرما و کەمی ئاو و خۆراک و بەربەرەکانی خێڵە عەرەبەکان لە نزیک هەڕەمەکانی جیزە هەردوو سوپای ناپلیۆن و مەمالیک ڕوبەڕووی یەکتری بوونەوە و جەنجی ئەم بابە لە نێوانیاندا ڕوویدا و ئەنجامەکەشی بە تێکشکاندنی سوپای مەمالیک و داگیرکردنی قاهیرە لەلایەن ناپلیۆنەوە کۆتایی هات. ناپلیۆن ڕایگەیاند کە هاتووە بۆ ڕزگارکردنی گەلی میسر نەک بۆ داگیرکردنی. ئاشتی و برایەتی و یەکسانی لە نێوگەلی میسردا بڵاو دەکاتەوە، ڕێز لە ئاینی ئیسلام دەگرێت، لە هەمان کادا هەڕەشەی لە هەموو ئەوانە کرد کە بەربەرەکانی دەکەن. دوای تێپەڕبوونی چەند ڕۆژێک بەسەر داگیرکردنی میسر، هێزە دەریاییەکانی بەریتانیا بەسەرکردایەتی نلسۆن لە شەڕی ئابیقێر نزیک ئەسکەندەریە پەلاماری هێزەکانی فەڕەنسایدا و زیانێکی زۆری پێگەیاند. ئەم شکستە کاری زۆری کردە سەر ئامانجەکانی ناپلیۆن لە هێرشەکەی بۆ سەر میسر، وەک لە ناوبردننی ئامانجی سەرەکی هێرشەکە کە بریتی بوو لە مەترسی خستنە سەر هیند و دەرکردنی هێزەکانی بەریتانیا تێیاندا. وێڕای بڕینی ڕێگای پەیوەندی نێوان فەڕەنسا و ناپلیۆن کە ئیتر ناپلیۆن ناچار بوو بۆ ئازوقەی سوپاکەی پشت بە میسر ببەستێت. هەروەها ئەم سەرکەوتنەی بەریتانیا وای کرد سوڵتانی عوسمانی لە رووسیا و بەریتانیا کە دوو دەوڵەتی نەیاری فەڕەنسا بوون نزیک ببێتەوە. ئەنجامێکی تری ئەم تێشکاندنی فەڕەنسا بریتی بوو لە پەرەسەندنی بەربەرەکانی گەلی میسر و شۆڕشی قاهیرە یەکەم نمونەی ئەم پەرەسەندە بوو. شۆڕشی یەکەمی قاهیرە چەند ئەنجامێکی لێکەوتەوە، لەوانە ناپلیۆن بۆی دەرکەوت لە خاکێکدا دەژی خەڵکەکەی بە دەسەڵاتەکەی ڕازی نییە، چونکە وەک داگیرکەر سەیری دەسەڵاتەکەیان دەکرد نەک وەک ڕزگارکەر. جگە لەوە بڕوا و متمانەی نێوان گەلی میسر و سوپای فەڕەنساش لە میسر نەما. دوای ئەوەی ناپلیۆن لە داگیرکردنی شامدا سەرکەوتوو نەبوو، لە بەردەم گوشار و بەرخوستی خەڵکەکەیدا گەڕایەوە بۆ میسر. اینجا بڕیاریدا بگەڕێتەوە بۆ فەڕەنسا، چونکە بارودۆخی ناوخۆی فەڕەنسا تێکچوو بوو، ئەمە لەلایەکی تریشەوە دەوڵەتە ئەوروپیەکان کەوتبوونە گەلە کۆمەچی لە فەڕەنسا. ناپلیۆن بە نهێنی میسری جێهێشت و گەڕایە بۆ فەڕەنسا و جەنەڕال کلیبەری لە جێخۆی دانا. گەلی میسر ڕاپەڕینێکی تریان بەرپا کرد، هەرچەندە فەڕەنسیەکان توانیان دای بمرکێنەوە، بەڵام بۆ کلیبەر دەرکەوت کە مانەوەیان لە میسر بێسوودا. بۆیە لەگەڵ عوسمانیەکان دەستی کرد بە گفتوگۆ و ئەنجامەکەی مورکردنی پەیماننامەی ئەریش بوو لە نێوانیاندا لە ساڵی 1801 کە تێیدا بڕیاردرا بە کشانەوەی هێزەکانی فەڕەنسا لە میسر بە هەموو کەلوپەلەکانیانەوە. لە سەرتادا ئەم پەیمانە جێبەجێ نەکرا، چونکە بەریتانیا لە بەرامبەریدا وەستایە و پێی وا بوو کە دەبێت سوپای فەڕەنسا لە میسر خۆی بدات بەدەستەوە، بەڵام دواتر هەردوو لا فەڕەنسا و بەریتانیا لە یەکتر نزیک بوونەوە و ئیتر فەڕەنسا سوپاکەی بە هەموو کەلوپەلێکەوە لە میسر کێشایەوە. ئەنجامەکانی هێرشی ناپلیۆن بۆ سەر میسر. لاپەڕە 51 هێرشەکەی فەڕەنسا بۆ سەر میسر لە دوای خۆیەوە گەلێک ئەنجامی گرنگی بۆ سەر میسر بە تایبەتی و ناچەکە بە گشتی جێهێشت کە دەکرێت گرنگترینیە بەم جۆرە دەستنیشان بکەین. پەلامارەکەی سەر میسر بوو بە مایەی ویریاکردنەوەی گەلانی ناوچەکە بە گشتی و گەلی میسر بە تایبەتی بۆ ڕزگاربوونە دەسەڵاتی بێگانە و بەدەستهێنانی قەوارەیەکی سیاسی سەربەخۆ. فەڕەنسا شان بەشانی سوپاکە ژمارەیەک زانە و پسپۆریان لەگەڵ خۆیان هێنابوو بۆ میسر، ئەمانە دەستیان کرد بە لێکۆڵنەوە لە هەموو بارێکی وڵاتەوە. ئەنجامەکەی هاتنەکایی بە ڕۆژەی نۆکەندی سوێز بوو لە ساڵی 1869 دا تەواو بوو. وێڕای ئەوەی هێرشەکە دەستگای چاپی لەگەڵ خۆی هێنایە میسر و چاپخانەیەکیان لە قاهیرە دامەزراند. پێنجەم دەرکەوتنی محەممەد عەلی لە میسر لە ساڵی 1805 لاپەڕا 51 دوای بەدوای کشانەوەی فەڕەنسیەکان لە میسردا عوسمانیەکان دەسەڵاتیان بەسەر میسردا سەپاندووە.
بەڵام زۆرینە برمیسڕەکان شۆڕشیان لە دژیان بەرپا کرد. ئەوە بوو محەممەد عەلی لە ساڵی 1905 بوو بە والی میسر. پاشان بانگی سەربەخۆییدا و دەستی کرد بە ئەنجامدانی چەندین ساکسازی بە تایبەتی لە بوارەکانی سوپایی و سەربازی و خوێندن و فێرکردن و چاپەمەنی و ڕێگا و هۆیەکانی هاتوچۆ و ڕژێمی زەویزار و کوشتوکاڵ و بازرگانی و پیشەسازی تا میسر وای لێهات بووە وڵاتێکی پێشکەوتوو. محەممەد عەلی سنووری دەوڵەتەکەی فراوان کرد ئەوە بوو لەسەر داوای سوڵتان مەحموودی دووەم لەشکرێکی لەژێر فەرماندە ئیبراهیم پاشای کوڕیدا لە ساڵی 1970 ناردە سەر نیمچە دوورگەی عەرەب و داگیری کرد. دواتر لە ساڵی 1920 لەشکرێکی تر بە سەرکردایەتی ئیسماعیل پاشای کوڕی ناردە سەر سۆدان و داگیری کرد. هەروەها هێزەکانی مسر لەژێر فەرماندەی ئیبراهیمی کوڕیدا لە ساڵی 1930دا دەستیان بەسەر شامدا گرت. ئەم پێشکەوتن و فراوانبوونەی دەوڵەتی مسر وای لە هەر یەکە لە دەوڵەتانی عوسمانی و ئەوروپیەکان بە تایبەتی بەریتانیا و رووسیا و نەمسا و پرووسیا و فەڕەنسا و تەنانەت ئێرانیش کرد کە دژایەتی بکەن. ئەوە بوو بەریتانیا عەدەنی داگیر کرد و جەنجی نێوان هێزەکانی مسر و هێزەکانی عوسمانی دەستی پێکرد. شەڕی نسیبین لە ڕۆژاوای کوردستان لە ساڵی 1939 ڕوویدا و هێزەکانی مسر بە سەرکردایەتی ئیبراهیم پاشا تیایدا سەرکەوت. دوای ئەم سەرکەوتنانە بەریتانیا بڕیاریدا بە توندی لە ڕووی محەممەد عەلیدا بوەستێ و ئەوە بوو لە ساڵی 1940 دەوڵەتی عوسمانی و بەریتانیا و رووسیا و نەمسا و پرووسیا پەیمانی لەندەنیان بەسەردا سەپاند و بەپێی ئەم پەیمانەش چارەنووسی محەممەد عەلی دیاری کرا. محەممەد عەلی پەیمانەکەی ئیمزا کرد کە دەبێت دەسەڵاتی لە ناو سنووری مسردا بمێنێتەوە و فەرمانڕەوایی لە بنەماڵەکەیدا پشتاوپشت بێت. بەشی چوارەم میرنشین و حکوومەتە کوردیەکان لاپەڕە 53. پێناسەی میرنشین جۆرە ڕێخستنێکی ڕامیاری کۆمەڵایەتی ئابووری کاتژێڕی ناوچەی بوو نەیتوانی سەرتاسەری کوردستان بە تەواوەتی بگرێتەوە. ڕادەی دەسەڵاتداری میرنشینەکانش لەگەڵ یەکتریدا جیاواز بوون و سونیەک نەبوون، واتە ئەم میرنشینانە لە کاروباری ناوخۆی خۆیدا سەربەخۆ بوون و لە کاروباری دەرەوە وەک ئاشتی و شەڕ سەربەخۆ نەبوون. پێکاتەی ڕژێمی کاتژێڕی هەر میرنشینێک جیاواز بوو لە ویتریان و بەپێی کات و شوێن و سەردەمیش گۆڕانیان بەسەردا هاتووە. لە بەناوبانگترین ئەو میرنشینە کوردیانەی کە شوێنیان لە ناوچەکەدا و لە سەردەمی خۆیاندا و هەتا ئێستاش دیار بووە و لەلایەن دەوڵەتانی ئەو کاتەوە کە بریتی بوون لە هەردوو دەوڵەتی عوسمانی و ئێرانی حسابی تایبەتیان بۆ کراوە و بوونەتە مەترسی بۆ بەرژەوەندی و فراوانخوازیەکانیان. هەوڵ و تەقەڵە و پیلانی زۆریان بۆ داڕشتون و پەیمان و ڕێکەوتن نامێژێر بەژێریان لە دژیان وەرکردووە. دژی دەسەڵاتەکانی ئەو میرنشینە کوردیانە و هەوڵی لەناوبردنیان کراوە. ئەم میرنشینانەش کە لەم قۆناغی خوێندنی ئەم ساڵدا پێویستە بیان ناسین و لە بارەیانەوە شارەزابین بریتین لە یەکەم میرنشینی ئەردەلان حکوومەتی ئەردەلان لاپەڕە 54. میرنشینی ئەردەلان سەرەتا لە ناوچەی شارە زووردا پەیدا بووە. دامەزرێنەری ئەو میرنشینە بابە ئەردەلان یاخود بەبا بوو کە ماوەیەک لە ناوهۆزەکانی گۆراندا ژیاوە. دوای دەسەڵاتی جەنگیزخان واتە لە دەوروبەری ساڵی 670 کۆچی واتە 1220 زایندا توانیوێتی دەست بەسەر ناوچەی شارە زوور بە کەرکووکی شەوە دابگرێتن و میرنشینەکەی تیادادا بمەزرێنێ. بابە ئەردەلان پیاوێکی ورد و لێ هاتوو بووە و ئازا و بەجەرگ و نەترس و بەدەست و برد بووە و لە ماوەیەکی کەمدا میرنشینەکەی فراوان کردووە بەردەوام برەوەی بە قەڵەمڕەوی خۆیداوە و هەتا لە ژیاندا بووە بەسەربەستی و بەسەربەخۆیی و سەرداری ژیاوە. ئەم میرنشینە بە بەناوبانگترین میرنشینی کوردیدا دەنرێت لە ڕووی فراوانی و ڕووبەری زەوی و دەسەڵاتیەوە لە مێژوودا. لە میرنشینەدا نزیکەی 44 میر فەرمانڕەواییان کردووە کە بەناوبانگەکەیان کڵۆڵبەک بووە کە کوڕی بابە ئەردەلانە و لە دوای باوچی لە جێگەی دانیشتووە و فەرمانڕەوایی میرنشینی ئەردەلانی کردووە. لەسەر هەمان شێوە و دەستوری باوچی و بە هەمان شێوە لێهاتوو زیرەک و ئازا و نەترس بووە و هەمیشە خەریکی ئیشی چاکە و خزمەتکردنی میرنشینەکەی بووە. لە سەردەمی کڵۆڵبەکدا میرنشینەکە زۆر زیاتر فراوان بوو و هەتا هەولێری گرتوتەوە. ئەم میرنشینە ئەوەندە بەدەسەڵات و بەفراوان بووە لەبەر ئەوە جەلایریە مەغۆلیەکان زۆر ناحەزیان بوون و بۆ لەناوبردنیان هەمیشە لە هەوڵدان بوون دژیان. هەر کاتێک میرنشینەکە زیاتر پەرەیسەند بێتن و گەشەی کردبێت جەلایریەکانی مەغۆڵ زیاتر ترسیان لێنیشتووە و زیاتر کەوتونەتە پیلان و دوژمنایەتی کردنی.
هەرچەندە جەلایریەکانی مەغۆڵ لە سەردەمی حەسەن بەگ کوڕی خدربەگ کە یەکێک بووە لە میرە بەناوبانگ و بەجەرگەکانی میرنشینی ئەردەلان سەرڕای ئەو هەموو پیلان و ناحەزیانەی کە لە جەلایریەکانی مەغۆڵ هەوڵیان بۆ دەدا بۆ لە ناوبردنی ئەم میرنشینە، بەڵام لە سەردەمی حەسەن بەگدا هەرچەندە ویستی بە هێرشی سەربازی بەهۆی لەشکرکێشیەوە بۆ سەر میرنشینەکەی توانیویەتی کە بەرەنگاری لەشکری مەغۆڵەکان بکاتن و بیان شکێنێت و نەیهێشتووە لە میرنشینەکەی نزیک ببنەوە. یەکێکی تر لە میرە بەناوبانگەکانی ئەم حکوومەتە یاخود ئەو میرنشینە مەئمون بەگ بوو کە لە سەردەمیدا میرنشینەکە سەقامگیر و هێمن و ئارام بووە. ئەم میرە لە دوای مردنی باوکی فەرمانڕەوایی میرنشینەکەی کردووە. ئەم میرە بە 6 بژ دەچێتەوە سەر دامەزرێنەری میرنشینەکە کە بابا ئەردەلانە. لە سەردەمی مەئمون بەگدا میرنشینەکە سەربەخۆ بووە و ماوەیەکی زۆر بە باڵادەستی و سەربەستی ژیاوە و ئەمیش لە دوای خۆی 3 کوڕی لە پاشەوەی بەجێ هێشتووە کە ئەمانن بێبەگ بەگ، سورخاب بەگ، محەممەد بەگ بوون. لە سەردەمی ئەم میرەدا مەئمون بەگ لەشکری حکوومەتی ئێردەلان لە باکوورەوە گەیشتۆتە زەی گەورە و تەنانەت لە ڕەواندزدا میرنشینی ئێردەلان سوپایی داناوە. لە سەدەی 13دا تا سەدەی 14هەمی زاینی هەموو ناوچەکانی ئامێدی و زاخۆ و هەریری گرتوتەوە. جۆرە فیدرالیەکی لە ژێر سایەی خۆیدا بەو ناوچانە بەخشیوە و خۆشی وەکو حکوومەتێکی سەربەخۆ ڕەفتاری کردووە. لەو میرە بە توانایەنەی تری حکوومەتی ئەردەلان هەڵۆخانە کە پیاوێکی زۆر بەجەرگ و لێهاتوو کارامە بووە، وڵاتی خۆی ئاوەدان کردوتەوە و جگە لە قەڵای زەلم کە پایتەختی هەڵۆخان بووە 3 قەڵای تریشی دروست کردووە کە ئەوانەش قەڵای حەسەن ئاوا کە لەسەر کەشێکی بەرز درستی کردووە و قەڵای بڵنگان لە ناوجەرگەی وڵاتی گۆراندا درستی کردووە، قەڵای مەریوان کە بە شێوەیەکی ڕێک و پێک درستی کردووە لە میرنشینەکەیدا. لە سەردەمی هەڵۆخاندا گەنجینەی حکوومەتی ئەردەلان هەمیشە پڕ لە زێر و زێو بووە، زۆریش بەخشندە و خێرمەند بووە. زۆر بایەخی بە ئاوادانکردنەوە و دادوەری و گەلێک مزگەوت و تەچیە و خانەقا و فێرگەی ئاینی دروست کردووە. لە سەردەمی فەرمانڕەواییەکەیدا میرنشینەکەی ئارامی و هێمنی و خۆشی و هەرزانی باڵی بەسەر خاچی قەڵەمڕەویەکەیدا کێشا بوو. ئەم میرە هەڵۆخان سەری بۆ کەسدا نەنواندووە، نەبوو سوڵتانی عوسمانی نەبوو شای سەفەوی ئێران. هەر لەبەر ئەم ئازایەتی و نەبەردی و سەرشۆڕنەکردنەی بووە کە هەردوو دەوڵەتی عوسمانی و سەفەوی بە جووتەلەی ترساون و بە بەردەوامی بە مەترسیان داناوە بۆ سەر فەرمانڕەوایی و بەرژەوەندیەکانیان. شاه عەباسی سەفەوی بە نیازی داگیرکردنی حکوومەتەکەی ئەردەلان بە لەشکرکێشی ئەجگار گەورە و بەرفراوانەوە هاتۆتە سەری و لە نزیک هەمەدان لە گوندی سەهیم، بەڵام هەڵۆخان توانوێتی ئەم لەشکرە گەورەی شاه عەباسی ئێرانی بشکێنێ و میرنشینەکەی لە داگیرکاری شاه عەباسی ئێرانی بپارێزێت. لە میرە بەناوبانگەکانی تری میرنشینی ئەردەلان میر خان ئەحمەد خانە کە سنەی کردە پایتەختی خۆی و لەوێوە بەری هاوێشت و دەستی کرد بە بەرفراوانکردنی میرنشینەکەی و توانی هۆزەکانی بڵباست و مکوریان و شارەکانی سابلاغ و ئورمیە و مەراغە داگیر بکاتن و بیان خاتە سەر میرنشینەکەی و فەرمانڕەوایی بکات. بە کورتی حکوومەتی ئەردەلان نیچێک بۆ لە حکوومەتە بەهێزەکانی کورد کە دەسەڵاتێکی فراوانی هەبووە. ئەم میرنشینە سکەی خۆیان هەبووە و سەردەمێک بە تەواوەتی سەربەخۆ بووە و لەو تارەکانیاندا تا ماوەیەکی زۆر بە هیچ شێوەیەک باسی هیچ کەسێکیان تێدا نەکردووە. بە ناوی خۆیانە وتاریان خوێندۆتەوە، واتە نە بە ناوی سوڵتانی عوسمانیەوە و نە بە ناوی شای ئێرانەوە وتاریان خوێندۆتەوە، واتە تا ڕادێکی زۆر سەربەست و سەربەخۆ بوون. بەڵام بەهۆی هاتنی هەندێک میری لاواز و بێتوانە و ناکۆچی ناوەخۆ بەرە و لاوازی سون و لە دوای ئەوە هەندێک جار بەو هۆیەوە سەر بە دەوڵەتی ئێران بوون تا ساڵی 1867 بە تەواوەتی لە ناچووە. لە دوای ساڵی 1639 ڕێکەوتنی زەها و ئیتر کوردستان بە تەواوی بوو بە 2 بەشەوە، بەشێکی لەژێر دەستی ڕژێمی شیعەی ئێران و بەشەکەی تری لەژێر دەستی ڕژێمی سوننی عوسمانی مایەوە. هۆزەکانی کەلهوڕ و ئەردەلانیش بوونە بەشێک لە ئێران و تەنها ناوچەی ئامێد و جەزیرە بۆ ماوەیەکی باش بە نیمسە سەربەخۆیی مابوونەوە. دووەم میرنشینی بادینان لاپەڕە 58. ئەم میرنشینە کوردیە لە ساڵی 1262 زاینی لە شاری ئامێدی لەلایەن شێخ بەهاءالدین شێخ شەمسەدینەوە دامەزراوە، هەر بە ناوی خۆیەوە بادینان کە کورتکراوەی بەهادینە ناونراوە و ناوبانجی دەرکردووە. بنەماڵەی شێخ بەهادین لە پێشدا لە قەڵای تارون بوون و ئەم قەڵایەیان بەدەستەوە بووە کە سەرباز شەمزینانە، کەواتە ئەم میرە شێخ بەهادین لە بنەچەدا خەڵکی قەڵای تارونی ئێرە وڵاتی شەمزینانە و لەوێوە بەرەو ئامێدی هاتوون.
شێخ بەهادین پیاوێکی زیرەک و دانا و ئازا و لێهاتوو بووە، زۆر حەز و ئارەزووی لە ئاوەدانکردنەوە و ڕازانەوە و جوانکردنی میرنشینەکە بووە. لە سەردەمی شێخ بەهادیندا لە ئامێدی گەلێک مزگەوت و شوێنی خوێندنی دروست کردووە و مەلا و زانای بەناوبانجی بەسەرەوە داناوان کە ئامۆژگاری و ڕابەری زۆریان بۆ خەڵکی کردووە و لەم سەردەمەدا واتە لە کاتی فەرمانڕەوای شێخ بەهادیندا شارەکە زۆر لە خۆشی و ئاسایش و هێمنیدا بووە و هەمیشە بەڕاپرسی کاری فەرمانڕەوایی بەجێهێناوە. لە سەردەمی میرنشینی بادیناندا زاخۆش کە لەوە و پێش سربەخۆ بووە خراوەتە سەر ئامێدی و لەلایەن میری میرنشینی بادینانەوە فەرمانڕەوایی کراوە و بووە بە بەشێک لە میرنشینی بادینان. ئەمە سەرەڕای ئەوەی کە جوولەکە و ئەرمەن و ئاشووری و یەزیدی لە پەنایەندا ژیاون و بە شێوێکی ئاشتی. لە مێژووی ئەم میرنشینیدا بە تایبەتی لە دوای ئەم میرە گەورە و بەناوبانگەدا شێخ بەهادین گەلێک میری دیکە لە دوای یەک هاتوون و فەرمانڕەوایی میرنشینەکەیان کردووە کە ژمارەیان لە 25 میر تێپەڕ دەکات کە لەناو ئەوانەدا هەندێک میری بەتوانە هەبوون کە توانیویانە وڵاتەکەیان گەورە و فراوان بکەن و ئاسایش و هێمنی و خۆشگوزەرانی وڵاتەکەیان بپارێزن و ئاوەدانکردنەوەشی تیایدا بەردەوام بکەن و لە ناوچەکەیاندا جێدەستیان دیار بێت. لە میرە بەناوبانگەکانی ئەم میرنشینە کوردیە میر زەینەدینە کە لە سەردەمیدا ئامێدی واتە میرنشینی بادینان بە سەربەزی و شانازیکردن بەخۆیان و کامەرانی و خۆشگوزەرانی ژیاوە. لە دوای ئەمێش میر سەیفەدینی کوڕی زەینەدین کە لە دوای باوکی فەرمانڕەوا بووە و هەرچی ناخۆشی و ژان و ئازار هەبووە بەهۆی سۆز و بەزەی و دلۆڤانی خۆیەوە لەبیر هەژارانی میرنشینەکەی بردوتەوە. یەکێکی تر لە میرە بەناوبانگەکانی ئەم میرنشینە میر حەسەنی کوڕی سەیفەدین بووە کە سەرڕای ئەوەی لە سەردەمی فەرمانڕەواییدا میرنشینەکە لەوپەڕی ئاشتی و هێمنی و ئاسایشدا ژیاوە و خەڵکەکەی خۆشگوزەران بوون. ئەم میرە توانیوێتی لەشکری ئاقۆندۆک بە سەرکردایەتی سلێمان بەگ بێژەن ئۆغڵۆ بوو هێرشی کردوتە سەر میرنشینەکەی و ویستویەتی قەڵای ئامێدی داگیر بکات، بەڵام نەیتوانی ئەم قەڵایە داگیر بکات، شکاندوویەتی و ناچاری کردووە کە بە نائومێدی لەشکری ئاقۆندۆ بگەڕێتەوە بووە شکاوی. ئەم میرە توانی دەست بگرێت بەسەر قەڵای دهۆکدا و تەواوی پارێزگای ئێستای دهۆکش بخاتە ژێردەستی خۆیەوە. هەروەها لە میرە بەناوبانگەکانی تری میرنشینی بادینان میر مرادخانە کە پیاوێکی زۆر ئازا و بەجەرگ و خۆڕاگر بووە، لەگەڵ ئەوەی حەزی بە شەڕ و ناکۆچی و دووبەرەچی نەکردووە، بەڵام لەگەڵ ئەمەشدا ژمارەیەکی زۆر لە سوپا و سەربازی هەبووە. سەرەڕای ئەوەی میرنشینەکەی ئاشتی و ئاسایش و هێمنی ژیاوە، بەڵام ژمارەی سەربازەکانی 20,000 سەربازی پوچەک و جوبەخانەی هەبووە کە هەموو کات ئامادە بوون بۆ هەر هێرشێکی بێگانە کە بکرێتە سەریان و میرنشینەکەیان بپارێزێت. ئەم میرە مرادخان لە هەموو کردارێکیدا سەربەخۆ سەربەز بووە، پەیوەندی بە ئەستەمبۆڵەوە نەبووە، تەنها ئەوەندە نەبێت لە مزگەوتەکاندا ناوی سوڵتانی هێناوە. خێزانەکەی خوشی میری سۆران بووە، بۆیە لە کاتی فەرمانڕەوایی ئەم میرەدا پەیوەندێکی زۆر باش و بەهێز لە نێوان میرنشینی بادینان و سۆراندا هەبووە. ئەم میرە زۆر حەزی لە دۆستایەتی کردووە لەگەڵ میرنشینە کوردیەکاندا، زۆر بە خزمەت بوو بۆ میرنشینەکەی خۆی و هەوڵیدا زۆری داوە لە ڕووی ئاوەدانکردنەوە و دروستکردنی بینای گەورە و قوتابخانە بۆ گەشەدان بە خوێندەواری لە ناو میرنشینەکەیدا. لەو بینا گەورانەی کە لە کاتی فەرمانڕەواییەکەیدا دروستی کردووە، بینای قوتابخانەی مرادخانە لە ئامێدی کە تا ئێستا شوێنەواری لە نزیک دەرگای ڕۆژهەڵاتی شارەکەوە ماوەتەوە. سێیەم میرنشینی سۆران لاپەڕا 61. ئەم میرنشینە لەلایەن میر عیسای کوڕی کلۆزبەگەوە لە ناوچەی ڕەواندزدا مەزراوە لە سەرەتاکانی سەدەی 15 زاینی. لەم میرنشینەدا نزیکەی 24 میر فەرمانڕەواییان کردووە کە لەوانەیە کێکیان ئەفرەت بووە بە ناوی خانزاد. ئەم میرنشینە بەهۆی بارودۆخی جیاوازی جیاجیا و سەربازی چەند پایتەختێکی لە کاتی جیاجیادا هەبووە، وەک هاودیان، دوین، هەولێر، شەقڵاوە، هەریر، خەلیفان. پاشان بۆ 2000 شاری ڕەواندز دوا پایتەختی ئەم میرنشینە بووە. لە میرە هەرە بەناوبانگەکانی ئەم میرنشینە میر محەممەدی کوڕی مستەفای بەگ بووە کە لە بزودنەوەی نەتەوایەتی کووردا دەورێکی گرنگ و کاریگەری هەبووە. میر محەممەد بە میری گەورەی ڕەواندز یاخود بە پاشای گەورە یاخود کۆرە ناسراوە کە لە ساڵی 1826دا بووە بە میری میرنشینی سۆران و پایتەختەکەی ڕەواندز بووە کە تا سەردەمی میر محەممەد پاشا وا بەهێزی بەخۆیەوە نەدیوە. ئەم میرە هەرزوو خولەی سەربەخۆیی میرنشینەکەی کەوتوتە مێشکەوە ویستویەتی لەژێر دەسەڵاتی عوسمانی دەری بکاتن و سەربەخۆ بێت. هەر لەگەڵ دەست بەکاربوونی لە فەرمانڕەواییدا ناوچە کوردنشینەکانی دەوروبەری خستە سەر میرنشینەکەیەوە. گرنگترین کارە ئیداریەکانی میر محەممەد بریتی بوون لە دامەزراندنی چەند لیژنەیەک بۆ سەرپەرشتی کاروباری ئیداری میرنشینەکە
وەکو دامەزراندنی ئەنجومەنی سەروەری کە پاشای گەورە خۆی سەرۆکی بوو، هەروەها لیژنەی سەربازی کە ئەحمەد بەرجی برای سەرۆکاتی دەکرد، پێکهێنانی لیژنەی زانایان بۆ دانانی یاسای مەدەنیەکان و ئاینیەکان و سەرپەرشتیکردنی حکومەکانی شەریعەت و لیژنەی بنیادنان و دروستکردن بۆ سەرپەرشتیکردن دروستکردنی قەڵاو شوورە و سەنگەر و پرد و لیژنەی بازرگانی دامەزران بۆ سەرپەرشتیکردن و بەڕێوەچوونی کاروباری بازرگانی و بازاڕ. هەروەها یەکێکی تر لە ئیشە گرنگەکانی کە لە دەوڵەتی سەربەخۆ چووە و دەیسلمێنێت کە ئەم میرە چەند بەتەنگ سەربەخۆی و سەربەستی میرنشینەکەیەوە بووە و بریتین لە لێدانی سکە، واتە پارەی تایبەت بە میرنشینەکەی دەرکردووە و کە لە یەکێک لە ڕووەکانی پارەکەی مۆری میری سەرکەوتوو محەممەد بەجی لێدراوە و لە دیوەکەی تری نووسراوە لە ڕەواندز لێدراوە کە ئەمەش وەکو گوتمان بەڵگەیەکی ڕوونەوە ئەیسلمێنێک کە میرنشینەکەی پاشای گەورەی ڕەواندز میر محەممەد سەربەخۆ بووە. میر بەمەشەوە نەوەستاوە و لایەنی سەربازیشی پشتگوێ نەخستووە، بەڵکو توانیوێتی سوپایەکی بەهێزدا بمەزرێنێ کە پیادە و سوار و تۆپخانەی هەبووە، کارگەیەکی بۆ دروستکردنی تۆپ و دەمانچە و تفەنگ و خەنجەر و بارود دامەزراندووە. هەروەها سنوورێکی بۆ دز و ڕاوڕوت و تاڵانکردنی داناوە و سزای بۆ تاوانباران و ئەنجامدەرانی دیاری کردووە. میری سۆران توانیوێتی پەیوەندی دروست بکات لە نێوان خۆی و ئیبراهیم پاشای کوڕی محەممەدی عەلی پاشای میسر بۆ یەکخستنی هەوڵەکانیان دژی دەوڵەتی عوسمانی. میری سۆران میر محەممەد بەهۆی بەهێزی سوپاکەی کە ژمارە لە 50,000 زیاتر دەبوو توانیوێتی جوڵانوێکی سەربەخۆخوازی لە ساڵی 1826دا بەدەست بهێنێ و بڕیار لەسەر ڕزگاربوونی کوردستان بدات. ئەویش دوای یەکخستنی میرنشینەکانی دەراوسەی وەک شێروان و برادۆست ئینجا دەستی بە جوڵانەوەی ڕزگاری خوازیەکەی کرد. هێزەکانی محەممەد بەگ پاشا واتە میری میرنشینی سۆران ناوچەکانی شێروان و برادۆست و سورچی و خۆشناوەتی و هەریر و هەولێر پردێ کۆیە و ڕانیەیان ڕزگار کرد و پاشا ناوچەی بادینان و شنگال و دەوروبەری مووسڵ و جزیرەی خستە سەر میرنشینەکەی. لەو کاتە دەوڵەتی عوسمانی بەرامبەر بەو کردەوانەی میری سۆران و پەڵهاویشتنی بێگومان نیگەران بوو، بۆیە سوپایەکی گەورەی ئامادە کرد بۆ بربەرەکانیکردنی میری سۆران بەسەرکردایەتی ڕەشید پاشا سەدری ئاعزەمی. پێشووی عوسمانی پاشان لە دوو لاوە پەلاماری میرنشینی سۆران درا، یەکێکیان لە مووسڵەوە ئەوی تریشیان لە بەغداوە. سەرەڕای ئەوەی کە دەوڵەتی عوسمانی واتە سوڵتان بە والی مووسڵ و بەغدای ڕاگەیاندبوو کە دەبێ ملکەچی ڕەشید پاشا بن و هەرچیەکی دەوێ بۆی دابین بکەن. دوای چەند شەڕێکی خوێندناوی هێزەکانی عوسمانی و میرنشینی سۆران لەو کاتەشدا ئێرانیش هێزەکانی خۆی کۆکردەوە بۆ گەماڕۆدانی میرنشینی سۆران لە دیوەکەی دیکەدا. هێزەکانی عوسمانی گەیشتنە دەشتی هەریر و نامەیان بۆ میری سۆران نار تا ڕازی بکەن بەرگری نەکاتن و گوایە لە پێناوی پاراستنی خوێنی مسلماناندا خۆی بدات بەدەستەوە، بەڵام میری خۆی ئامادە کرد بۆ بەرگریکردن لە میرنشینەکەی و پایتەختەکەی. پاشان شەڕ بەردەوام بوو، بەڵام بەهۆی چەند هۆکارێکەوە ناچار میر خۆی دابەدەستەوە. بەم شێوەیە میر نێردرا بۆ ئەستەمبوڵ و لە ساڵی 1837دا لە سێواز لە سێدارە درا. بەڵام ئەگەر سەرنج بدەین لەسەر ئەو سەرکەوتنانەی کە پاشای گەورە لە سەرەتادا بە شێوەیەکی خێرا بەدەستی هێنا لە فراوانخوازی و بەهێزبوونی دەسەڵاتەکەیدا دەگەڕێتەوە بۆ چەند هۆکارێک. لەوانە یەکەم، ناوچەی ڕەواندز شوێنێکی سەختە و ناوچەیەکی شاخاوی بەرزە و دوژمن بە ئاسانی نەیدەتوانێت بەرەو پیری بچێتن و داگیری بکات. دووەم، ڕێگایەکی سەرەکی کاروانسی بەسەرەوە بووە کە هەمیشە بۆ میرنشینی سۆران بووە مایەی خێر و خۆشی، چونکە لەسەرێکەوە دەسەڵاتی سیاسی دەدایەوە و لەسەرێکی تریشەوە بەهۆی باج و سەرانەوە سامانێکی زۆری دەستەکەوت. سێەم، لاوازی ئەو کاتی دەوڵەتی عوسمانی کە هۆیەکی سەرەکی بوو کە میری سۆران بە تەواوەتی و بەبێ خەم بەربەهاوێتن و ئەو هەموو ناوچانە بخاتە سەر میرنشینەکەی بەبێ ئەوەی هیچ ئێسابێ بۆ دەوڵەتی عوسمانی بکات. چارەم، لاوازی میرنشینی بابان لەو سەردەمەدا دەورێکی زۆری هەبوو، چونکە عوسمانیەکان هەزیان دەکرد کە هێزێکی تر هەبێت لە ناوچەکەدا شوێنی میرنشینی بابان پڕ بکاتەوە بۆ ئەوەی وەک دیوارێک بوەستێ لە ڕووی ئێراندا. پێنجەم، کەسێتی پاشای گەورە خۆشی کارێکی گەورەی هەبووە لەسەر میرنشینەکە و پەرەسەندن و پێشکەوتنی لەبەر توانە و لێهاتووی و ئەو ڕێزە زۆرەی کە لە ناوچەکەیدا هەی بووە. شەشەم، ئەو هێزە سوپاییەی کە دروستی کردبوو لەوە نەدەچوو کە هی میرنشینێکی بچوو بێت، بەڵکو زیاتر لە هی دەوڵەتێک دەچوو و ئەمە یەکەم جار بوو سوپای کورد ئەوەندە سەرچی قوس و جوبەخانەی هەبێت. هەر ژمارەی یاساوڵی تایبەتی پاشای گەورە خۆی لە 3000 کەس زیاتر دەبوو. لەگەڵ ئەو هەموو خاڵە باشانێکی میرنشینەکەیان بەو شێوەیە فراوان و پێشخست لە ماوەیەکی کەم و دیاریکراودا
کەچی لەبار و دۆخێکی زۆر نائاساییدا و لەپڕ لە دوای ئەو هەموو سەرکەوتنانەی کە ئەمیری سۆران بەدەستی هێنا میرنشینەکە هەرەسی هێنا و زۆر بە خێرایی لەناوچووە بووە هۆی خۆ بەدەستەوەدانی میر و ڕووخاندنی میرنشینەکە. ئەم هۆکارانەش کە بوونە لاوازوو لە دەستدانی میر و میرنشینەکەش دەتوانین بەم شێوەی خوارەوە دەستنیشانی بکەین. ئەلێف هۆکارانە خۆیەکان. یەکەم ناکۆچی و دووبەرەچی نێوان ئەندامانی بنەماڵەی میری سۆران خۆیان لەلایەک و ناکۆچی و شەڕی نێوان میرنشینی سۆران و میرنشینە کوردیەکانتر لەلایەکی ترەوە. دووەم زەبر و زەنگ و توندوتیژی زۆری پاشای گەورە وای کرد کە ناحەزی لە ناوخۆیدا زیاتر بێت، بە تایبەتی لەو ناوچانەی کە میری سۆران خستبوونیان سەر میرنشینەکەی وەک لە ناوچەی شنگال و ئامێدی. سێەم هەژاری و ڕەشوڕووتی خەڵکی میرنشینەی سۆران بەهۆی شەڕە زۆرەکانی پاشای گەورە سەرڕای بەخێوکردنی سوپا گەورەکەشی کە لە سەرشانی خەڵکی میرنشینەکە بوو کە ئەمەش باری سەرشانی خەڵکی میرنشینەکەی گرانتر کردبوو. چوارەم میرنشینی بابان لە نێوان ساڵانی 1650 تا 1850 زاینی لاپەڕا 67 ناوچەی سلێمانی لە پێشدا لەژێر دەسەڵاتی میرنشینی ئەردەلاندا بوو. مێژ و نووسەکان کۆکرد لەسەر ئەوەی کە میر بۆ داغبەک بەبا کوڕی ئەبدالبەگجی مکریان دامەزرێنەری ئەو میرنشینەیە و هەر بە ناوی ئەویشەوە ناونراوە بابان یاخود بەبا بە واتای باوک و بە هەموو خێزانەکەشیان وتراوە بابان. میر بۆ داغبەک بەبا توانیویەتی ناوچەی لاجان لە خێراتی زەرزار و ناوچەی سیوەی لە میرنشینی سۆران و سەڵدۆز لە قەزڵباشەکان و شارباژێر لە میرنشینی ئەردەلان سندوتەوە و کەرکووکیشی خستوتە سەر میرنشینەکە. لە دوای کۆچی دوایی میر بۆ داغبەک برازاکەی فەرمانڕەوایی میرنشینی بابانی بردووە بەڕێوە. مێژووی ئەم میرنشینە واتە میرنشینی بابا لە نێو ساڵی 1686دا زیاتر ڕوون و دیارە، بە تایبەتی لە سەردەمی فەقی ئەحمەدی دارەشمانە کە نازناوی بەبەی بۆ خۆی هەڵبژاردووە بە دامەزرێنەری دوا بنەماڵەی میرنشینەکەدا دەندرێ و یەکێکە لە سەرۆ عەشیرەتەکانی ناوچەی پشدەر و مەرگە. ئەم میرنشینە چەند پایتەختێکی هەبووە کە بەپێی بارودۆخی سیاسی بۆ هەر یەکێکیان گواستوێتەوە و لەوانە دارەشمانە ماوەت قەڵای بەکراوە قەڵا سۆلان سلێمانی کە لە ساڵی 1684 زاینیدا دروست کراوە. فراوانبوونی ئەم میرنشینە هەر لە سەرەتاوە هەردوو دەوڵەتی عوسمانی و ئێرانی لێی ترساون و مەترسیان لێ نیشتووە بەرامبەری. زۆربەی کات ئەم میرنشینە سەربەست و سەربەخۆ بووە و ژیاوە و هیچ پەیوەندیەکی بە عوسمانی و ئێرانیەوە نەبووە، بەڵام لەگەڵ ئەمەشدا هەندێک جار سەر بە یەکێکیان لەو دوو دەوڵەتە بووە. ئەم میرنشینەدا ژمارەیەکی زۆر فەرمانڕەواییان کردووە کە هەندێکیان زۆر بەتوانە و لێ هاتووبوون و توانیان لە ڕۆژئاواوە میرنشینەکە بگەێنە ئەو دیوی شاری کفری و سەنگا و شوان و کەرکووک و لە ڕۆژهەڵاتیشەوە تا ئەو دیوی ڕووباری سیروانی بەرن و لە باشووریشەوە هەموو ناوچەکانی بە درەوزەسان بگرێتەوە. لە باکووریشەوە ناوچەی هەولێر و زەی بچووک داپۆشێت، هەر بۆیەشە مێژونووسێکی وەک لۆنگریەک میرنشینی بابان بە ئیمپراتۆریەتی بابان ناو دەبات. میرنشینی بابان پتر لە 2 سەدا مایەوە و فەرمانڕەواییان کردووە و دەورێکی گرنگ و ئاشکرای هەبووە لە ناوچەکەدا و هەندێک بە تایبەتی لە کاتی بەهێزبوونیدا کە دەسەڵات و توانایان پەرەی دەسەن. شەڕیان لەگەڵ ئێرانیەکان و مەمالیکەکانی ژێ دەسەڵاتی دەوڵەتی عوسمانیەکان دەکرد. هەندێک جاریش ئەو شەڕانە ئەوەندە گەرم دەبوون و تەشەنەیان دەکرد و مەسەلەی کوردیان دەبزواند و دەیان خستە بەرچاو و دەم و لە چوارچێوەی شەڕی ناوخۆی ناوچەکەەوە دەردەچوو دەبووە کێشەی جیهانی. شوێنی استراتیژی ئەم میرنشینە لە نێوان دوو هێزی گەورەی وەک دەوڵەتی عوسمانی و ئێرانی بوو، هەمیشە بووەتەوە هۆی چاوتێبڕین و تەماحکاری ئێسابۆکردنی بە تایبەتی کە هەندێک لە پاشاکانی ئەم میرنشینە خاوەنی ئامانج و هیوا و هەستی نەتەوایەتی خۆیان بوون و هەمیشە چاویان لەوە دەبووە کە میرنشینەکە بکەنە بەردی بناغی دامەزاندنی دام و دەستگایەکی گەورەی سەربەخۆ. نمونەی ئەم هەوڵە سەربەخۆییەش ئەو هەوڵ و تەقەڵایی میری بەناوبانجی ئەم میرنشینە میر سلێمان بەبەی گەورەیە کە لەمڕۆوە باشترین نمونەیە کە دەیویست بگاتە دام و دەستگایەکی کوردی سەربەخۆ. ئەم میرە بەناوبانگەی میرنشینی بابان دەسەڵاتی بەرفراوانی بووە، دەسەڵاتەکەی گەوشتۆتە ڕادەیەکی وا کە دەوڵەتی عوسمانی مەترسی لێ نیشتووە و لێی ترساوە بە تایبەتی نەیتوانیوە پەلاماری بدات. لەبەر ئەوە لەگەڵ ئێرانیەکاندا یەک لە دوایەک هێرشیان کردوتە سەری و پەلاماریانداوە و تا ساڵی 1699 زاینیدا بەسەریاندا زاڵ بووە. یەکێکی تر لە میرە بەناوبانگەکانی تری ئەم میرنشینە کوردیا ناوی ئیبراهیم پاشای بابانە کە بە یەکێک لە میرە لێهاتووەکانی میرنشینەدا دەندرێت. ئیبراهیم پاشای بابان لە ساڵی 1784دا
نزیک دەی مەڵکەندی نزیک سەرای مەحموود پاشای مامی بناغەی شاری سلێمانی داناوە. هەر لەو ساڵەدا واتە لە ساڵی 1984دا دام و دەستگای ئیداری و فەرمانڕەوایی تیادا دروست کردووە و هەموو دام و دەستگاکانی گواستوتەوە ئەو شارە نوێیە واتە لە سلێمانی لە قەڵاتۆلانەوە بۆ سلێمانی. هەر ئەمیرە توانیوێتی مزگەوت و گەرما و بازاڕ و سەرا و چەند خانوویەک بۆ ئیشوکاری کار بەدەستان و لێپرسراوانی حکوومەتەکەی بابان دروست بکات. یەکێکی تر لە میرە بەناوبانگەکانی میرنشینی بابان میر عەبدوڵڕەحمان پاشای بابانە کە ئەمیش نمونەیەکی تری ئاشکرای ئەوە کە ویستویەتی میرنشینەکە بەرەو سەربەخۆیی بەرێت. و یەکێک بووە لەو میرانەی کە ناوی بە زیرەکی و ژیری دەرکردووە و خواست و خەونی نەتەوایەتی ئاشکرای هەبووە وەک وتمان بە ئاواتی دامەزراندنی دەوڵەتێکی نەتەوایەتی بوو، بەڵام ململانەی نێوبنەماڵەکە هەڵی بوو جێبەجێکردنی بۆ نەڕەخساندووە. هەوڵەکانی ئەم میرە لە ئاوەدانکردنەوە و ئامادەکردن بۆ سەربەخۆیی و وای لە دەوڵەتی عوسمانی کردووە کە مەترسی لێ پەیدا بکاتن و عوسمانیەکان هێناوەتە لەرزە. لە سەردەمی ئەم میرەدا میرنشینی بابان ئەو پەڕی دەسەڵات و بەهێزبوون و سەربەخۆیی تەواو هەر لەبەر ئەمەشەوە کاربەدەستانی عوسمانی بە درێژایی 23 ساڵ لە فەرمانڕەوایی میرنشینیدا وازیان لێ نەهێناوە و هەمیشە لە پیلانجێڕان و نەخشەدانان بوون بۆ لەناوبردننی و هەموو هەوڵ و کۆششیان داوە بۆ بەگەژاتچوونی و هەرچی هەوڵیاندا هیچیان لەگەڵ ئەم میرەدا پێ نەکراوە چ بەکڕینی ئەم و ئەو یاخود سوپاناردن و دەسەسێ و جاسوسیکردن بێت، هەمووی وەک بڵقی سەرئا و دەتەقی بەرامبەر زیرەکی خۆڕاگری میر عەبدوڕەحمان پاشای بابان. میرێکی تر لە میرە بەناوبانگەکانی تری میرنشینی بابان سلێمان پاشای بابانە کە لە دوای عەبدوڕەحمان پاشای بابان فەرمانڕەوایی میرنشینی بابانی کردووە. ئەم میرە بە پێچەوانەی زۆربەی میرەکانی تری پێشخۆی کە شەڕ و شۆڕی دژی عوسمانی و ئێرانی تیادا ڕووی نەداوە، هێمنی و ئاسایشی گەورە زۆرباڵی کێشا بوو بەسەر میرنشینەکەی. ئەم شێوە فەرمانڕەواییە لە هێمنی و ئاسایش بووە و هۆی پێشکەوتنی ڕواڵەتە شارستانیەکان لەو چەند ساڵێ فەرمانڕەواییەکەیدا لە ساڵانی 1831 تا 1838 زاینی بوو کە دەتوانین پێشکەوتنەکانی ڕواڵەتە شارستانیەکان لە سەردەمی سلێمان پاشادا بەم شێوەیە ڕێزبەند بکەین. یەکەم گەشەکردنی باری ئابووری، دووەم گەشەکردنی بواری فێرکردن و خوێندن لە حوزرەی مزگەوتەکاندا، سێم دەرکەوتنی هونەری کوردی و گەشە سندنی، چارەم دەرکەوتنی ڕێبازی ئاینی وەک ڕێبازی نەقشبەندی و قادری، پێنجەم دامەزراندنی ڕێبازی ئەدەبی کلاسیکی کوردی لەسەر دیالێکتی کرمانجی ناوەڕاست و ئەدەبی یەکگرتووی کوردی کە گەورەترین دەستکەوتی میرنشینی بابانە. لە میرە بەناوبانگەکانی تری میرنشینی بابان کە دوام میری میرنشینی بابانە ئەویش میر ئەحمەد پاشایە کە بەیەکێک لەو میرە سەربەخۆکانی ئەم میرنشینەدا دەندرێ هەمیشە لە هەوڵیدا بووە بۆ سەربەخۆیی میرنشینەکەی. ئەم میرە سوارچاک و لێهاتوو زیرەک و ڕۆشنبیر بووە، ئاواتی سەربەخۆیی وڵاتەکەی بووە و هەوڵ و تێکۆشانی لە پێناویدا کردووە. ئەم میرە واتە ئەحمەد پاشا پەیوەندی لەگەڵ ئێران و عوسمانیەکاندا باش نەبووە، چونکە ئەم میرە هەوڵەکانی لەسەر بەخۆی بوونی وڵاتەکەی بەردەوام بووە و لەبەر ئەوە ئێرانیش بە بەردەوامی لە هەوڵ و پیلانجێڕیدا بووە دژی ئەم میرە. هەروەها دەوڵەتی عوسمانیش بە هەمان شێوە دژایەتیان کردووە، چونکە عوسمانیەکان هەموو کوردستانیان بە موک و سنووری دەوڵەتی خۆیان زانیوە. لەبەر ئەوە عوسمانیەکان دەیانویست میرنشینی بابان دەبێت ملکەتیان بێتن و جێڕایەلی سوڵتانی عوسمانی بێت. ئەم بۆ چونانی عوسمانی و ئێرانی بەرامبەر ئەم میرە زۆر پێچەوانە بوو، چونکە ئەم میرە واتە ئەحمەد پاشای بابان هیچ گوێڕایەلێکی نەبوو عوسمانیەکان نەبوو ئێرانیەکان پێشان نەداوە. لەبەر ئەوە ئەم دوو دەوڵەتە دژایەتیان دەکرد تا وای لێهات عوسمانیەکان سوپایان هێزنایە سەری. ئەوەی ئەم میرەی زیاتر بەو ئاراستە سەربەخۆیە برد ئەوە هەستە نەتەوایەتی ڕۆشنبیری پێشکەوتوانەی ئەوروپا بوو کە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا سەری هەڵدابوون. اینجا لەبەر ئەوەی ئەحمەد پاشای بابان خۆشی ڕۆشنبیر و هۆشیار بوو سەرڕای ئەوەی کە ئەحمەد پاشا بێ ئاگا نەبوو لەو مەسەلانەدا بەڵکو بە پەرۆشەوە هەوڵی بۆ دەدا کە سەربەخۆ ببێت. لە سەردەمی ئەحمەد پاشا شارستانی بابان زۆر گەشەی بەخۆوە دی، چونکە لە هەوڵدانی ڕۆشنبیریکردنی خەڵکەکەیدا بوو بەوەی کە ژمارەیەکی زۆر مزگەوتی دروست کرد و لە ناو مزگەوتەکانیشدا حوزرەی بۆ خوێندن دروست کرد و بە تایبەتێکی تایبەتی بە حوزرانە دەدا. و لە ناو مزگەوتی گەورەدا کتێبخانەیەکی دروست کرد کە بە کتێبخانەی بابان ناسراوە. خۆی واتە میر ئەحمەد پاشا گەلێک ناوچە گەڕا بۆ پەیداکردنی کتێب، وەک چووە بۆ بەغدا و ئەستەمبوڵ و خۆشی ئاشنا کردو بە کتێبە ئەوروپیەکان و وە ژمارەیەکیشی لەگەڵ خۆیدا هێناوەتەوە بۆ سلێمانی و لەو کتێبخانەیەدا دایناون. ئەمە سەرڕای گەشەکردنی باری ئابووری میرنشینەکە کە لە گەشەکردنێکی بەرچاودا بوو هەبووە.
بەڵام سەرەڕای ئەو هەموو هەوڵ و تێکۆشانەی میرانی میرنشینی بابان دەیاندا بۆ ئەوەی سەربەخۆ بن و بەسەربەستی بژین و دوور بن لە ئاژاو و ئاژاوە جێڕێ کەچی دەوڵەتی عوسمانی و ئێرانی و کاربەدەستانیان لە پیلانجێڕان و ئاژاوەنانەوە و دووبەرەچی دروستکردنجی ئەم میرنشینە دەستیان هەم نەدەگرت و بەردەوام بوون لە دژایەتیکردنیان. لەبەر ئەم هەموو هەوڵانەی دوژمنانی دەیاندا بۆ لاوازکردنی میرنشینی بابان ئەحمەد پاشا کە دووار میری ئەم میرنشینە بوو هەستی پێکردبوون لەبەر ئەوە هەوڵی سەربەخۆیی میرنشینەکەی دەدا و لەبەر ئەوە سوپایەکی تری دامەزران لەسەر شێوەی تازە کە ئەم سوپا نوێیە بە چەک و جوبەخانە و تۆپ پڕچەک کرابوون. تەنانەت جلوبەرجی تایبەتیان بۆ دابین کرا لەسەر شێوەی نوێی ئەوروپی و بە هەمان شێوە مشقیان پێدەکرا. ئەمە بێجگەرە و ژمارەیەکە یاساوڵی خۆی بوون کە نزیکەی 25,000 سەرباز دەبن و سەرڕای سوپاکوونەکەی میرنشینی بابان. ئەم خۆ پڕچەکردن و زیادکردنی ژمارەیە لە سەرباز بەڵگەیە بۆ ئەوەی کە میرەکانی میرنشینی بابان بە تایبەتی ئەحمەد پاشا هەستیان بە مەترسی هەردوو دەوڵەتی عوسمانی و ئێرانی کردووە بۆ هێرشکردنە سەری سەرڕای ئەوەی کە ئەم دوو دەوڵەتەش پڕ بەدڵ لەو هەنگاوانەی ئەم میرنشینە ترساون کە بەرەو پێش دەچون. ئەم میرنشینانە وای لێ هات لە ڕووی چەکدار و هێزەکانیەوە کە ئەم دوو دەوڵەتە نیان دەتوانی بە تەنها هێرشی بکەنە سەری دەستێوەردانی بەردەوامی دەوڵەتی عوسمانی و ئێرانی لە کاروباری ناوخۆی میرنشینەکەدا و هەروەها ناکۆچی ناوخۆیی نێوان خودی ئەندامانی بنەماڵی بابانیش هۆیەکی تری لاوازبوون و ڕوخاندنی میرنشینەکەیە. ئەوە تا ئەحمەد پاشای بابان ئاماژە بۆ دەکات و دام بەوە ڕاستیدا دەنێت کە بەگەریدەیەکی وەک کلۆدیۆس جێمسڕیج دەڵێت ئەنجامی دووبەرەچی میرەکانمان تێچوونی خۆمانە. ئەجینە عوسمانی و ئێرانیەکان دەرەقەتمان نەهاتن گەر ئەم دووبەرەچیانیان نەکردایەتە هەڵ و داردەست بەدەستیانەوە. هەروەها بەهۆی شەڕ و ئاژاوەی نێوان میرنشینی بابان و میرنشینەکانی دراوسی بە تایبەتی میرنشینی سۆران و ئەردەلان کە ئەماش کۆسپێگوو لە بەردەم سەربەخۆبوون و یەکگرتنی میرنشینەکان دژی هێزە بێگانەکان عوسمانی و ئێرانی. بێگومان شتێکی ئاشکرایە کە لەو کاتەدا ڕژیمی میرنشینەکانیش ڕژیمی چینایەتی دەربەگایەتی بووە ئەمەش دۆخی ئابووری بەرەو وەستان و پەشێوان برد. لەبەر ئەوە ئابووری میرنشینەکە وای لێ دەهات کە بەرەو لاوازی بڕوات ئەمەش دۆخێکی وا دواکەوتووی دەرەخسان کە کاریگەری خراپی دروست کرد لە سەرباری کۆمەڵایەتی و ئابووری و بەرەو دواوەی برد. جا لەبەر ئەوەی کە ئەم ناوچەیە میرنشینەکان لە بەردۆخێکی دواکەوتووی وادا دەژیان کە پڕ بوون لە شەڕ و هەرا و ناکۆچی لەبەر ئەوە سەرمایە ڕووتێر نەدەکردن تا ئابووریەکەیان ببژێنێتەوە. بەڵام جگە لەو هۆکارانە بە مەرکەزیەتکردنی دەوڵەتی عوسمانی کە لە سەردەمی سوڵتان مەحموودی دووەمەوە دەستی پێکرد هۆیەکی تری سەرەکی ڕوخانی ئەم میرنشینەیە بە تایبەتی دوای ڕێکەوتنامەی ئەرزڕۆمی دووەم ساڵی 1847 زاینی. پێنجەم میرنشینی بۆتان لە پەڕە 76. میر عەبدولعەزیز بە دامەزرێنەری ئەم میرنشینەدا دەنرێت بۆیە زۆر جار بەم میرنشینە وتراوە میرنشینی ئازیزان یاخود عەزیزان لە ناوچەی جزیرە و دەوروبەری دروست بووە. ئەو هۆزەی لەم ناوچەیەدا جێگیر بووە هۆزی بۆتی یاخود بوختی بووە کە هۆزێکی گەورە و کۆنی کوردە و بۆ نەترسی و ئازایی و نەبردی و مەردی و داکۆچیکردنە سەربەستیان بەناوبانگ بوون و لە مەیدانی سوارچاچی و خۆڕاگریدا سەروەر بوون و لە کاتی شەڕ و تنگانەدا هەموو بە یەکدەنگ و بە یەکجیان و دڵ و بۆ یەک ئامانج تێکۆشاون و لە کوردستان ناویان لەگەڵ سەروەراندایە. ئەم میرنشینە زۆر لە میری بەتوانە و بەهێزی لێهاتوو فەرمانڕەواییان کردووە و توانیویانە میرنشینەکەیان بپارێزن و فراوانی بکەن و لە دەستی دوژمنان دووری بخەنەوە بە تایبەتی دوژمنانی دەوروبەر. لەو میرە بەتوانە و لێهاتوانەی کە لە بزودنەوەی نەتەوایەتی کوردیدا دەورێکی گرنگ و کاریگەری لە بەرچاوی هەبووە میر بەدرخانە کە بەدرخانی پاشا ناوبانجی دەرکردووە و ناسراوە. ئەم میرە لە ساڵی 1821 زاینیدا لە تەمەنی 18 ساڵیدا فەرمانڕەوای میرنشینەکەی گرتووەتە دەست و بووە بە فەرمانڕەوای میرنشینی بۆتان. لە ساڵی 1828دا سوڵتان مەحموودی دووەمی سوڵتانی عوسمانی ویستی دەوڵەتی عوسمانی جارێکیتر زیندوو بکاتەوە و بەرگێکی نوێی بەبەردا بکات و مەرکەزیەت لە فەرمانڕەواییدا بچەسپێنێ. لەو کاتەدا و لە ئەنجامی ئەم سیاسەتەی سوڵتانی عوسمانی بەرامبەر میرنشینە کوردیەکان بەکاری دەهێنا وای کرد کە ژمارەی میرنشینە کوردیەکان تەواوکەم بکاتەوە و تەنها چەند میرنشینێکی کەم مابوونەوە کە هەرە گەورەیان و دەسەڵاتداریان میرنشینی بابان و سۆران بادینان هەکاری و بۆتان بوو بە سەرکردایەتی میر بەدرخان پاشا. لەبەر ئەوەی کە سوڵتان مەحموودی دووەمی سوڵتانی عوسمانی بۆ بەدیهێنانی ئامانجەکانی چەسپاندنی مەرکەزیەت و دەسەڵاتی عوسمانی لە میرنشینە کوردیەکاندا دەستی پێکرد
بەڵام دەستپێکردنەکە بە پەلاماردانی میرنشینەکان و میرە کوردەکان و سەرۆکە کوردەکان دەستی پێکرد بەلابردنیان لە دەستگا و فەرمانڕەوایە جێجێکاندا لە میرنشینەکانی خۆیاندا. تورکی لە جیان دەکرد بە سەردەسەڵاتدار و لە میرنشینە کوردەکان، ئەمەش بۆ هۆی ناڕەزایی لای دانیشتوانی میرنشینە کوردەکان و مێر و دەرەبەگەکانیش بووە هۆی ورژاندنی ناوچە کوردیەکان بە تایبەتی میرنشینی بۆتان. ناڕەزایی و دەربڕینی مێر و دەرەبەگەکانی میرنشینە کوردەکان بەرامبەر بە مەرکەزیەتی عوسمانی لە سەردەمی سوڵتان مەحموودی دووەمدا دەگەڕێتەوە بۆ ئەوەی کە میرەکان ئەو مافەیە نەما و لێیان سەندرایەوە کە میرایەتی لە ناو بنەماڵەکەدا بە پشتاپشت بێت، واتە لە باوکەوە بۆ کوڕەکەی بێت، واتە بە مەرکەزیەت لە بەرژەوەندیان درا و میلەتیش لە ئەنجامی ئەم کارەدا ڕاستەوخۆ کەوتە ژێدەستی بێگانەوە. ئەمەش باری سەرشانی میلەتی هێندەی تر گرانتر کرد، چونکە جاران لە ژێر دەستی میرەکانی خۆیان بوو کە پەیوەندی هۆزایەتی بەیەکەوە دەیبەستن و بە یەک زمان دەدوان، بەڵام ئێستا کەوتونەتە ژێردەستی بێگانەی تورکی دڕ و دڕڕەقانە دەیان سەوسانەوە و باز و سەرانەیەکی زۆریشیان خستە بەسەر شانیان. ئەمەش بووە هۆی ئەوەی کە کێشەکەی زیاتر ئاڵۆزتر بکاتن و بەرژەوەندیان زیاتر مەترسیداتر بێت، وای کرد کە هەستی نەتەوایەتیان زیاتر بورژێنێ. سوڵتان مەحموودی دووەمی عوسمانی تەنها بە مەرکەزیەتەوە نەوەستا، بەڵکو زیاتر پێی لێ هەڵبڕی و دەیویست سوپایەکی گەورەش لە کوردەکان دروست بکات و سوودیان لێوەربگرێت. بۆ ئەمە بەسەرش کەوتە سەربازگرتن لە کوردەکان. ئەم کردەوانەی سوڵتان مەحموودی دووەم زیاتر دۆخەکەی نالەبارتر کرد و ئەوەندەی تر کێشەکانی بەرەو تەقاندنەوە برد. هۆی سەرەکی سوڵتان مەحموودی دووەم لەو کردەوانەی کە لە کوردستاندا دەیکرد بۆ چەسپاندنی مەرکەزیەت دەستی پێکرد بۆ ئەوە نەبوو کە دەوڵەتی عوسمانی زیندوو بکاتەوە بە شێوەیەکی سەرەکی، بەڵکو لەوە گرنگتر لە عوسمانیەکان لە ناوبردنی دەسەڵاتی میرنشینە کوردەکان بوو. هەر لەبەر ئەمەش بوو کە ئەم سیاسەتی سوڵتان مەحموودی دووەم بۆ میرە کوردیەکان ناوەڕۆکێکی نەتەوایەتی وەرگرت. لەبەر ئەوە ڕوخساری کوردایەتی و نەتەوایەتی لەو میرنشینە کوردیانەدا کۆبوونەوە و بوونە هۆی دەرکەوتنی هەستی نەتەوایەتی و نیشتیمانپەروەری و زم و جۆڵی زۆر لە ناو هۆزە کوردیەکاندا و دەستەی هۆشیارانە تیادا گەشەی کرد. ئەو هەموو ڕق و چینەی ناودڵی چینی جوتیار و زەحمەتکێشی کورد دژی دەوڵەتی عوسمانی ڕەجیدا کوتابوو. ئەمانە هەمووی هەڕەشەیەکی گەورە بوو بۆ دەوڵەتی عوسمانی، چونکە لابردن و نەمانی ئەو میرنشینانە و سەر بە کورد شۆڕکردنی کردبووە کارێکی پێویست. هەر بۆیە لە یەکەم ڕۆژی دەست بەکاربوونی میر بەدرخان پاشا هەستی بەو سیاسەتە خراپەی سوڵتانی عوسمانی سوڵتان مەحموودی دووەم کردبوو و بووە هۆیەکی گەورە بۆ ڕاپەڕینەکەی میر بەدرخان پاشا. میر بەدرخان پاشا هەر لە یەکەم ڕۆژی فەرمانڕەواییەکەیدا بیری لە ڕزگارکردنی کوردستان لە ستەمی عوسمانیەکان دەکردەوە. بۆ ئەمە بەسەر ویستی هەموو میرنشینەکانی کورد یەک بخات و دەسەڵاتێکی سەربەخۆ بۆ کورد پێکەوە بنێ. بۆ جێبەجێکردنی ئەم نەخشەیە دەبوایە توانە وزەی کورد لە ژێر ئاڵای کوردایەتیدا جۆش بدرێت. هەروەها بۆ خۆپاراستن و تێکشکاندنی هێرشی داگیرکەران دەبوایە کارخانەی چەک و کەرەستەی جەنجی لە کوردستاندا بمەزرێنێ و کەسانی شارەزای بۆ دابین بکرێت. لەبەر ئەوە بۆ یەکخستنی میرنشینە کوردەکان میر دەستی کرد بە بڵاوکردنەوەی داواکەی گەیشتە لای هەموو سەردارەکانی کورد و داوای لە هەمویان کرد کە ڕێزەکانیان یەک بخەن و لە پێناوی ڕزگاری و سەربەخۆیی کوردستاندا بکەونە کار و هەموو ڕابەران و سەرانی خەڵەکانی کورد تێکڕای پیاوانی ئاینی و بەشێکی زۆری کۆمەڵانی خەڵکی وان هەکاری، موش، خێزان، سەعرەت، قارس، مووسڵ و میرنشینی ئەردەلان لە ئێران هاتن بەدەنگ بانگەواز و داواکەی میر بەدرخانەوە و هەمویان پەیمانیاندا کە درێخی نەکەن لە هەوڵەکانیان بۆ ڕزگاری کوردستان و چوونە ڕێزی ئەو پەیمانەوە کە بە پەیمانی پیرۆز ناسرا. میر بەدرخان پاشا لە هەمان کاردا دەستی بەخۆ ئامادەکردن کرد لە ڕووی سوپاییەوە بە تایبەتی بۆ نمونە لە جزیرە دوو کارخانەی دامەزراند، یەکێکیان بۆ دروستکردنی چەک و ئەوی تریشان بۆ دروستکردنی باروت. لەسەرێکی ترەوە بۆ پشتبەستن بخۆی دەستی کرد بە ئامادەکردنی کەسانی شارەزا و کارامە کە بتوانێت لە مەسەلەی چاکسازی و هێنانە بەرهەمی کەرەستەی جەنجیدا پشتیان پێ ببەسترێت و کۆمیسیۆنێکی چەندکەسی نار بۆ ئەوروپا بۆ ئەم مەبەستە. چاڵاچی و کردەوەکانی میر بەدرخان پاشا ئەژنۆی سوڵتانی عوسمانی شکاند. لە سەرەتادا سوڵتانی عوسمانی ویستی بە بەڵێنی درۆ گوایە نیازی وایە سنووری میرنشینی بۆتانی بۆ فراوان بکات بە مەبەستی میری بۆتان بخەڵەتێنێ و بەم جۆرە هەموو نەخشەکانی سەبارەت بە ڕزگاری سەربەخۆی کوردستان پێ لەبار بەرێت.
بەڵام میر بەدرخان بڕوای پێ نەکرد و سوڵتانی عوسمانیش کە بۆی دەرکەوت لەم بارەیەوە هیچی پێ ناکرێت بۆیە پەنای بردا بەر سازدانی پلانی تر و بە فیتی سوڵتان لە ناوخۆی کوردستاندا ئاژەوە و پشێوی و پاشاگەردانی سازکرا بۆ ئەوەی میر نەپەڕێتە سەر جێبەجێکردنی نەخشەکانی کە بریتی بوو لە هەوڵدان بۆ ڕزگارکردنی کوردستان و دامەزراندنی دەوڵەتی سەربەخۆی کوردی لە کوردستاندا. سەرەڕای پلان و دروستکردنی ناکۆچی لە نێوان سەرکردە کوردەکان و دژایەتی دروستکردن لەلایەن عوسمانیەکانەوە بۆ ئەوەی نەخشە و پلانەکانی بەدرخان پاشا سەر نەگرێت لە ڕزگاری کوردستان. ئینگلیز و فەڕەنسیەکان بە بیانووی جیاجیا بۆ دەستکەوتە ئابووری و سیاسەکانی خۆیان پشتی دەوڵەتی عوسمانیان گرت و یارمەتی عوسمانیەکانیان دەدا. بە چەک دوای گەیشتنی یارمەتیەکانی ئینگلیز و فەڕەنسا دەستی کرد بە لەشکرکێشی سوپایی دژی بەدرخان پاشای میری مێرنشینی بۆتان. سەرەڕای یارمەتی دەرەچیەکان کە بە سوپای عوسمانی دەگەیشت لەشکری عوسمانی نەیتوانی سەر بە گەلێک کورد واتە مێرنشینی بۆتان دابنەوێنێ و ناچار بوو کە دوای چەند شەڕێک بەسەر شۆڕی بگەڕێتەوە کوردستان بەجێبهێڵێت. سەرکەوتنەکانی هێزی پێشمەرگەی کوردستان و ژێرکەوتنی سوپای عوسمانی دەرفەتێکی باش و لەباری بۆ میر بەدرخان پاشا ڕەخساند کە لە ساڵی 1842 سەربەخۆی کوردستان ڕابگەیەنێت و پاشان دەستی کرد بە دەرکردنی پارە بە ناوی خۆیەوە کە لە ڕوویەکیدا نووسرا بوو میر بەدرخانی بۆتان و لە ڕووەکەی تردا نووسرا بوو ساڵی 1258 کۆچی. سنووری دەوڵەتی بە ئەندازەیەک فراوان کە لە ناوچەی وانەوە هەتا مەهاباد و ڕەواندز لەلایەک و لە مووسڵەوە هەتا دیاربەکر لەلایەکترەوە لەژێر دەسەڵاتی خۆیدا بوو. پاشا میر بەدرخان پاشا توانی شنگال و سیرەت و وێرانشار و سوێرەک و دیاربەکر و شنە و ئورمیە بکاتە بەشێکی دەوڵەتەکەی. سەرەڕای خراپەی دەوڵەتی عوسمانی هەوڵەکانی بوو لە ناوبردنی ئەم دەوڵەتە ئینگلیز و فەڕەنسیەکانیش لەسەر دامرکاندنەوەی جوڵانەوەی ڕزگاری خوازی کوردستان پێیانداگوت و ژێر بە ژێر دەوڵەتی عوسمانیان لە کورد هەندەدا و لەشکرێکی نوێی تریان بۆ دامرکاندنەوەی جوڵانەوەی ڕزگاری خوازی کورد پێکهێنا. سەرکردایەتی ئەو لەشکرەش بە عوسمان پاشا و عومەر پاشا و سەبری پاشا سپێردرا. یەکەم پێکدادانی چەکدارانەی نێوان عوسمانی و پێشمەرگەکانی کوردستان لە نزیک ئورمیە ڕوویدا. لە ئەنجامدا سوپای عوسمانی شکا لە کاتێکدا میر بەدرخان پاشا خەریکی دەرپەڕاندنی دوژمن بوو هەواڵێکی وا بڵاو بووەوە کە گوایە دەستی سەپی لەشکری کوردستان بە سەرکردایەتی یەزدانشێر ئامۆزای میر بەدرخان پاشا سەنگەری پێشمەرگایەتی چۆڵ کردووە و چووەتە ڕێزی دوژمنانەوە. یەزدانشێر بەهۆی ئەوەی کە لەگەڵ بەدرخان پاشا ناکۆک بوو عوسمانیەکان ئەم ناکۆچیان بە هەڵزانی و توانیان یەزدانشێر فریو بدەن و یەزدانشێر ویستی بەو لادانە تۆڵەی خۆی لە میر بەدرخان پاشا بکاتەوە. لە ئەنجامدا عوسمانیەکان بە پشتیوانی یەزدانشێر ناوچەی جزیرەیان داگیر کرد. بەڵام هێزی پێشمەرگە دوای چەند شەڕێکی خۆی ناوی ناوچەی جزیرەیان جارێکی ڕزگار کردەوە لە دەستی عوسمانیەکان و پاچیان کردەوە. بەڵام جیابوونەوەی یەزدانشێر میر بەدرخانیش پرزە کرد و ناچاری کرد بەرەو قەڵای ئارۆخ بکشێتەوە. پاشان عوسمانیەکان کە سەر لە نوێ خۆیانی خستەوە هێزی تریان بۆ هاتووە لە هەر چوار لاوە گەماڕۆی قەڵای ئارۆخیاندا. میر بەدرخان و پێشمەرگەکان ماوە 8 مانگ داکۆچیان لە قەڵاکە کرد. پاشان ئازوقە و کەرەسەی جەنجیان لێبڕا. ناچار بوون بێنە دەرەوە و هێرشێکی بەربڵاویان کرد لەسەر سوپای عوسمانی و شەڕی مان و نەمانیان کرد. دوای پێکدادانێکی قارەمانانەی پێشمەرگەکان شەڕێکی خوێناوی و زیانێکی زۆر میر و پاشماوەی هێزەکەی دەستگیر کران. بەم شێوەیە کۆتایی بەو جوڵانەوە ڕزگاری خوازی کورد هات و میر ڕەوانەی ئەستەمبۆڵ کرا. پاشان ئەگەر چینەوەکانی بەدرخان پاشا گەلێک شۆڕشیان دژی عوسمانیەکان بەرپا کردەوە بەڵام مەخابن سەر نەکەوتن و تیشی زێڕینی ئەم مێرنشینەش کە زۆر بەهێز بوو کوژایەوە. بەڵام لە مێژووی خەباتی نەتەوایەتیماندا هەرگیز ناکوژێتەوە و بەلاپەڕەیەکی پرسنگداری زێڕینی هەمیشە درەوشاوی ژیانی کوردایەتی دادەندرێت. هۆکارەکانی تەقینەوەی بزوتنەوەی ڕزگاری خوازی کورد ساڵی 1842 لە مێرنشینی بۆتان. یەکەم لەو کاتەدا مێرنشینی بۆتان بەهێزترین دەسەڵاتی کورد بووە. 2. بوونی سەرۆکێکی ئازا و هۆشیاری لێهاتووی نەتەوایەتی و خاوەنبیری ڕزگاری خوازی کورد وەک میر بەدرخان پاشا. 3. لە ناچوونی مێرنشینی سۆران بەدەستی دەوڵەتی عوسمانی کە ماوەیەک لەوە پێشتر تیاچوو بوو. 4. لاوازکردنی مێرنشینی بابان هەر بەدەستی عوسمانیەکان. 5. بوونی کەسێکی هۆشیار و
ڕۆشنبیری کورد و گەڵاڵەبوونی هەستی نەتەوایەتی کوردی لایەن و کاریگەریان لەسەر زۆربەی چین و توێژەکانی کۆمەڵی کوردی. شەشەم، حکوومەتی زەند لە ئێران ساڵی 1753 تا 1794 زاینی لاپەڕە 84 ئەلف باری ئێران پێش دامەزراندنی حکوومەتی زەند. دوای کوژرانی نادرشای ئەفشار لە 20 حوزەیرانی 1747 دا جارێکی تر بارودۆخی ڕامیاری ئێران تێکچوو، چونکە هەر میر و سەرۆکێک لە هەر هەرێم و ناوچێکدا هەوڵیان دەدا دەسەڵاتێکی سەربەخۆ تایبەت بە خۆیان دامەزرێن و سنووری دەسەڵاتیشیان لەسەر حسابی دەسەڵاتی هەرێمەکانی تر فراوان بکەن. ئەمەش بوو بەهۆی سەرهەڵدانی ئاژاوە و پاشەگەردانی و دزی و ڕێگری لە وڵاتی ئێراندا. یەکێک لە بەهێزترین ئەو کەسایەتیانەی لەو ماوەیەدا لەسەر شانۆی سیاسی ڕووداوەکانی ئێراندا دەرکەوت کەریمخانی زەند، سەرۆکی عەشیرەتی زەندی کوردی بوو کە لە خۆرئاوا و باشووری خۆرئاوای ئێراندا نیشتەجێ بوو. سەرەتا کەریمخان توانی بناغی حکوومەتێکی میلی لە باشووری ئێران بە تایبەتی لە ناوچەکانی شیراز و ئەسفەهان دابمەزرێنێت. دواتر سنووری دەسەڵاتی کەریمخان هەموو ئێرانی گرتەوە. لە سەرەتای دامەزراندنی دەسەڵاتی زەندیەکاندا ئەسەدخانی ئەفغانی بناغی حکوومەتێکی تری لە هەرێمی ئەزەربەیجانی ئێران تەبریز و ئەردەبیل دامەزراندبوو، هەروەها محەممەد حەسەن خانی قاجار بناغی حکوومەتێکی تری لە باکووری ئێران مازەندەران و دەوروپشتی دامەزراندبوو. سەرەتا کەریمخان لای قەزوین ڕوبەڕووی ئەسەدخان بووە، بەڵام زەندیەکان شکستیان خوارد و بەرەو چیاکانی دەوروپشتی شیراز پاشەکشەیان کرد. هۆز و تیرە کوردیەکانی دەوروبەری شیراز چوونە پاڵ هێزەکانی کەریمخان و دوای دوو شەڕی یەک لە دوای یەک زەندیەکان توانیان ئەسەدخان تێک بشکێنن. دواتریش ئەسەدخان لە بەرامبەر هێزەکانی محەممەد حەسەن خانی قاجاردا شکست دەخوات، بۆیە بە ناچاری ڕوو دەکاتە بەغداد بۆ لای عوسمانیەکان. بەڵام عوسمانیەکان پەنایان نەدا، بۆیە دووبارە گەڕایەوە بۆ ئێران و خۆی دایە دەست. کەریمخان ئەویش ڕێزی زۆری لێگرت و وەک کەسی خۆی پەسەندی کرد. یەکێک لە دوژمنە بەهێزەکانی تری کەریمخان محەممەد حەسەن خانی قاجار بوو، تا ئاستێکی زۆر سەرکەوتنی یەکجارێکی کەریمخان بە لە ناوبردننی محەممەد حەسەن خانی قاجارەوە بەسترابەوە. دوای تێکشکاندنی ئەسەدخان محەممەد حەسەن خانی قاجار بە لەشکرێکی ئێجگار گەورە پەلاماری کەریمخانیدا و زەندیەکان لە شەڕەکەدا تێکشکاون و بەرەو شیراز پاشەکشەیان کردووە. لەشکری قاجار گەماڕوویەکی توندیان خستە سەر شیراز. لەو کاتەدا کەریمخان هێزێکی بە سەرکردایەتی شێخ عەلیخانی زەند لە دواوە ناردە سەر لەشکری قاجار. دوای شەڕێکی قورس زەندیەکان سەرکەوتنێکی گەوریان بەدەستهێنا، بەمەش هێزەکانی قاجار شیرازیان تێکچوو پەرشوو بڵاو بوونەوە. محەممەد حەسەن خانیش خۆی گەیاندۆتە مازەندەران. دوای ئەم سەرکەوتنە لە ساڵی 1956 کەریمخان گەڕایەوە بۆ ئەسفەهان و لەوێش خەڵک بە خۆشیەوە پێشوازیان کردووە. بەم جۆرە زۆری نەبردووە تا هەموو وڵاتی ئێران کەوتوتە ژێدەستی کوردانی زەند. بەم جۆرە کەریمخان بە ئامانجی خۆی گەیشت کە بریتی بوو لە دامەزراندنی حکوومەتێکی سەربەخۆ. کارەکانی کەریمخان زەند دوای سەرکەوتن بەسەر دوژمنەکانیدا و دامەزراندنی حکوومەتی سەربەخۆ گەلێکاری گرنگی لە ئێران ئەنجامدا. لەوانە: یەکەم، بە مەبەستی نهێشتنی مەترسی قاجارەکان هێرشی کردە سەر ناوچەی مازەندەران و پاش شەڕێکی خوێندناوی لەشکری قاجارەکانی شکاند و محەممەد حەسەن خانی بەدیلگرت و لە شیراز خستیا بەندی خانەوە. دووەم، دوای مازەندەران دەستی کرد بەسەر گەیلان، ئازەربایجان، خۆراسان و تەواوی ئێران حکوومەتێکی میلی دادپەروەرانەی تیادا دامەزراند. دوای ئەمەش کەوتە هەوڵدان بۆ نەهێشتنی زوڵم و زۆرداری و ستەم و بڵاوکردنەوەی دادپەروەری. تەنانەت کەریمخان بە دادپەروەرترین فەرمانڕەوادا دەنرێت لە مێژووی نوێی ئێراندا و ئەوروپیەکان ناویان ناوە پادشای پاشا مەلیک ساڵح. دکتۆر عەبدوڕەحمان قاسملۆ شەهید لەبارەی ماوەی حکومڕانی کەریمخانەوە دەڵێ سەردەمی دەسەڵاتی کەریمخان لە ساڵانی 1953 تا 1979 جوانترین فەسڵی مێژووی گەلی کورد بووە لە ئێران. کۆنسوڵی فەڕەنساش لە بەغدا لە نامەیەکدا کە لە ساڵی 1963 بۆ پاریسی نردووە لەبارەی کەریمخانەوە دەڵێت لەژێر ڕابەرایەتی کەریمخاندا کە خاوەن دەسەڵات و کەسایەتی و ئاکارێکی زانایانەیە، وا دیارە وڵات واتە ئێران کەوتۆتە گەشەکردن و بارودۆخ جێگیر بووە و هێمنی و ئاسایش جێگای ئاژاوە پشێوی گرتوتەوە. سێیەم، کەریمخان پیاوێکی دڵپاک و ئاکار جوان بووە، لە ئیش و کاردا لێبوردە بووە، پشتگیری زانست و زانیاری و خوێندەواری دەکرد، هەمیشە کۆڕی دانیشتنەکانی بە شاعیران و خوێندەواران و ڕۆشنبیران گەرموگوڕ بووە.
لە ماوەی حکومڕانی ئەودا گوڵکۆی حافزی شیرازی و سعدی شیرازی سەر لە نوێ هەڵبەستراونەتەوە و نوێژەن کراونەتەوە. چارەم، بایەخی زۆری بە مەسەلەی ئاوەدانکردنەوەی وڵات داوە. لە ماوەی دەسەڵاتیدا بازرگانی گەشاوەتەوە کشت و کاڵبەری سندووە. مێژونووسێکی ئێرانی لەم بارەیەوە دەڵێت ڕەنجی ئاوەدانی هەموو ئێرانی گرتبووە، بەڵام ڕۆشنایی ئەمڕۆ ناچێت لە هەمویان زیاتر بەر شیراز کەوتبوو. بەشی پێنجەم، بزوتنەوەی چاکسازی عوسمانی و کاردانەوەی لەسەر وڵاتانی عەرەب و کوردستان لاپەڕانەوەت. یەکەم، بزوتنەوەی چاکسازی عوسمانی. لە ئەنجامی تێکچوونی دام و دەستگاکانی عوسمانی و دەرکەوتنی سەرەتای هەڵوەشان و پەککەوتنی دامەزراوەکانی دەوڵەت بە تایبەتی هێزەکانی سوپا، هەڵگیرسانی شۆڕش و ڕاپەڕین لە بەشێکی زۆری هەرێمەکانی ژێر دەسەڵاتی عوسمانی و تێکشکاندنی سوپاکەی لە بەرەکانی جەنگدا و بوونی کۆمەڵە کەسانێک کە شارستانی ئەوروپا کاریگەری لەسەریان هەبوو. هەموو ئەمانە بەسەریەکەوە هۆکاری گرنگ بوون کە دەوڵەتی عوسمانیان بەوە ناچار کرد بڕیاری چاکسازی هەمەلایەنە بدات. لایەنگرانی چاکسازی عوسمانی دوو گروپ بوون. گروپێکیان پێیان باشبوو چاکردنی دەستگاکانی دەوڵەت لە ڕێگەی پێشبەستن بە شەریعەتی ئیسلامی و نەریتی ڕەسەنی دەوڵەتی عوسمانی بێت. گروپی دووەم پێیان باش بوو چاکسازی لەسەر شێوازی دەوڵەتە ئەوروپیەکان و بە پێشبەستن بە دەوڵەتانی ئەوروپی ئەنجام بدرێت، چونکە ئەوروپیەکان لە بوارەکانی سەربازی و ئابووری و سیاسی و ڕۆشنبیریدا توانویانە سەرکەوتن بەدەست بهێنن. دوجار بۆ چوونی گروپی دووەم سەرکەوتنی بەدەست هێنا. سەرەتا چاکسازی لە سوپا کرا، چونکە دەوڵەت پێویستی بە سوپایەکی بەهێز هەبوو بۆ بەرگریکردن لە سنوورەکانی. دواتریش لایەنگرانی کارگێڕی و فێرکردنی گرتەوە. سوڵتان سەلیمی سێیەم لە ساڵی 1889 تا 1807 کۆبوونەوەی بە پیاوانی بیر و سیاست کرد تا دەربارەی کێشەی لاوازیەکانی دەوڵەت بیرۆڕایان بزانێت. لە ئەنجامدا هەموو ڕایان وابوو کە دەوڵەت پێویستی بە چاکسازی هەیە و لە ساڵی 1892دا ئەمانە کۆمەڵا پەیڕۆ و ئامۆژگاریەکیان بۆ ڕژێمی نوێ بە ناوی ڕژێمی نوێوە دەرکرد. لە ڕژێمی نوێدا چەندین هەنگاوی بۆ چاکسازی تێدا بوو لەبارەی کارگێڕی و دارایی و لە هەمووشیان گرنگتر پێکهێنانی سوپایەکی نوێ بوو لە پیادە و هێزی دەریایی بە تازەترین جۆری مەشق و لەسەر شێوازی ئەوروپی. گویا خوێندنگای سەربازی و دەریایی کرانەوە و شارەزایانی فەڕەنسی وانەیان تیا دەگوتەوە. کاتێکیش سوڵتان سەلیمی سێیەم بڕیاری کردنەوەی باڵێۆزخانەی عوسمانیدا لە وڵاتە ئەوروپیەکان بەم کاری دەرفەتی بۆ ژمارەیەک لە لاوە تورکەکان ڕەخساند بۆ تێکەڵبوون بە شارستانەتی ئەوروپا و فێربوونی زمانەکانیان و ئاشنابوون بە بیر و باوەڕیان چاوەڕوانیش دەکرا کە ئەم لاوانە ڕۆڵی گرنگ لە بزوتنەوەی چاکسازی کورد عوسمانیدا ببینن. لە ئەنجامی پیلانی ناحەزانی چاکسازی بزوتنەوەی چاکسازی زۆر جار تووشی کۆستی گەورە دەبوو. کاتێک سوڵتان مەحموودی دووەم لە ساڵی 1808 تا 1839 دەسەڵاتی گرتە دەست، بۆی دەرکەوت تا سوپایەکی تازە و بەهێزدا نەمەزرێت بۆ لەناوبردنی هێزەکانی ئینکیشاری کە دوژمنی سەرسەختی چاکسازی بوون بزوتنەوەی چاکسازی سەرناگرێت. سوڵتان مەحموودی وێڕای تەواوکردنی کارەکانی سوڵتانەکانی پێشخۆی لە مەیدانی خوێندن و خوێندەواریدا چەند قوتابخانەیەکی کردەوە و ژمارەی خوێندکاری ناردە ئەوروپا و ڕۆژنامەیەکیشی بە ناوی هەڵسەنگاندنی ڕووداوەکان دەرکرد. لە بواری کارگێڕیشدا وەزارەتەکانی ئەوقاف و ناوە و دەرەوە و ئەنجومەنی وەزیران لەسەر شێوازی ئەوروپا دامەزراند. لە کارە گرنگەکانی تری مەحموودی دووەم دامەزراندنی یەکەم پۆستەخانە بوو لە نێوان ئەسکدار و ئەزمێردا. یاسای سزادان و ئەنجومەنی حکمی دادگەری دامەزراند و زۆربەرگ و شێوازی ئەوروپی خستان نێو سوپای عوسمانیەوە. دوای مەحموودی دووەم سوڵتان عەبدولمەجیدی یەکەم هاتە سەرکار و قۆناغێکی نوێ لە بزوتنەوەی چاکسازی عوسمانی دەستی پێکرد. سوڵتان عەبدولمەجید بەیاننامەیەکی دەرکرد بە ناوی خەتی شەریفی گوڵخانە. ئامانجی ئەم بەیاننامەی دابنکردنی مافی یەکسانی هەموو ئەندامێکی ناو دەوڵەتی عوسمانی بوو بەبێ لە بەرچاوگرتنی جیاوازی بیر و باوەڕی ئاینی و نەتەوەیی. لە ڕووی بازیشەوە بەیاننامەکە دەڵێت دەبێت باز بە شێوەیەکی دادپەروەرانە بەسەر هەموو چینەکانی کۆمەڵدا دابەش بکرێتن و ڕێگەی کۆکردنەوەشیان چاک بکرێت و بەیانەکە ماوەی سەربازیشی دیاری کردبوو. هەر لە سەردەمی ئەم سوڵتانەدا بەیاننامەیەکی تر بە ناوی خەتی هەمایۆن دەرکرا. ناوەڕۆکی ئەم بەیاننامەیە بریتی بوو لە دابنکردنی یەکسانی لە نێو خەڵکدا، جێبەجێکردنی یاسا لەسەر هەموو ئەوانەی جیاوازی دەکەن بەهۆی جیاوازی ئاین زمان ڕەگەز، هەنگاونان بۆیە ڕێکخستنەوەی پۆلیس و دادگاکان و دارایی و دامەزراندنی بانک و دانی نابە پێویستی دەوڵەت بۆ ئەنجامدانی چاکسازی گشتی، بەڵام ئەمانە تەنها مەرەکەبی سەر کاغەز بوون و هیچی جێبەجێ نەکرا.
دوای عەبدولمەجیدی یەکەم سوڵتان عەبدولعەزیزی برای جێگەی گرتەوە. گرنگترین یاسا کە لەو سەردەمەدا دەرکرا بریتی بوو لە یاسای ویلایەتی نوێی عوسمانی. ساڵی 1864 بە پێی ئەم یاسایە دەوڵەت بە سەرسی ویلایەتدا دابەشکرا. هەر ویلایەتێک کرا بە چەند لیوایەکەوە، هەر یەکەیان متەسەڕیف سەرۆکی بوو. هەر لیوایەکیش دەکرا بە چەند قەزایەکەوە کە قائیمخان سەرۆکی بوو و هەر قەزایەکیش بە چەند ناحیەیەکەوە کە مدیر ناحیە سەرۆکی بوو. هەروەها لەم یاسایەدا ڕێگە دراوە چەند ئەنجومەنێکی خۆجێی دروست بکرێن. واتە بەپێی ئەمە لە هەر ویلایەتێکدا ئەنجومەنێک و لە هەر لیوایەک ئەنجومەنێک هەبێت، هەروەها لە هەر قەزا و ناحیەیەکیش بەپێی ئەم یاسایە خەڵکی لە بەڕێوەبردنی کاروباری ویلایەتەکانی خۆیاندا بەشداریان دەکرد بە هاوبەشی لەگەڵ دەسەڵاتدارانی فەرمانڕەوا دەستە کارگێڕیە جیاوازەکان. مەبەستیش لەم یاسایە ئەوە بوو کە هەموو ویلایەتەکان زۆر بەڕێچی بە حکومەتی مەرکەزی لە ئەستۆمبولەوە ببەسترێتەوە. سەردەمی سوڵتان عەبدولحەمیدی دووەمیش زۆر کاری گرنگی بەخۆیەوە بینی، لەوانە دانانی دەستورێک بوو بۆ دەوڵەت کە ئامانجی بەدیهێنانی یەکسانی سیاسی و مەدەنی بوو بۆ هەموو هاوڵاتیەکی عوسمانی. لە پاشدا دەستور دیاریکردنی ئەرچی وەزیرەکان و کاربەدەستەکان دەردەخات، بەدیهێنانی سەربەخۆیی دادگا و سەسپاندنی بودجەی دەوڵەت و جێبەجێکردنی سیستەمی دامەرکەزی بوو لە ویلایەتەکاندا. لە مادەیەکی دەستورەکەدا باس لە دامەزراندنی پەرلەمان دەکات کە لە دوو ئەنجومەن پێکاتبێ، یەکێکیان ئەنجومەنی نوێنەران مەبعوسان و ئەوی تریشیان ئەنجومەنی پیران ئەعیان بوو. لە ساڵی 1877 پەرلەمان کۆبوونەوەکانی خۆی دەست پێ کرد، بەڵام رووسیا بانگی شەڕی دادەژی دەوڵەتی عوسمانی و ئەمەش هەڵێکی گونجاویدایە دەست سوڵتان عەبدولحەمید بۆ ئەوەی نیازی خۆی بهێنێتە دی و دانیشتنی پەرلەمان بۆ ماوەیەکی دیاری نەکرا و دوا بخات. دواتریش ساڵی 1878دا بەیاننامەی هەڵوەشاندنی پەرلەمان و لابردنی دەستوری دەرکرد بۆ ماوەیەک بە بیانووی ئەوەی کە دەوڵەت بەبارێکی نەئاساییدا تێدەپەڕێت. بەمەشەوە نەوەستا بەڵکو دەستی کرد بە ئازادانی چاکسازی خوازان و لایەنگرانیان. هەندێکی لە وڵات دوورخستنەوە وەک مەدحەت پاشا کە نردی بۆ ئەوروپا و دواتریش بە تۆمەتی بەشداریکردن لە کوشتنی سوڵتان عەبدولعەزیز دەستگیری کرد. دووەم کاردانەوەی چاکسازی عوسمانی لەسەر وڵاتانی عەرەبی، لاپەڕانەوە دووچار. لە سەردەمی محەممەد عەلیدا میسر پێشکەوتنێکی زۆری بەخۆیەوە بینیم. ئەو کارانەی محەممەد عەلی لەم وڵاتەدا ئەنجامیدا بەپێی سیاسەت و ویستی خۆی بوو، نەک لەسەر داوای دەوڵەتی عوسمانی. بۆیە بزوتنەوەی چاکسازی لە میسر لەژێر کاریگەری بزوتنەوەی چاکسازی دەوڵەتی عوسمانیدا ڕووی نەدا. هەرچی نیمچە دوورگەی عەرەبیە لەبەر ئەوەی کە بەبارێکی تایبەتیدا دەڕۆیشت بەهۆی بربەرەکانی و ناکۆچی نێوخۆی نێوان میر و شێخەکانی ناوچەکە، عوسمانیەکان نەیانتوانی هیچ چاکسازیش تێدا بکەن. بەڵام هەندێک لە وڵاتانی عەرەبی چاکسازیەکانی عوسمانی کاردانەوەی هەبوو لەسەریان، لەوانە: یەکەم عێراق. لاپەڕانەوە 5 بزوتنەوەی چاکسازی عوسمانی شوێنی لە عێراقدا بەڕوونی دەرنەکەوت لە سەردەمی مەدحەت پاشادا، نەبێت کە لە نێوان ساڵانی 1869 تا 1872 والی عێراق بوو. کردەوەکانی مەدحەت پاشا لە عێراق بە چاکردنی باری کارگێڕی دەستی پێکرد. لەمەشدا یاسای ویلایەتەکانی عوسمانی پاڵپشتی بوو، جگە لەوەی دەسەڵاتێکی فراوانی پێدرا بوو بۆ بەدیهێنانی چاکسازی لە عێراق. ڕۆی شوێنەکانی لە هێنانەوەی چاکسازی کارگێڕ و ئابووریەوە دەستی پێکرد، بە تایبەتی لە چارەسەرکردنی کێشەی زەویزار. ڕژێمی تاپۆ بە یەکێک لە کارە دیارەکانی مەدحەت پاشا لە قەڵەم دەدرێت لە ڕووی کارگێڕی و ئابووریەوە، چونکە بەم کارە دەتوانرا سنوورێک بۆ یاخیبوونە خێڵەچیەکان دابدرێ، ئەویش لە ڕێگای مسۆگەرکردنی ژیان و گوزەرانیان بۆیان، هەروەها گۆڕینی شێوازی ژیانیان لە ژیانی کۆچەریەوە بۆ ژیانی جێگیر. بەڵام ئەم سیاسەتەی مەدحەت پاشا شێخەکانی خێڵەکانی کرد بە مڵکداری زەوی، ئەماش پەیوەندی کۆنی خێڵایەتی گۆڕی بۆ پەیوەندی لەسەر بنچینەی بڕی ئەو مڵکەی کە ئەندامەکە هەیەی. هەروەها ئەمە وای لە دەوڵەت کرد بۆ کۆکردنەوەی باز پشت بە سەرۆک خێڵەکان ببەسێت. دەمەش حکوومەت ئامانجی ڕامیاری خۆی هێنایەتی کە لەلایەکەوە ئاسانتر لە جاران باجکۆ دەکردەوە، لەلایەکی تر بە ئاسانی دەیتوانی ئەندامانی خێڵەکان بکات بەسەر پاس. لە ڕووی هاتوچۆ مەدحەت پاشا کەشتیە کۆنەکانی چاکردەوە و هەندێک کەشتی نوێی کڕی، چەندین وێستگەی سوتەمەنی دامەزراند سەبارەت بە ڕێگاوبانی ناوخۆیی شێڵی تراماوای نێوان بەغدا و کازمیەی دامەزراند. لە بواری خوێندندا چەند خوێندنگایەکی نوێی کردەوە، وەک ڕوژدەی سەربازی و ئامادەی سەربازی و خوێندنگایەکی پیشەیی کردەوە. وێڕایکردنەوەی ڕوژدەی مەلەچی کە دەرچوانی لە دەستگاکانی میریدا دەمەزرێنران. لە ئەنجامی ئەمەدا ژمارەی فێرخوازان لە عێراق زۆر زیادی کرد. لە بواری چاپەمەنیشدا چاپخانەیەکی میری دامەزراند و ڕۆژنامەیەکیشی بە ناوی ڕۆژنامەی زەوڕا دەرکرد
کە بە یەکەم ڕۆژنامەی عێراقی دادەنرێت. هەفتەی 2000 بە زمانی تورکی و عەرەبی دەردەچوو تا داگیرکردنی بەغدا لەلایەن ئینگلیزەوە هەر دەردەچوو. هەر لە سەردەمی مەدحەت پاشا و هەردوو شاری ناسریە و ڕۆمانی دروستکران. لە کارەکانی تری مەدحەت پاشا لە عێراق دروستکردنی خانوو بۆ فەرمانگەکانی میری، چێلگەیەکی نمونەی دامەزراند و ئەدازیارانی ناردووە بۆ ڕێخستنی ئاودەری، هەروەها چەندین نەخۆشخانەی دامەزراند و سیستەمی بە زۆرکردنە سەربازشی جێبەجێ کرد. بە سووریا لاپەڕە 97 کاتێک لە ساڵی 1964دا یاسای ویلایەتەکان دەرچوو، بەیروت خرایە سەر ویلایەتی دیمەشق و ناونێرا ویلایەتی سووریا. بەڵام دواتر بەیروت بوو بە ویلایەتێکی سەربەخۆ. هەر ویلایەتێک ئەنجومەنێکی کارژێڕی خۆی هەبوو کە لە چەند فەرمانبەرێکی گەورە و ژمارەیەک پیا و ماقوڵ پێک دەهات کە نوێنەرانی خەڵکی جیاوازی ویلایەت بوون. قازی وەک خۆی مایەوە، بەڵام دادگا شەرعیەکان سنوور بۆ دەسەڵاتیاندان درا و تەنها ئەو کێشانەیان بۆ هێشتنەوە کە پەیوەندی بە کاروباری ئەوقاف و میرات و ژنهێنان و تەلاق و نەفقەوە هەبوو. چەند دادگایەکی نوێژ دامەزرێنە بۆ سیرکردنی ئەو کێشانەی کە لە دەسەڵاتی دادگای شەرعیدا نەبوو. هەروەها دوو دادگای بازرگانی، یەکێکیان لە حەلەب و ئەوتریشیان لە بەیروت دامەزرێنە ڕێڕای دامەزراندنی چەند دادگایەکی سەرەتایی لە ویلایەتەکاندا. هەروەها مافی تایبەتی بە چەند کۆمپانیایەکی بیانی درا بۆ کردنەوەی ڕێگا و دامەزراندنی پر. بەشی شەشەم کورتە مێژوویەکی ڕۆژنامەگەری کوردی و پارت و کۆمەڵە و ڕێکخراوە کوردیەکان. لاپەڕە 100 یەکەم سەرهەڵدانی ڕۆژنامەگەری کوردی. مێژووی ڕۆژنامەگەری کوردی مێژوویەکی پڕ لە خەبات و شکۆ و تێکۆشانە، چونکە هەرزوو ڕووناکبیرانی کورد بیریان لە دەرکردنی ڕۆژنامە و گۆڤاری کوردی کردەوە. ئەوەیان خستۆتە بەرچاو کە ئەو ڕۆژنامەیە یان ئەو گۆڤارە بە ئاسانی بەرچاو دڵی داگیرکەراندا ناچێتە خوارەوە، بەڵکو ئەبێتە ماخوڵان گرتن و لێو کوڕشتنیان بۆی و تا لە بچووکترین هەوڵدا ڕۆژنامەکە یان گۆڤارەکە لەناو ببەن و سەرنووسەرەکە یان خاوەنی ئیمتیازەکەشی سەرەونگۆم بکەن. ڕووناکبیرە نیشتیمەپەروەرەکانی کورد لە ڕۆژگارێکی دوورەوە ئەم ئەرکە نیشتیمانیان خستە سەرشانی خۆیان لە ڕێگەی ئویت و وشەوە دەنجی زوڵاڵی ڕۆژنامەیان بەگوێ خوێنەری کووردا و چاو دڵ و هەنگاوەکانیان بۆ ڕووناک کردەوە. زمانەکەیان پاراو کرد و بە سەدان و هەزاران وشەی ڕەسەن دەوڵەمەندیان کرد و خستیانە ئاستی گەلانی پێشکەوتووی ئەم جیهانە. مێژووی ڕۆژنامەگەریتی کوردی لاپەڕەیەکی زێڕینە لە مێژووی خەباتی سیاسی و کولتوری و ڕۆشنبیری و کۆمەڵایەتی نەتەوەی کورد، چونکە بەشی هەرە زۆری ڕۆژنامەنووسان و نووسەرانی کورد لە هەموو ئاست و ڕۆژگارێکدا هەر لە ڕێزی پێشەوەی خەباتجێڕانی نەتەوەدا بوون. بەشێکی ڕووناکبیری دانەبڕاوی دیار بوو لە بزوتنەوەی ڕزگاری خوازی نەتەوەکەماندا. یەکەمین ژمارە لە یەکەمین ڕۆژنامەی کوردی بە ناوی کوردستان لە 22 نیسانی ساڵی 1898 لە شاری قاهیرە لەلایەن مێقداد مەدحەتبەگ، لە دواتریش لەلایەن عەبدوڕەحمان بەرجی برایەوە کە لە نەوەی بەدرخان پاشای میری بۆتان بوون دەرچوو. نەوەکانی بەدرخان پاشا بۆ ئەوەی برە و بە خەباتی سیاسی و ڕۆشنبیری کولتوری کوردی بدەن، پاشان لە ناوچوونی مێنشینی بۆتان و دەربەدەربوونیان هەستیان کرد کە ڕۆژنامە باشترین و کاریگەرترین چێکە بۆ هۆشیاری نەتەوەی و ڕێگا پێشاندانی نەوەکانی. بەڵام کاربەدەستانی عوسمانی هەمیشە بەدوایانەوە بوون بۆ دەمکوتکردن و لەناوبردنیان، بۆیە هەر کاتێک لە شوێنێک ڕۆژنامەکە دادەخرا ئەوە لە شوێنێکی تر سەری هەڵدەدایەوە. ئەوەتە لە ژمارە 1 تا 5 لە قاهیرە و ژمارە 6 تا 19 لە جنێف و ژمارە 20 تا 23 جارێکتر لە قاهیرە و ژمارە 24 لە لەندەن و ژمارەکانی 25 تا 29 لە فۆلکستۆن لە ئەڵمانیا و هەروەها ژمارە 30 تا 31 جارێکتر لە جنێف لە سویسرا دەرچوون. ئەم دەربەدەری و ڕاونان و بەردەوامیە خۆیدا باشترین بەڵگەی باری سەختی ڕۆژنامەگەری کوردیە. جێگەی شانازشە بۆ مێژووی ڕۆژنامەگەری کوردی کە لەسەرەوە لە لای ڕاستی یەکەمین ڕۆژنامەی کوردی نووسیوێتی هەر جارەی 2000 ڕۆژنامەی بە خۆڕایی ڕەوانەی کوردستانەکە تابیدەن با خەڵک و لەوتارێکی تردا لە ژمارە 31 داڵێ ئێوە ئەزانن من کوڕی ئەو پیاوەم کە بەشیر بۆ سەعادەتی ئێوە غیرەتی زۆری نواند، منیش ئەمڕۆ بە موقتەزای زەمان بە قەڵەم ئەو خزمەتانە ئیفا ئەکەم. مەدحەتبەگ لەسەر وتاری یەکەمین ژمارەی کوردستاندا نووسیوێتی بەداخەوە کورد لە زۆر نەتەوە زیاتر خاوەنی بیر و هۆشن، جوامێرن، لە ئاینی خۆیاندا ڕەوا و بەهێزن، بەڵام وەکو نەتەوەکانی تر خوێندەوار و دەوڵەمەند نین، نازانن دراوسێکانیان چۆنن و چی ئەکەن و ئاگایان لێ نییە.
بۆیە پشت بەخوا ئەم ڕۆژنامەیەمان نووسی و بە پشتیوانی خوای گەورە لەمە دووە هەر 15 ڕۆژ جارێک بڵاوی دەکەمەوە. ناوی ڕۆژنامەکەشمان ناوە کوردستان و لەم ڕۆژنامەیەدا سوودەکانی زانست و زانیاری باز دەکەم. لە چ جێگایەک مرۆڤ فێر دەبێت، لە چ جێگایەک شەڕ بێت، هەڵویستی وڵاتانی گەورە چی دەبێ و چۆن شەڕ دەکەن، چۆن بازرگانی دەکرێت و هەمووی باز دەکەم. ناوڕۆکی باس و بابەت و وتارەکانی کوردستان بەڵگەی ئەوەن هەم مەدحەت بەگ و هەم عەبدوڕەحمان بەگ دوو کەسی ئازاد و دوو ڕۆشنبیری گەورە و هۆشیاری ئاگاداری سەردەمی خۆیان بوون. هەروەها مێقداد مەدحەت بەگ لە ڕێگەی ژمارە 5 کوردستانەوە پێشنیازی بۆ زانە و میر و ئاغایانی کورد کردووە کە بە بروسکە داوا لە سوڵتان عەبدولحەمیدی دووەم بکەن ڕێگە بدات کە ڕۆژنامەی کوردستان بە ئاشکرا بنێرێتە خاچی نیشتیمان. ئەمەش بێگومان دەچێتە خەباتی ڕووناکبیرانی کوردی ئەو ڕۆژگارە و شێوە و ڕێبازیە و خەباتە نیشان دەدات. ڕۆژنامەی کوردستان گەلێک لایەنی شاراوەی ئەدەب و مێژووی گەلەکەمانی ڕوونکردوێتەوە و پەردەی لەسەر هەڵماڵیوە. دوای کودەتاکەی کۆمەڵەی ئەتیحاد التەرەقی عوسمانی ساڵی 1908 گەلێ ڕۆژنامە و گۆڤاریتر دەرچوون کە زیاتریان زمانحاڵی ئەو کۆمەڵ و ڕێکخراوە کوردیانە بوون کە لەو ماوەیە دامەزرا بوون. ئەما جگە لەوەی کورد هەر کاتێک دەسەڵاتێکی کەوتبێتە دەست لایەنی ڕۆژنامە و بڵاوکراوەی فەرامۆش نەکردووە. هەروەک لە سەردەمی سمکۆ شکاک و شێخ مەحموودی حەفید و پێشەوە قازی محەممەددا ڕوویدا. دووەم کۆمەڵە و ڕێکخراو و پارتە کوردیەکان لاپەڕە 103 بە مەبەستی کۆمەکردن و خۆبەهێزکردن و وشیارکردنەوەی خەڵکی کوردستان دەمێکە ڕۆشنبیر و پیاوانی سیاسی کورد بیریان لە دروستکردن و پێکەوەنانی کۆمەڵی سیاسی و کۆمەڵایەتی و ئەدەبی و ڕۆشنبیری کردوێتەوە. ئەوەندە بوار هەبوو بێبەنهێنییان بە ئاشکراکاریان بۆ کردووە. لەم پێناوەشدا گەلێک ئەرچی گەورەیان خستۆتە سەرشانیان. هەرچەندە سەرچاوەکان ئاماژە بەوە دەکەن کە لاکۆبوونەوەکەی گوندی نەهری ناوچەی شەمزینان ساڵی 1970 بناغی یەکەم کۆمەڵی عەشیرەتیەکانی کورد یەکێتی کوردان بە ڕێبەرایەتی شێخ عوبەیدەڵڵای نەهری دانرا کە ئامانجی کۆکردنەوەکەی کورد بووە و لەسەر بنچینەی پەیوەندی نەتەوەیی بەبێ گوێدانە جیاوازی خێزان، بنەماڵا خێڵ، مەزهەب، ئاین، شێوەی زمان و ناوچە. بەمانایەک تر ئامانجی هۆشیارکردنەوەی خەڵکی کورد بوو بە جیانی نیشتیمانی و نەتەوەیی. دواتریش کوردانی ئەستەمبوڵ ڕاستەوخۆ و ناڕاستەوخۆ ڕۆڵیانە دامەزراندنی چەند کۆمەڵ و ڕێکخراوێکی تری نهێنیدا هەبوو جاچ بەتەنها وەک کۆمەڵەی عەزمی قەوی کورد یاخود بە هاوبەشی لەگەڵ تورکەکان بۆ کۆتایی پێهێنانی حکومی سوڵتان عەبدولحەمیدی دووەم بەڵام گرنگترین ئەو کۆمەڵ و ڕێکخراو و پارتە کوردی سیاسیانەی کە خاوەنی بەرنامەیەکی ڕوون و ئاشکرا بوون و بۆ بەدیهێنانی خەونەکانی کوردی کۆشاون بەم شێوەیە باسییان لێوە دەکەین. یەکەم پارت و کۆمەڵە و ڕێکخراوە کوردیەکانی باکووری کوردستان لاپەڕە 104 ئەوانە بوون کە لە دوای کودەتاکەی کۆمەڵی ئیتیحاد التەرەقی بەسەر سوڵتان عەبدولحەمیدی دووەمی عوسمانی ساڵی 1908 دەرکەوت کە گرنگترینیان ئەمانە بوون. یەکەم کۆمەڵی تەعاون و تەرەقی کورد یەکێکە لە کۆنترین کۆمەڵە ڕانیاریەکانی کورد کە لە 25 ئەیلولی 1908 لە ئەستەمبۆڵ لەلایەن شێخ عەبدولقادری نەهری شەمزینی و ئەمین عالی بەدرخان و ژنەڕاڵ شەریف پاشای خەندان و خەلیل خەیانی و داماد دولکەفل پاشا و هەتایی تر دامەزرێنرا. چەندەها ئەفسەر و ڕۆشنبیری کورد و قوتابیانی زانکۆکان لە ئەستەمبۆڵ پەیوەندیان پێوە کرد. لقی لە زۆربەی شارە گەورەکانی کوردستان هەبوو وەک دیاربەکر و بەدلیس و مووش و ئەرزڕۆم و وان و مووسڵ. ئەم کۆمەڵەیە ڕۆژنامەیەکیان بە ناوی تەعاون و تەرەقی کورد بڵاو کردەوە کە زمانحاڵی کۆمەڵەکە بوو. ئامانجی کۆمەڵەکەش بریتی بوو لاکردنەوەی قوتابخانەی زمانی کوردی لە کوردستان و دامەزراندنی کورد لە دام و دەستگا حکوومیەکان و دانان بە زمانی کوردی و ڕێدان بە دەرکردنی بڵاوکراوە ڕۆژنامە و گۆڤار بە زمانی کوردی با یەقدام بەباری ئابووری کوردستان. ئەم کۆمەڵەیە لە ڕاستیدا ڕۆڵەکی سەرەکی هەبوو لە وریابوونەوەی هەستی نەتەوایەتی کوردان. دوو کۆمەڵەی بڵاوکردنەوەی معارفی کورد لاپەڕە 105 کۆمەڵەیەکی ڕۆشنبیری بوو ساڵی 1908 لە ئەستەمبۆڵ دامەزرا و توانی قوتابخانەیەک بۆ منداڵانی کورد بکاتەوە. بەڕێوەبەری قوتابخانەکەش عەبدوڕەحمان بەدرخان بوو. ئەم کۆمەڵەیە لەلایەن دەوڵەمەند و دەستڕۆیشتووەکانی کورد پشتیوانی دەکرا. ئەندامانی ئەم کۆمەڵەیەش زۆربەیان لە ڕۆشنبیران و قوتابیانی کوردی قوتابخانە و زانکۆ و پەیمانگەکانی ئەستەمبۆڵ بوون. شایانی باسا خەلیل خەیانی بە چاڵەترین ئەندامی ئەم کۆمەڵەیەدا دەندرا کە زۆر بایەخی بە فێربوونی منداڵانی کورد دەدا. نەخوێندەواری بە گەورەترین کۆسب لە ڕێگای پێشکەوتنی کۆمەڵەی کوردەواری دادەنا.
لە ناوەڕاستی ساڵی 1990 چالاکیەکانی ئەم کۆمەڵەیە بەهۆی بڕیار و سیاسەتی تورکە ئیتحادیەکان واتە ئیتحاد التەرەقی ڕاوەستا. دوای جەنگی جیهانی یەکەمیش دووبارە هاتەوە مەیدان و دەستی بەکار و چالاکی و خەبات کردەوە. 3 کۆمەڵەی هێوی لاپەڕە 105 ئەم کۆمەڵەیە لە 9 کانونی دووەمی 1910 لە ئەستەمبۆڵ لەلایەن قوتابیە کوردەکانی ئامۆژگاری کوشت و کاڵی دامەزرا. لە دواییدا وردە فراوان بوو تاکو هەموو چینە جیاوازەکانی کۆمەڵگەی کوردەواری گرتەوە. لە ئەندامە دیارەکانیشی عومەر بەگ جەمیل پاشا، قەدری جەمیل پاشا، ئەکرەم بەگ جەمیل پاشا، فوئاد تەمۆبەگ، مەمدوح سەلیم بوون. پاشانیش بەهۆی چالاکیانە پساوەکانی خەلیل خەیالی کە ئەو کاتە ژمێریاری ئامۆژگای کوشت و کاڵی بوو لە ئەستەمبۆڵ، کۆمەڵەکە بوو بە ڕێکخراوێکی سیاسی. پەیوەندی لەگەڵ کۆمەڵەی مونتەدای وێژەیی لە دیمەشق پتەو بوو. ئەم کۆمەڵەیە گۆڤارێکی بە ناوی ڕۆژی کورد لە 19 ئوسەیرانی 1913 بە هەردوو زمانی کوردی و تورکی دەردەکرد. پاشان گۆڤارێکی تریان بە ناوی هەتاوی کورد لە 4 تشرینی یەکەمی 1913 دەرکرد. چارەم کۆمەڵەی تەعالی کوردستان لاپەڕە 106 ئەم کۆمەڵەیە لە 19 تشرینی دووەمی 1917 لە ئەستەمبۆڵ دامەزرا و لە پێش کۆتایی هاتنی جەنگی جیهانی یەکەم و لە کاتی ئاگربەست و لە دوای جەنگیش چاڵاکیەکانی دەست پێ کرد لە بواری سیاسیدا کە بریتی بوون لە داواکردنی سەربەخۆیی و ڕزگاری کوردستان و شادبوونی گەلی کورد بە مافەکانی خۆی. ئەوش لە چوارچێوەی 14 خاڵەکانی سەرۆکی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا بورتۆن ڕۆسن کە داوای مافی چارەنووسی بۆ هەموو گەلانی ژێردەستی دەوڵەتی عوسمانی کردبوو. ئەم کۆمەڵەیە گۆڤارێکی بە ناوی ژین دەردەکرد کە زمان حاڵی کۆمەڵەکە بوو. 5 کۆمەڵەی سەربەخۆیی کورد ئەم کۆمەڵەیەش ساڵی 1918 لە ئەستەمبۆڵ لەلایەن شێخ عەبدولقادری نەهری شەمزینی و کوڕانی بەدرخان پاشاوە دامەزرا. زۆربەی سەرۆک و میرەکانی کورد ئەندام و تیایدا لە پێناوی سەربەخۆیی و یەکبوون و یەکخستنی کوردستان خەباتی دەکرد. لقو یانەی نەک هەر تەنها لە شارەکانی کوردستان بەڵکو لە دەرەوەی کوردستانش دامەزراند و ئەو لیژنەیە کە ئەحمەد سورەیا بەدرخان لە قاهیرا سەرپەرشتی دەکرد چەندەها یاداشت و بروسکەی بۆ هاوپەیمانەکانی نرد لەبارەی مافەکانی کورد و سەربەخۆیی کوردستان. بە هەمان شێوە شێخ عەبدولقادری نەهریش نامە و یاداشت و بروسکەی ئاراستەی هاوپەیمانان کرد کە هەمان داخوازیەکانی ئەحمەد سورەیا بەدرخان بوو. هەروەها یەکێک لە چاڵەکیەکانی تری ئەم کۆمەڵەیە ئەوە بوو کە 4 کەس لە ئەندامانی کۆمەڵەکە بە سەرۆکایەتی خەلیل بەدرخان ساڵی 1921دا چوون بۆ بەغداد بۆ لای سێربرسی کۆکس مەندووبی سامی بەریتانیا لە عێراق. داوای یارمەتی و پشتگیری بەریتانیایان بۆ دامەزراندنی کوردستانێکی سەربەخۆ کرد. ئەمە جگە لە یەکخستنی هەوڵەکانی ئەمین عالی بەدرخان لەگەڵ یۆنانیەکان دژی کەمالیەکان کە تا دەهات بەهێزتر دەبوون. 6 ئەمانە و چەندین کۆمەڵە و ڕێکخراوێکی تر وەک ڕێکخراوی نەتەوەیی کورد کە لە کاتی داگیرکردنی ئەستەمبۆڵ لەلایەن هاوپەیمانەوە دامەزران. هەروەها کۆمەڵەی تەشکیلاتی کۆمەڵایەتی کورد و کۆمەڵەی ئیستیخلاسی کورد لە دەوڵەتی عوسمانی. پاشان کۆمەڵەی تەعالی ژنانی کورد کە لە 5 کانونی دووەمی 1990 لە ئەستەمبۆڵ لەلایەن ئەمینە خانم خێزانی ژەنەڕاڵ شەریف پاشای خەندانەوە دامەزرا کە لە گرنگترین ئامانجەکانی بریتی بوو لە فێرکردن و کردنەوەی قوتابخانە و بۆ ژنان و دۆزینەوەی کار بۆ ژنان و ئیشکردن شان بە شانی پیاوان لە بوارە جیاجیەکان و دام و دەستگا جۆربەجۆرەکانی دەوڵەتدا. 2 پارت و کۆمەڵە و ڕێکخراوە کوردیەکانی ڕۆژهەڵاتی کوردستان لاپەڕە 109 لە ڕۆژهەڵاتی کوردستانیشدا چەند کۆمەڵە و ڕێکخراوێک دامەزران کە گرنگترینیان ئەمانە بوون. یەکەم کۆمەڵەی جیهاندانی کە لە ساڵی 1912 لەلایەن سنگۆخانی شکاک و عەبدوڕەزاق بەدرخان لە شاری خۆی دامەزرا و لە 27 تشرینی یەکەمی 1913 یەکەمی قوتابخانە لە شاری خۆی بە زمانی کوردی لەلایەن ئەم کۆمەڵەیەوە کرایەوە. 2 هەر لە ساڵی 1913 لە شاری ئورمیا کۆمەڵەی ئیستیخلاسی کوردستان لەلایەن سنگۆخانی شکاک و سەید تەهای نەهری دامەزرا و داوای لە ڕووسیای قەیسەری کرد بۆ وتووێژ دەربارەی هاوکاری کورد و ڕووس دژی دەوڵەتی عوسمانی بەو مەرجەی ڕووسیا پشتیوانی لە ئامانجی نەتەوەیی کورد بکات. شایەنی باسا شێخ عەبدولسەلام بارزانی پەیوەندێکی پتەوی لەگەڵ ئەم کۆمەڵەیەدا هەبووە. 3 ساڵانی پێشجەنگی
دووەمی جیهان ئەڵقەیەکی نیشتیمان پەروەرانی کورد بە ناوی حیزبی ئازادیخواز کوردستان بەڕابەر ڕێبەرایەتی دکتۆر عەزیز دەندی لە ساڵی 1939 دامەزرێنرا. ئەم حیزبە لە بەرامبەر سیاسەتی دیکتاتۆریانەی ڕەزا شادا دامەزرا و هەوڵی بڵاوکردنەوەی بیری ئازادیخوازی لە نێو کورد و ئەرمەن و ئاشووری و تورکدا دەدا. لە ساڵی 1940دا بە یەکجاری لەسەر شانۆی سیاسی ڕووداوەکاندا بوونی نەما. چارەم لە 16 ئابی 1942 پۆلێک لە خەڵکی مەهاباد لە بن دارەکانی حاجی داود لە قەراق چۆمی سابلاغ لەسەر ڕێگای ئورمیا بە نهێنی کۆبوونەوەیەکیان سازدا. میر حاج ئەحمەد کە ئەفسەرێکی کوردی باشووری کوردستان بوو ئەندامی نهێنی حیزبی هیواش بوو بە مەبەستی پتەوکردنی پەیوەندی کوردی نێوان هەردوو پارچەکەی کوردستان ئامادەی کۆبوونەوەکە بوو. لە ئەنجامی کۆبوونەوەکەدا بڕیاری دامەزراندنی کۆمەڵەی ژیانەوەی کورد ژێکاف درا لەلایەن عەبدوڕەحمان زەبیحی و عەزیزی زەنگی و حوسێنی فرۆهەر و قاسمی قادری قازی و هەردوو شاعیری نەتەوەی کورد هێمن مەهابادی و هەژار مکوریانی و مەلا عەبدوڵڵا داودی و چەندێک وەشەرێکی تری کوردەوە دامەزرا. کۆمەڵەیەکی نیشتیمانی و نەتەوەی و دیموکراتی بووە بە مەبەستی ئازادکردنی نەتەوەی کورد و یەکخستنەوەی کوردستان و پێکهێنانی دەوڵەتی سەربەخۆی کوردستان. شایەنی باسا قازی محەممەد لە کۆتایی ساڵی 1944 بە ئەندام لە کۆمەڵا وەردەگیرێت و بە هاتناڕێزی قازی محەممەد جەماوەری کۆمەڵەی ژێکاف گەورەتر و فراوانتر بوو. چونکە قازی محەممەد کەسایەتێکی ناسراوی شاری مەهاباد و ناوچەی مکوریان بوو. بە ژیانی هەردوو کۆمەڵی شار و لادێ ڕاهاتبوو بە خەڵکی عەشیرەتی و شارستانیەوە ڕێزیان دەگرت. لە بنەماڵەیەکی ئاینی و کۆمەڵایەتی و ڕۆشنبیری و خەباتجێڕ بوو. هەروەها قازی محەممەد بەر لەوەی ببێتە ئەندام لە ژێکافدا لای سۆڤێتیەکان ناسرا بوو، چونکە قازی محەممەد لەگەڵ ئەو وەفدە کوردی بوو کە لە کۆتایی ساڵی 1940دا سەردانی باکۆیان کرد. پاشان لە سەرووی ئەو وەفدە کوردیەوە بوو سەردانی دووەمی نوێنەرانی کورد بۆ باکۆ لە کۆتاییەکانی ئەیلولی ساڵی 1945 کۆمەڵەی ژێکاف بوو بە بناغەی پارتی دیموکراتی کوردستانی ئێران. لە 16 ئابی 1945 قازی محەممەد بوو بە سەرۆکی حیزب و چەند کەسێکیش بە ئەندامی کۆمیتەی ناوەندی هەڵبژێدران. ئەم کۆمەڵەیە گۆڤارێکی بە ناوی نیشتیمانەوە دەرکرد. سێەم پارت و کۆمەڵە و ڕێکخراوە کوردیەکانی باشووری کوردستان لاپەڕە 11. یەکەم ساڵی 1922 لە شاری سلێمانی کۆمەڵەی کوردستان لەلایەن مستەفا پاشای یامولکی دامەزرا. دووەم لە ساڵی 1937 حیزبی هیوا لە شاری کەرکووک دامەزرا کە سەرەتا ناوی دارکەران بوو بە ناوی ڕێکخراوێکی نەتەوەیی ئیتاڵی ناونرابوو کە داوای هێشێتی ئیتاڵیایی دەکرد. لە دامەزرێنەرە یەکەمەکانیشی مستەفا عوزێری، یونس ڕەئوف، جەلال قادر، موسا عەبدولسەمەد، ئیحسان حاجی ئەحمەد، خەلیل ئەمەد و فەتاح جەبار بوون کە گشتیان قوتابی ناوەندی و ئامادەی بوون. پاشان ئەمانە پەیوەندیان بە کەسایەتی ڕەفیق عیلمی کرد کە کەسایەتێکی شۆڕژێڕی بەناوبانگی کورد بوو. ئەو کاتەش پایەی مفەتیشی پەروەردەی هەبوو لە وەزارەتی مەعارف. بۆیە لە ساڵی 1939 ناوی دارکەران گۆڕا بوو بە حیزبی هیوا لەسەر ناوی کۆمەڵەی هێوی و ڕەفیق عیلمی کرا بە سەرۆکی باڵای حیزبی هیوا. سێەم لە پاییزی 1945 پارتی شۆڕش لەلایەن ساڵح حەیدەری دامەزرا کە لە بنەڕەتدا ناوی حیزبی شیوعی لە کوردستانی عێراق بووە، بەڵام بەهۆی بڵاوکراوەکەیان بە ناوی شۆڕش ناودەبران. چارەم لە کۆتایی ساڵی 1945 پارتی ڕزگاری کورد دامەزرا. هەروەها لە 16 ئابی 1946 پارتی دیموکراتی کورد لە شاری بەغدا بە نهێنی دامەزرا و لە کۆنگرەی سێم ئەم پارتە کە لە 26 کانونی دووەمی 1953 لە شاری کەرکووک بەسترا ناوی پارتەکە بوو بە پارتی دیموکراتی کوردستان. چوارەم پارت و کۆمەڵە و ڕێکخراوە کوردیەکانی ڕۆژئاوای کوردستان لاپەڕە 12. یەکەم کوردانی سووریا ڕۆڵی سەرەکی و گرنگیان لە دامەزراندنی پارتی خۆی بووندا هەبوو. لە ساڵی 1927 لە هاوینە هاواری بەحمەدون لە لوبنان دامەزرا. ئەم پارتە لە یەکگرتنی چوار ڕێکخراو و کۆمەڵەی کوردی ئەو کاتە پێکهاتبوو. ئەوانیش کۆمەڵەی تەعالی کوردستان، ڕێکخراوی کوردستان، ڕێکخراوی نەتەوەیی کورد و کۆمەڵەی سەربەخۆیی کورد بوون. خۆی بوون توانی لە ماوەیەکی کەمدا دەیان لەق لە کوردستان و دەرەوەی کوردستان، ئەوروپا و ئەمریکادا بکاتەوە و لە هەموو پارچەیەکی کوردستانیشدا خەڵکی جیاجیا پەیوەندیان پێوە کرد. پاشان دوای هەرسهێنانی شۆڕشی ئاگری داغ لە کۆتایی ساڵی 1930 ئەوە بوو
بارەگای سەرەکی پارتەکە لە کوردستانی سووریا واتە کوردستانی خۆرئاوا دامەزرا ئامانجی سەرەکی خۆی بوون خەبات و تێکۆشان بوو لە پێناو بەگشتدا چوونەوەی دوژمنان و بەدیهێنانی ڕزگاری و سەربەخۆی وێخستنی کوردستان. ئەم پارتە دوو ڕۆژنامەی بە زمانی کوردی هاوار لە ساڵی 1932 ڕۆناهی لە ساڵی 1942 بە سەرپەرشتی جەلادەت بەدرخان دەرکرد. دوو لە ئابی 1957 پارتی دیموکراتی کورد سووریا دامەزرا کە نورەدین زازا بە سەرۆکی پارت و عوسمان سەبری بە سکرتێری گشتی پارت دامەدانرا. لە گرنگترین ئامانج و بەرنامە ڕامیاریەکانی ئەو پارتە ڕزگاری وێخستنەوەی کوردستان و بەرەنگاربوونەوەی ئیستیعمار و تێکۆشان لە پێناوی دیموکراتی لە سووریادا بوو. بەشی حەوتەم یەکەم کوردستان لە کات و لە دوای جەنجی جیهانی یەکەم لاپەڕە 1940 کوردستان لە ماوەی ساڵانی جەنجی یەکەمی جیهانیدا 1940 تا 1980 زاینی. ماوەیەک بەر لە دەستپێکردنی جەنگ لایەنە ڕکەبەرەکانی بەگەرمی کەوتوبوونە خۆ و زانیاریان دەربارەی کوردستان کۆکردەوە هەر لە ژمارەی هۆزەکان و ژمارەی ئەندامەکانیانەوە تا دەگەیشتە دابوونەریت و جۆری سەکەکانیان و شوێنی جوگرافی و هیتر. بۆیە لە یەکەم ساتەکانی شەڕەوە هەروەک لە زاریف دەڵێ یەکەم تەقەی جەنجی جیهانی یەکەم لە خۆرهەڵاتی نزیکدا لە کوردستانی ئێران دەستی پێکرد. هۆی ئەمەش دەگەڕێتەوە بۆ ئەوەی کە عوسمانیەکان و ئەڵمانەکان لەو دەڤەرەدا بە تەنها هەڕەشەیان لە ڕێگای هیندستان نەدەکرد کە بەریتانیەکان بەرژەوەندی خۆیان تیادا دەدۆزیەوە بەڵکو هەڕەشەیان لە چەلگەنوتیەکانی باشووری کوردستان و کەنداویش دەکرد. سەرەتاکانی جەنگ عوسمانیەکان بە ناوی غەزا و جیهاد توانیان بەشی زۆری کوردان ڕاکێشنە ناو جەنگ و ناوچەکان گەورەپشتی دەریاچەی ئورمیا واتە ڕەزاییە داگیر بکەن و کاولکاری و تاڵانی تێدا بنێنەوە. بەڵام ساڵێکی نەخایەن عوسمانیەکان لە بەرەی باکووری کوردستان لە شەڕی ساری قامیش لە بەرامبەر ڕووسەکاندا ڕوبەڕووی شکستی گەورە بوونەوە. ئەنجامی ئەم شەڕە ئەوە بوو ڕووسەکان پێشڕەویان کرد بۆ داگیرکردنی ناوچەکانی قارس و ئەرزۆم و ئورمیە و مکوریان و ڕەواندز و پێنجوێن و خانەقین. عوسمانیەکان لە کاتی پاشەکشەیاندا ڕەشبگیر کەوتنە گیانی خەڵکی مەدەنی کوردستان و هەر بە بیانووی شەڕەوە زیاتر لە 700,000 کەسیان لە کوردستان گواستەوە بۆ خۆرئاوای ئەنادۆڵ بە مەرجێکیش نابێت لەوێ لە 105 دانیشتوان زیاتر بن و جگە لە زمانی تورکیش نابێت بە هیچ زمانێک تر قسە بکەن. شایانی باسا ژمارەیەکی زۆر لە ڕێگادا لەبەر سەرما و سۆڵەی زستان و بێخۆراکی و نەخۆشیەوە مردن. ڕووسەکانیش لە شارەکانی وان مەهاباد شن و قەسابخانەی گەورەیان خوڵقاند. هەروەها بەرەی خانەقین کرماشان شەڕی سەختی نێوان عوسمانی و ڕووسیەکانی بەخۆوە بینێ. هەر یەکێکیش لەو هێزانە تۆڵەی شکستی خۆی لە کوردی ناوچەکە دەستەندەوە و جوتیاری ناوچەکە دەکوشت و زەویەکەی تاڵان دەکرد و ئاگری تێبەردەدا. هەر لەم ساڵانەدا ڕووسەکان لە ڕەواندز قەسابخانەیەکی گەورەیان خوڵقاند کە زیاتر لە 5,000 کەسیان کوشت و 2,000 خانوو شتێ تەنها 5 خانووی بە سەلامەتی مایەوە. ئەوانەی شوێنی حەوانەوەی ئەفسەرە ڕووسەکان بوو لە کاتی گەیشتنی هێزەکانی ڕووس بۆ دەوروپشتی کرماشان و خانەقین. عەشیرەتی سەنجاوی بە بەرگریەکی دلێرانەیان لە بەرامبەر لەشکری ڕووس کرد. بەم جۆرە بەشی کوردستان بە درێژایی ڕۆژانی جەنگ هەر کاولکاری و تاڵانکردن و سوتاندن و کوشتن و بڕین بوو. سەرەڕای ئەو گرانی و برسێتی و نەهامەتی کە لە کاتی جەنگدا بڵاوبووەوە بە گرانی گەورە سەفەربەلک ناسرا و کەتیایدا زیاتر لە 100,000 کەس هەر تەنها لە برسا مردن و لە تاو برسێتیدا خەڵک گۆشتی مردوو و مرۆڤ و ئاژەڵی دەخوارد. عوسمانیەکان و ڕووسەکان و ئینگلیزیەکان و ئەڵمانەکان و ئێرانیەکان بە هۆکاری سەرەکی سەرجەم ئەو کارەساتانە دادەندرێ هەرچەندە عوسمانیەکان و ڕووسیەکان ڕۆڵی سەرەکییان هەبوو لەم بوارەدا تەنانەت شوێنی دانیشتنی چەندەها عەشیرەت لە کوردستان گۆڕا و چەندەها عەشیرەت بۆ دەرەوەی کوردستان ڕاپێچ کراون. هەر لە گەرمەی جەنجی یەکەمی جیهاندا هاوپەیمانەکان لە نێوان خۆیاندا پیلانیان دانا بۆ دابشکردنی مڵکەکانی دەوڵەتی عوسمانی کوردستان و ئەرمەنستان و خۆرهەڵاتی عەرەبی و ئەنادۆڵ. ئەوە بوو لە 10 ئازاری 1916 ڕێکەوتنامەیەکی نهێنی لە شاری پترزبۆرگ لینینگراددا مۆرکرا لە نێوان مارک سایکس نوێنەری بەریتانیا و پسپۆر لە کاروباری ڕۆژهەڵاتی ناوەڕاست و جۆرج بیکۆ کۆنسوڵی گشتی فەڕەنسا لە بەیروت و سازانۆف وەزیری دەرەوەی رووسیای قەیسەری کە لە مێژوودا ئەم ڕێکەوتنامە بە ڕێکەوتنامەی سایکس بیکۆ ناسراوە ناوڕووچی ڕێکەوتنامەکەش بریتی بوون لە یەکەم رووسیای قەیسەری ئەستەمبوڵی بۆ خۆی دانا لەگەڵ چەند میلێک لە ناوە لەسەر هەردوو لای گەروی بۆسفۆر.
و بەشێکی گەورەی باکووری کوردستان بە تایبەتی ویلایەتەکانی قارس ئەرزڕۆم وان بەدلێسوو لەگەڵ ترابزۆن و هەموو ئەرمەنستان. 2. فەڕەنسا، تەواوی سووریا و لوبنان و ناوچەی کیلیکیا، ئەدەنەی تورکیا و ویلایەتەکانی مووسڵ و ماردین و دیاربەکر و ئورفە و ئەنتاب و خۆرئاوای کوردستانی بەرکەوت. 3. بەریتانیا، ناوەڕاست و خوارووی عێراق و خۆرهەڵاتی ئوردن و هەردوو بەندەری حەیفا و عەکای لە فەڵەستین بەرکەوت. 4. ناوچەیەکی نێودەوڵەتیش لە فەڵەستین قودس و دەوروبەری خرایە ژێر سەرپەرشتی نێودەوڵەتیەوە. دوای هەڵگیرساندنی شۆڕشی ئۆکتۆبەری ساڵی 1970 بە سەرۆکایەتی لێنین و ڕووخانی رووسیای قەیسەری ناوەڕۆکی ڕێکەوتنامەی سایکس-بیکۆ ئاشکراکرا. رووسیا خۆی لێ کێشایەوە. کێشەی ویلایەتی مووسڵ لاپەڕا 118 لە 11 ئازاری ساڵی 1970 هێزەکانی بەریتانیا کە لە ڕێگەی کەنداوە هاتن توانیان بە سەرکردایەتی ژەنەڕاڵ ستانلی مۆت شاری بەغداد داگیر بکەن و پاشان هێزەکانیان بەرەو باکوور واتە کوردستان ویلایەتی مووسڵ هەڵکشان و شارەکانی کەرکووک و هەولێریان داگیر کرد و بەرەو مەڵبەندی ویلایەتەکە ڕێکەوتن کە شاری مووسڵ بوو. تەنها 12 میلیۆن مابوو بگەنە ناو مووسڵ کە ئاگربەستی مۆدرۆس لەلایەن بەریتانیا بە ناوی هاوپەیمانەکان و لە نێوان عوسمانیەکان لە 30 تشرینی یەکەمی ساڵی 1970 بەستراو لەسەر ئەوە ڕێککەوتن ناکۆچیەکانی نێوانیان بەهاشتی و دانووسان چارەسەر بکەن. هەر هێزێکیش لەو شوێنانەی پێگەیشتووە زیاتر پێشڕەوی نەکات. لە مادەی 6 ئاگربەستەکەدا هاتووە هاوپەیمانەکان بۆیان هەیە هەر شوێنێکی استراتیژی داگیر بکەن ئەگەر بزانە کار لە ئاسایش و هێمنیان دەکات. لە مادەی 16 هاتووە دەبێ پاشماوەی هەموو هێزەکانی عوسمانی لە حیجاز و یەمەن و سووریا و میزۆپۆتامیا واتە عێراق و کوردستان تەسلیم بە نزیکترین سەرکردەی هاوپەیمانەکان لە ناوچەکەدا بکرێت. بەڵام هێزەکانی بەریتانیا بە سەرکردایەتی ژەنەڕاڵ ویلیام مارشال بەردەوام بوون لە پێشڕەویکردندا. لە 18 تشرینی دووەم 1970 چوونە شاری مووسڵ و پاشان تەواوی ویلایەتی مووسڵ کەوتە ژێر دەسەڵاتی بەریتانیا. بەم جۆرە سەنتەری ویلایەتەکە و دەوروپشتی بەبێ شەڕ داگیرکرا. دەوڵەتی عوسمانی ڕخنەی لەم پەلامار و داگیرکردنە گرت و ناڕەزایی دەربڕی بۆ پێی کە لەگەڵ دەقی ئاگربەستەکەدا ناگونجێت. لە هەمان کاتدا ئەو ناوچەیە واتە ویلایەتی مووسڵ بەپێی ڕێکەوتنامەی سایکس-بیکۆ بۆ فەڕەنسا دانرا بوو. بۆیە ئەمانە لە نێوان بەریتانیا و عوسمانیەکان دواتریش لە نێوان عێراق و تورکیا کێشەیەکیان دروست کرد کە لە مێژوودا بە کێشەی مووسڵ واتە کێشەی ویلایەتی مووسڵ ناسراوە. کەمالیەکان لە تورکیا دوای ئەوەی بەسەر هەندێک لە تەنگوو چەڵەمەکانی دەرەوە و ناوەندا زاڵ بوون ئەوە بوو نوێنەریان لە پەیمانی لۆزان لە 24 تەمموز 1923 زۆر پێی لەسەر ئەوە دادەگر کە ویلایەتی مووسڵ بەشێکی خاچی تورکیایە و چەندەها بیانووی پوچیان هێنایەوە. لەوانە گوایە کورد و تورک لە یەک ڕەگەزن و ناوی چەندەها عەشیرەتی ویلایەتەکەیان بە تورک ناوزەند کرد. وایان ڕاگەیان کە بەرژەوەندی ئابووری و پەیوەندی کۆمەڵایەتی ویلایەتی مووسڵ زیاتر لەگەڵ ئەنادۆڵ گونجاوە کە بێگومان هەموو ئەمانە بەڵگەی پرۆپوچن و نابەجێن. چونکە لایەنە ناکۆکەکان کە ناویان هات هیچیان ئەو مافەیان ڕۆژێک لە ڕۆژان بەسەر ویلایەتەکەدا نییە، بەڵکو دانیشتوانی ڕەسەنی ویلایەتەکە کە بەشی هەرە زۆری کوردن بە موسڵمان و مەسیحی و ئێزیدی و شەبەک و عەرەب و تورکمانەوە هەر تەنها ئەوان مافی ئەوەیان هەیە چارەنووسی ویلایەتەکە دیاری بکەن کە چی تەنانەت لە لکاندنی ویلایەتەکەش بە عێراقەوە پرس و ڕاوێژ بە خەڵکەکەی نەکرا. لە کاتێکدا دانیشتوانی ویلایەتەکە دوو بۆچوونیان هەبوو، یان ئەوە تا بخرێنە سەر ئەو دەوڵەتە کوردیە کە لە باکووری کوردستان بەپێی پەیمانی سیڤەر لە 10 ئابی 1920 بڕیاری دامەزراندنی درابوو، یاخود ویلایەتەکە دەوڵەتێکی سەربەخۆ لەژێر فەرمانڕەوایی شێخ مەحموودی حەفید لێ دروست بکرێ. بەڵام بەریتانیا دژی هەموو ئەو ڕاوداخوازیانە وەستا و هەوڵی ئەوەی دەدا ویلایەتی مووسڵ بخاتە سەر ئەو دەوڵەتە عەرەبیەی کە لە هەردوو ویلایەتی بەغدا و بەسرە پێک هاتبوو دواتر بە عێراق ناسرا. بەریتانیا لەمەدا چەند مەبەستێکی هەبوو. یەکەم، دەستگرتن بەسەر ناوچە نەوتیەکانی ویلایەتەکە بە تایبەتی کارەکانی کەرکووک. دووەم، بەرژەوەندی ئابوووریەکانی خۆی بهێنێتە دی کە بریتی بوو لە دەستگرتن بەسەر ئەو ڕێگای بازرگانیە گرنگەی کە بە کەرکووک و خانەقین و قەسری شیرین و کرماشاندا دەڕوات و دەریای ناوەڕاست لە هەندستانەوە دەبەستێتەوە. سێەم، بەرژەوەندیە سیاسیەکانی خۆی بهێنێتە دی کە بریتی بوو لەوەی چەند حکوومەتێکی دەستکەلایی خۆی لە ناوچەکەدا دروست بکات تا دەسەڵاتی پتەوتر بێ و ئەو حکوومەتانە لە سەرێکەوە ببنە بربەستێک لە بەردەم تەوژمی کۆمۆنیزمی سۆڤیەت و لە سەرێکی تریشەوە مەرامەکانی بەریتانیا بهێنێتە دی.
هەر بۆیەش سەرەتا پشتیوانیان لە حکوومەتی شێخ مەحموود کرد، هەروەها بە هەمان شێوە حکوومەتەکانی عێراق و ئێرانیان هێنایە سەرکار، هەر چۆنێک بێت کێشەی مووسڵ خرایە بەردەم کۆمەڵەی نەتەوەکان و لە 29 تشرینی یەکەم 1924 لە کاتی کۆبوونەوەی کۆمەڵەی نەتەوەکان سنوورێکی کاتی لە نێوان عێراق و تورکیا دانرا کە بە هێڵی بڕۆکسل ناسرا. لە 30 تشرین یەکەمی هەمان ساڵدا دیژنەیەک لەلایەن کۆمەڵەی نەتەوەکان کە لە 3 کەس پێکات بۆ ئەوەی ڕەوانەی ویلایەتەکە بکرێت. ئەمانیش: 1. کۆنت پۆل تیلیکی، جوگرافیناسی بەناوبانگ و سەرۆکوەزیرانی پێشووی مەجەر. 2. I.F. ڤێرسن، وەزیری ڕێپێدراوی سوید لە بوخارست. 3. A. پۆلس عەقیدی، کانەنشین لە سوپای بەلجیکی. ئەمانە لە مانجی کانونی دووەمی ساڵی 1925 گەیشتنە مووسڵ. لیژنەکە گەشتێکیان بە ناوچەکەدا کرد و ڕۆی زەوی و پێکهاتەی دانیشتوانەکەیان لە ڕووی نەتەوەی و ئاینی و مەزەبیەوە خستە بەر لێکۆڵینەوە. سەرژمێریی بە پلەی ویلایەتەکەیان کرد، ڕۆ بۆ چوونی خەڵکیان وەرگرت. دوجار ئەمانەیان بەگشتی لە راپۆرتێکدا بۆ چارەسەرکردنی کێشەی ویلایەتەکە پێشکەش بە کۆمەڵەی نەتەوەکان کرد کە پوختەکەی بریتی بوو لە: 1. پێویستە هێڵی بڕۆکسل بە هێڵی سنووری نێوان عێراق و تورکیا دابدرێت. 2. دەبێت ڕژەمی سەرپەرشتیکردن واتە ئینتیدابی بەریتانیا بۆ ماوەی 25 ساڵ بەسەر عێراقدا جێبەجێ بکرێت. 3. کورد تەواوی مافی خۆی دەبێت لە بەڕێوەبردن و کارژێڕی و دادگای تایبەتیدا و زمانی کوردی زمانی ڕسمی دەبێت لە قوتابخانە و دام و دەستگاکان. سەبارەت بە عێراق ئەوە بوو کە مەلیک فەیسەڵ و ئەنجومەنی وەزیران دەیانویست کە پەیمانێکی نوێ ببەستن لەگەڵ بەریتانیا کە جێگای پەیمانی ساڵی 1922 بگرێتەوە، ماوەی ئینتیداب واتە سەرپەرشتیکردن بۆ ماوەی 25 ساڵ دیاری بکاتن و سەربەخۆی عێراق بپارێزێت. بەڵام بەریتانیا بە هیچ شێوەیەک ئامادە نەبوو دەستکاری پەیمانی ساڵی 1922 بکرێ و داواشی لە ئەنجومەنی دامەزراندن و مەلیک فەیسەڵ کرد تا 11 حوزەیرانی 1924 دەبێ ڕازی بن بە بەندەکانی پەیمانەکە کە بەریتانیا بەندەکانی داڕشتووە. 2 ڕێگاشی بۆ هەڵبژاردن: 1. یان دەبێ پەیمانەکە پەسەند بکەن وەک چۆن بەریتانیا دایڕشتووە. 2. یان ویلایەتی مووسڵ دەخاتە سەر تورکیا. بەم جۆرە مەلیک فەیسەڵ و ئەنجومەنی دامەزراندن و ئەنجومەنی وەزیران گشتیان ئامادە بوون ببنە نۆکەر و ئەڵقە لە گوێی بەریتانیا، هەر تەنها لەبەر ئەوەی باشووری کوردستان ویلایەتی مووسڵ یان لەدەست نەچێتن و کوردیش بکەنە بە ژێردەستە و کۆیلەی خۆیان. ئەوەی مایەوە تورکیا بوو ئەوە بوو لە 5 حوزەیران 1925 پەیمانێکی سێقۆڵی لە نێوان بەریتانیا و عێراق و تورکیا بەسترا کە لە گرنگترین بەندەکانی ئەو پەیمانەدا هاتووە: 1. عێراق و تورکیا بەڵێن دەدەن بە پسڕاندنی پەیوەندیان لەگەڵ هەر سەرۆک و سەرۆکهۆزێکی کاکە لە ناو دەوڵەتەکەی تردا دەژی. 2. ڕێگە پێنەدانی دامەزراندنی هیچ ڕێکخراوێک کە دژی هەرکەم لەم دوو دەوڵەتە بێت. 3. تورکیا ڕازی دەبێت کە واز لە ویلایەتی مووسڵ بێنێت بەرامبەر بەشی نەوتی ویلایەتەکە، ئەویش بە ڕێژەی سەتادەی و بۆ ماوەی 25 ساڵ. بەڵام پاشان تورکیا وازی لەم بەشە نەوتەی خۆشی هێنا بە وەرگرتنی 500,000 جنیهی ئستەرلینی و ڕێگەدان بە تورکیا کە دەست بە بەڕەڵا بێت لە دامرکاندنەوەی ئەو شۆڕش و ڕاپەڕینانەی کە لە باکووری کوردستان دژی کەمالیەکان بەرپا دەکران. لە کۆتاییدا کۆمەڵەی نەتەوەکان لە 16/12/1925 بڕیاریدا ویلایەتی مووسڵ بخرێتە سەر عێراق و بێ ئەوەی پرس و ڕاوێژ بە دانیشتوانەکەی بکرێت. شۆڕش و ڕاپەڕینەکانی کوردستان و عێراق 1919 تا 1920 لاپەڕە 123. لە نێوان ساڵانی 1919 تا 1920 زنجیرەیەک شۆڕش و ڕاپەڕین سنووری عێراق کە هێشتان وەک دەوڵەت دانەمەزرا بووی گرتەوە. لەوانە شۆڕشی شێخ مەحموودی نەمر کە دواتر باسی لێوە دەکەین لە 24 نیسان 1990 ڕاپەڕینی کوردی گۆیان لە ناوچەی زاخۆ دەستی پێ کرد و لە 15 تەمموز 1990 لە ناوچەی ئامێدی گرتەوە. لە 10 ئاب 1990 گەیشتە ناوچەی سۆران، ڕواندز و باڵەکایەتی و ئینجا هەریر و باتاس. لە 14 تشرینی دووەم 1990 شۆڕش ناوچەکانی ئاکرێ و زێبار و بارزانی گرتەوە و حاکمی سیاسی مووسڵ لەلایەن بارزانیەکانەوە کوژرا. لە 6 حوزەیران 1920 شۆڕش لە تەلعافەر لەلایەن هۆزە کورد و تورکمانەکان و عەرەبەکانی ناوچەکە دەستی پێکرد و دواتر شەنگال واتە سنجاریشی گرتەوە. باردۆخی هەولێری زۆر ئاڵۆز بوو. دانیشتوانی شار بە هەموو چین و توێژێکەوە چەند جار کۆبوونەوەیان ئەنجامدا و
پشتگیری و پشتیوانی خۆشیان بۆ حکوومەتەکەی شێخ مەحموود لە سلێمانی ڕاگەیاندبوو. دواتریش کە شێخ مەحموود دوورخرایەوە دانیشتوانی شار حکومێکی خۆیان پێکهێنا و لەسەر ئەوە ڕێککەوتن کە ئینگلیزەکان لە شار وەدەرنێن. ئەوە بوو حاکمی سیاسی ئینگلیز لە هەولێر WRI لە 12 ئابی 1920 لە بۆسەیەکدا زۆر بەسەر سوورمان لە مردن ڕزگاری بوو. ئەم باردۆخەش لە ژاوەی هەولێر حاکمی سیاسی گشتی ئەوسای عێراق ئارنۆڵد ویلسنی ناچار کرد بە فڕۆکەیەکی تایبەتی بچێتە هەولێر بۆ هێورکردنەوەی بارودۆخەکە و لە نزیکەوە قسەکردن بۆ خەڵک، بەڵام گشت ئەمانە دانیشتوانی هەولێری سار نەکردەوە. بۆیە دوای گەڕانەوەی ویلسن بۆ بەغدا جارێکتر شۆڕش سەری هەڵدایەوە و ئینگلیزەکان ناچار بوون دووهێزی گەورە لە هەردوو قۆڵی کەرکووک و مووسڵ ڕەوانەی هەولێر بکەن. دواتریش کۆیا چووە پاڵ شارە ڕاپەڕیوەکانی تر. لە ناوچەی گەرمەسێر و گەرمیانیش شۆڕش زۆر بە سەختی تەشەنەی کرد و کوردان توانیان شاری قزرابات، سەعدیە و دەوروپشتی ئازاد بکەن. پاشان کلپەی ڕاپەڕین خانەقین و مەندەلی گرتەوە و هۆزە کوردیەکانی ئەوێ هێرشیان کردە سەر کۆمپانیای نەوتی بەریتانی ئێرانی لە نەفەتخانە. هەروەها هێڵی شەمەندەفەری نێوان خانەقین و بەغدا و خانەقین و کەرکووکیان تێکدا بۆ ئەوەی یارمەتی سەربازی نەگاتە دەستی ئینگلیزەکان. گرنگترین شۆڕشەکانی گەرمیانیش شۆڕشەکەی براهیمخانی دۆلۆ بوو لە کفری کە لە گرنگترین هۆیەکانی یەکەم شوێنی شاری کفری کە کەوتۆتە نێوان شاری بەغداد و سلێمانی، چونکە دەنگ و باسی هەڕووداوێک بە زووی دەگەیشتە شارەکە کاریگەری خۆی لەسەری دادەنا. دووەم کاتێک کە شێخ مەحموود شۆڕشەکەی لە سلێمانی بەرپا کرد، براهیمخانی چێک بوو لەوانەیە کە چووە پاڵ شۆڕشەکە و پشتگیریان دەکرد. کاتێکیش کە ئینگلیزەکان دەستیان کرد بە بڵاوکردنەوەی پروپاگەندە و دووریان خستەوە دژ بە ئینگلیزەکان وەستا و شۆڕشی لە دژیان بەرپا کرد. سێەم ڕەفتاری خراپی حاکمی سیاسی شار کە ناوی سۆلۆمۆن بوو بەرامبەر بە دانیشتوانی کفری و هەڵسوکەوتی ناشرینی لەگەڵیاندا. چارەم ئاواتی براهیمخان لەسەر بەخۆی کوردستان و ڕزگاربوون لە دەسەڵاتی بێگانە و نەحەزان. ئەوە بوو شۆڕژێران بە سەرۆکایەتی براهیمخان دەستیان بەسەر شاردا گرت و کاپتن سۆلۆمۆنیش بەر سزای گەل کەوت. بۆ ماوەی چەند مانگێک کفری بە ئازادی کراوەی مایەوە، بەڵام ئینگلیزەکان لەشکریشی گەوریان لە کەرکووکەوە نارد و هەردوو لە دەشتی گەرمیان بەیەک گەیشتن. 2000 لەشکری کوردان شکا و کفری دەستی بەسەردا گیراوە. شایانی باسە دوای ئازادکردنی کفری شاری دۆست لەلایەن هۆزە کورد و تورکمانەکانی ناوچەکە ئازاد کرا. دامەزراندنی دەوڵەتی عێراق لاپەڕا 126. دوای ئەم هەموو شۆڕش و ڕاپەڕینە بەربڵاوانەیە کە سەرتاپای عێراقی گرتەوە ئەو زیانە گیانی و مادیەی بەرهێزەکانی بەریتانیا کەوت، ئارنۆڵد ویلسن دابرا و 3 برسی کۆکس کرا بە مەندووبی سامی بەریتانیا لە عێراق. ئینگلیزەکان بەڵێن و پەیمانیان بە گەلانی عێراق و کوردستاندا کە ئامادەن ڕێڕەوی ئیداری و سیاسی خۆیان بگۆڕن. لە تشرینی یەکەمی ساڵی 1920 کۆکس گەیشتە بەغدا و بانگەوازی دەرکرد کە لە ژێر سایە و سەرپەرشتی خۆیدا حکوومەتێکی خۆی دروست دەکات. وێڕای ئەوەش کۆکس لە هەڕەشەدا دەستێکی باڵای هەبوو. ئەوە بوو لە 25 تشرینی دووەمی ساڵی 1920 حکوومەتێکی کاتی عێراقی دامەزرا تەنها لە هەردوو ویلایەتی بەسڕە و بەغدا. دوای ئەوەی کە کۆکس توانی قەنەعات بە نەقیبی ئەشرافی بەغدا عەبدوڕەحمان نەقیب گەیلانی بکات کە ببێتە سەرۆکی ئەو حکوومەتە، واتە سەرۆک وەزیران. لە ئازاری 1921 کۆنگرەی قاهرە بە سەرپەرشتی وینستۆن چەرچلی وەزیری داگیرکەکانی بەریتانیا و ئامادەبوونی گشت مەندووبەکانی سامی بەریتانیا بەسترا لەوێدا باس لە 4 خاڵی سەرەکی کرا. یەکەم دەستنیشانکردنی فەیسەڵی کوڕی حوسێن بۆ پۆستی پاشایەتی عێراق. 2 مانەوەی هێزەکانی بەریتانیا لە عێراق و کەمکردنەوەی خەرجی بەریتانیا بۆ هێزەکانی. 3 ویلایەتی مووسڵ باشووری کوردستان بڕیادرا حکومێکی سەربەخۆیی لێ پێک بهێنرێ و ڕاستەوخۆ لەلایەن مەندووبی سامی بەریتانیاوە بەڕێوە ببرێت. 4 کێشەی نەتەوەکانی عێراق، داواکاریەکانیان، پێداویستیەکانیان و چۆنیەتی چارەسەرکردنیان. ئەو بوو لە ڕۆژی 23 ئابی 1921 ئاهەنگی ڕەسمی بوونە پادشای فەیسەڵ سازکرا. پاشان دەسەڵاتی ئینگلیز لە 12 تەمموزی 1922 هەڵبژاردنێکی ساختەیان بۆ کرد. لەم هەڵبژاردنەدا لیوای سلێمانی بەشداری نەکرد. بە بیانی شۆڕشی شێخ مەحموود و نائارامی ناچەکە، لیوای کەرکووک دژی مەلیک فەیسەڵ دەنجیاندا، لیوای هەولێر و لیوای مووسڵ ئەو کاتە دوهۆ قەزایەکی سەر بە مووسڵ بوو. بۆ مەرجە بڕیاریاندا دەنگ بدەنە مەلیک فەیسەڵ کە دەبێت تەواوی مافە سیاسی و مەدەنی و ڕوشنبیریەکانی کورد بەبێ جیاوازی ئاین و مەذهەبەوە دابین بکرێتن و بپارێزرێت.
لەگەڵ ئەوەش ئەنجامی مەلیک فەیسەڵ بەهۆی هەڵبژاردنە ساختەکەەوە دەرچوو کرا بە پادشای عێراق. گرنگترین پەیمانەکانی عێراق و بەریتانیا لاپەڕە 128. مەلیک فەیسەڵ شان بە شانی عێراقیەکان وەستا لەوەی کە دەبێت ڕژێمی سەرپەرشتیکردن ئینتیدا بگۆدرێت تاوەکو ئەو دەسەڵاتەی وەریگرتووە شێوەیەکی سەربەخۆیی وەربگرێت. بۆیە باشترین ڕێگا چارە بۆ دیاریکردنی پەیوەندی نێوان عێراق و بەریتانیا بەستنی پەیمانێک بوو کە ماف و سنووری دەسەڵاتی هەردوولا دەستنیشان بکات. لەبەر ئەوە مەلیک فەیسەڵ ئەو پێشنیازەی مەریتانیای پەسەند کرد کە پەیمانێکی عێراقی بەریتانی ببەسترێ و بۆ مەرجەی جێی ئینتیدا بگرێتەوە، چونکە پەیمان بەستن ئەوە دەگەێنێت کە لەسەر بەشەوەندی هەردوولا مامەڵە لەگەڵ یەکتردا بکەن، نەک لەسەر بناغی ئاغا و نۆکەریان سەردەست و ژێردەست. لەبەر ئەوە مەلیک و عێراقیەکان بۆ ڕۆژەی پەیمانی عێراقی بەریتانی ساڵی 1922 ڕەت کردەوە. بەریتانیا ویستی بەرگە و خاڵەکانی ئینتیدا بە شێوەی پەیمان دابڕێژێت، هەروەک لە بەندەکانیدا هاتووە. یەکەم پەیمانەکە بۆ ماوەی 20 ساڵ دانرا. 2. عێراق دەبێت پرس و ڕاوێژ بە بەریتانیا لە کاروباری ئیداری و ئابووری و دارایی و دەرەوە و سەربازیدا بکات. ساڵی 1930 پەیمانێکی تری عێراقی بەریتانی بەسترا بۆ گۆڕین و دەستکاریکردنی پەیمانی ساڵی 1922 کە لە گرنگترین بەندەکانی پەیمانەکەدا هاتووە. یەکەم، بەریتانیا دان دەنێت بە سەربەخۆیی عێراق لە حاڵەتێکدا ئەگەر عێراق بووە ئەندام لە کۆمەڵی نەتەوەکان. 2. بەریتانیا بۆی هەیە لە کاتی جەنگدا خاچی عێراق بەکار بهێنێت. 3. هەردوو بنکەی ئاسمانی بەسرە و حەبانیان لەژێر دەستی هێزی ئاسمانی پادشایەتی بەریتانیادا دەمێنێتەوە. 4. لە کاروباری دەرەوەدا پرس و ڕاوێژ لە نێوان عێراق و بەریتانیا دەکرێت. 5. لە کاتی بە ئەندامبوونی عێراق لە کۆمەڵی نەتەوەکان پەیمانەکە جێبەجێ دەکرێت و هەر بەردەوام دەبێت. 6. ماوەی پەیمانەکەش 25 ساڵە. ساڵی 1932 لە کۆمەڵی نەتەوەکاندا بوو بە ئەندام. ساڵی 1933 مەلیک فەیسەڵ مرد و مەلیک غازی کوڕی جێگای دەگرێتەوە تا ساڵی 1939 لە حکومدا مایەوە. لێرەدا هاتینە کۆتایی وەرزی یەکەم لە بابەتی مێژوو بۆ پۆلی 12 ئامادەی بە هیوای سەرکەوتن.